دۆستان هاوڕێیانی بەڕێز شەوتان باش خۆشحاڵین جارێکی تر لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی کۆڕێکی تر لەلایەن ژووری کلاپهاوسی کوردستان و شۆڕشۆ بە گەرمی پێشوازیتان لێکەم. کۆبوونەوەی ئەم شەومان تەرخان کرا بۆ بابەتێکی مشتومڕدار لەژێر ناوی شەڕی حزبی دموکرات لە دژی بەرەی ئازادیخواز و کۆمەڵە و هەروەها لێکەوتەکانی. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە بەڕێز ڕەحمە حسەینزادە میوانی تایبەتی ئەمەیە. هاوڕە ڕەحمان بەخێر بی سەرچاو و سپاسە دەکەین کە داوەتەکەی ئێمەت قبوڵ کرد. دیارە شەڕی کۆمەڵە و حزبی دموکرات زیاتر لە 35 ساڵە تقریبان بەکردەوە تەواو بووە. ئامانجی ئەمەوە نییە دفاع لەو شەڕە بکەین و یان وەک دیاردەیەکی باش و بیرەوەریەکی خۆش چاوی لێکەین. کاتی خۆی بە دروست کۆمەڵە یەکلایەنە شەڕی ڕاگرت، بەڵام لایەنی حزبی دموکرات تاوەکو ئێستاش بە فەرمی ئاگربەسی ڕانەگەیانوە و ئەو شەڕەی سەرکۆنە نەکردووە. دیارە لە دوای دیمانەیەکی هاوڕێ مەلەکە مەستەفا سوڵتانی کە لەگەڵ کەناڵی ڕوودا و کردبووی و بۆ چۆنی خۆی خست بەڕۆ، بە دوای ئەوە شەپۆلێکی یەجگار زۆر لەسەر ئەم بابەتە بەرحاڵ قسە و باس کراوە. ئامانجی ئەمە لەم کۆڕا ئەوەیە کە یەکەم فاکتۆل و مەسەنەد بەستێنی ئەو شەڕە چی بوو لەسەرەوە ئەنێ قسە بکەین و هەروەها بۆ داهاتووی کوردستانیش ئێمە هوشیار بین بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستان نابێ بە هیچ شێوازێک دەرفەت بداتەوە بۆ جۆرە شەڕانەوە بە هەر پاساوێک حزبی دموکرات یا هەر حزبێکی تر بەرحاڵ بیەوێت بە بەرەی ئازادی خوازی بفرۆشێت. لێرەدا هاوڕێ ڕەحمان حسەینزادە بەرحاڵ لە سەرتاوە 50 دقە وەختی پێدەین باسەکەی خۆی پێشکەش کات، دواتر ئەبەتە لە مەجای قسەکەی هاوڕێ ڕەحمانە هاوڕێیان توان دەست بەرزکەن و کەسانی کە یانەوێت دەخاڵت بکەن نەزەری خۆیان و بۆچوونی خۆیان دەرببڕن ئەتوان دەست بەرزکەنەوە و دەرفەتە دەین پێتان کە قسەکان خۆتانکەن و دیارە هاوڕێ ڕەحمانیش حتمەن تێبینی خۆی لەسەر قسەی بەشداربووان ئەدات. هاوڕێ ڕەحمان ئەگەر ئامادەیت فەرموو. دۆستان هاوڕێیان زۆر بەخێرن، زۆر سڵاوم بۆتان هەیە. لە پێشا ئەوە بڵێم هەروەک هاوڕە جەلیلی شاڕی پێکرد زیاتر لە 40 ساڵ لە شەڕی حزبی دموکراتی کوردستان لە نەزەر منەوە لە دژی بەرەی ئازادی خواز و کۆمەڵە گوزەراوە کە وایە ڕەنگە یەکەمین پرسیار ئەوە بێ ئایا پێویستە و پێویست بوو ئەم شەویش بۆ جارێکی دیکە ئەم برینە بکولێنینەوە، چونکی واقعان شەڕێک کە ئەو چەند ساڵە ڕووداوێکی زۆر تاڵ و ناخۆش لە فەزای سیاسی کۆمەلگای کوردستان بوو، زۆر زەرمەند بوو بۆ بزوتنەوەی شۆڕژگەرانە لە کوردستان، بە تایبەت بۆ بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستەکان کە من لە درێژەی باسەکەی باس یەکەم. بە تایبەت ڕەنگە و پرسیارەش بێ ئێستا ئێمە لە هەلومەرجەکەین ئاڵوگۆڕی زۆر گەورە لە دنیادا بەڕێوەیە لەم سەردەمەدا پێویستە بە توندوتۆڵی زۆر زیاتر خۆمان ئامادە بکەین بۆ بربەرەکانە لەگەڵ جمهوری ئیسلامی بۆ سەرنگونکردنی جمهوری ئیسلامی کە وایە لەم وەختەدا بۆ باسکردن لەسەر شەڕی 40 ساڵ لەوە پێش زەرورەتی هەیە. من بە چەند دەلیل بە پێویستم زانی کە ئەم باسەم شۆ بکرێ. یەکەم خارج لە ئیرادەی من و ئێوە و زۆر کەسانی تریس کە ڕەنگە پێمان خۆش نەبێ ئەم باسە دووبارە ببوژێتەوە، ئەم ڕۆژانە پاسەکە وروژاوە دوای دیداری بەڕێز مەلەکەی مستەفا سوڵتانی لەگەڵ تەلەڤیزیۆنی ڕوودا و ملیۆنها کەس دیویانە و ئێزاری نەزەرێکی کورتی کە کراوە لەوێنە بۆ خۆتان دیوتانە باسەکە لە ماوەی ئەم 70 ڕۆژەدا زۆر لەلایەنی جۆرا و جۆرەوە باسی لەکراوە. دووهەم ئەوەی پێویستی کرد کاردانەوەی خودی ڕابەری حزبی دموکراتی کوردستان و ڕاگەیاندنیان لەو بابەتەوە دەربڕیوە
و لە ڕاگەیاندنی حزبەکە نامناسبتر ڕاستێکی ئەگە بە زمانێکی عادی قسە بکەم عاقبەت ئێساری نەزەر و قسە و دفاع و تازە هێرشی شەخسی و قسەی ناتەواو کە لایەنگران و سەمپات و ئەندامانی حزب دموکراتی کوردستانەوە بەرامبەر بەو ئێساری نەزەرە کورتە کە کراوە من بەڕاستی بەشێکیان زۆر ناشایستن بۆ نابێ ئەرزشی ئەوەشی نییە لە باسێکی وەگەر ئەم شەودا باسی لێ بکەم بەڵام هەر نیگەرانی و ناڕەحەتی خۆم لەو نەوعە هەڵوێستەی کە حزب دموکراتی کوردستان و لایەنگرانیشی دەریەبڕن بە قەولەی فارسی عیبارەتێکی جوان هەیەڵێ دەر بەرهەمان پاشنەمی چەرخەت وا دیارە دوای 40 ساڵ دوای زامی گەورەی ئەو شەڕە چ ڕابەرەی حزب دموکراتی کوردستان و چ لایەنگران و ئەندامانی هەر لە چوارچێوەی فکر و سیاسەتی 45 ساڵ لەوە پێش کە بە نەزەرم شەڕیان داسەپاند بەسەربەرەی ئازاد و خواز و کۆمەڵەدا ناو ئەوەدا بەسەرە بن و هیچ دەرسێک تەجروبەیەک وەرنەگیراوە ئەوەش دەلیلێکە بۆ جوابدانەوەیەک بەوان و ئیزهاری نەزەری سیاسی هەڵبەتە لەمەوەدی قسەکانیانەوە نە چوونە ئەو ئاستەی ئەوان قسەیان کردووە سێهەم دەلیل کە لە نەزەر منەوە پێویستیە کرد کە شەوێکی وەگەم شەو ئێمە کۆبینەوە قسەی لێ بکەین پەرەگرتنی ڕەوایەت و تەعبیر و تەفسیری زۆر پێچەوانە و چەواشەکارانەیە لەسەر ئەسڵی ئەو ڕووداوە کە پێکات بەتایبەت و جێگای داخیشە من بەداخەواڵم ڕەوایەت و تەفسیری چەند لایەنی پەشیمان بۆوە لە خەباتی بەرەی سۆسیالیستی و کۆمەڵەی کۆمونیست و حیزبی کۆمونیستی ئەو سەردەم کە بەداخەوە بە ناوی کۆمەڵەشەوە فعالیەت دەکەن منزورم سازمانەکەی تحتی ڕەهبەری عەبدوڵڵا موحتەدی و عومەر ئێلخانی زادە یا ئەو جەریانەی دیکەی کە بە نێوی زەحمەتکێشان کار دەکەن و زۆرێک ئەفراد شەخسیات کە وەختی خۆی لە خەباتی بێوچانی ئەو سەردەمەی بەرەی چەپ و ئازادی خواز و کۆمەڵەدا بەسەریان بردووە ئەڵان بە هەر لەکدانەوەیەک پەیدایان کردووە پشتکردوو لەگەڵ ئەو دەورەیە تەفسیر و تەعبیرێک ڕەواج دەدەن کە لەگەڵ عەینی واقعیەتێک کە وەختە ڕوویداوە لە ڕوانگەی ئێمە هێزی چەپ و کۆمونیست و کۆمەڵی ئەو سەردەم واقعاً فەرقی زۆرە جەد کەوایە پێویست بوو ئەم باسی ئەم شەو بکەین ئەم باسی من لێرە ئەم شەو پێشکەشتان یەکەم قسەی هەر ئەمڕۆی من نییە بەڵکو ئەمە پشتبەست و بەلێکدانەوە و ئەو سیاسەتە ڕۆشن و کۆمونیستیان کە کاتی خۆی لە کۆنگرەکانی 5 و 6 کۆمەڵە چونکی کۆنگرەی 5 و کۆنگرەی 6 ئەو سەردەمانە بوون ئەوجی شەڕ لەگەڵ هەم جمهوری ئیسلامی بوو هەم حیزب دموکراتی کوردستانیش بوو بەتایبەت سەردەمی کۆنگرەی 5 چونکی کۆنگرەی 6 تر بەرەو پەراوێزکەوتنی شەڕی حیزب دموکرات ئەچوین کەلانی شارەی پێکەم و من بەش بە حاڵی خۆم لەو کۆنگرانە بووم لە لێکدانەوە بۆ چوونەکانی ئەوێنە حزورم بووە بیستومە دواییش تا ساڵی 1370 کە لەناو کۆمەڵە و لەنێو ڕێبەری کۆمەڵەدا بووم ئەو باس و سیاسەتانەی پەسەندکراوی کۆنگرەکانی 5 و 6 جێگای پەسەندی هەمومان بووە هەموو ئەو کەسانی کە ئێستاش بازێکیان بە نێوی کۆمەڵە فعالیەت دەکەن و لێی پەشیمان من لێرە هەر فەقەت ئاماژە بەواکەم کە مەسەلەن پوختەی ئەو باسی من لێرە ئەیکەم ئەم شەوەکە توانم بڵێم زۆرتر تەوزیحی دوودانە ڕاگەیاندنی ئەو سەردەمەی کۆمەڵەیە یەکیان ڕاگەیاندنەکە کە تەبەن دیارە من ئەدەبیاتە فارسیەکەیم لە بەردەستە یەکیانەڵە ڕاگەیاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە هەلومەرجی ئێستای حیزبی دموکرات
و ختمی دەرگیری شەڕی ناوخۆیی لە کوردستان، یعنی ئەو ڕاگەیاندنە مێژوویەی کە کۆمەڵە دروست تاوجێی لە بیرم بێ بە 2 هەفتە پێش کۆنگرەی شەشی کۆمەڵە ئاگربەسی یەکلایەنەی ڕاگەیاند. باڵان پێتان بڵێن تاریخەکەی چ تاریخێک بووە. ئەو وەختە نووسراوە 3/2/1367 یعنی 3 مانگی ئوردیبەیشتی 1367. ئەمە ڕاگەیاندنێکی زۆر پڕناوەرۆکە. من دواتر لە درێژی بەحسا ئیشارەی پێکەمەوە. چوارچێوەی فکر و سیاسەتێکە ئەمشەو من تەوزیحێت هەمەوە لەوێ هاتووە بە معنایەک ئەرزیابی و جەمبەندی ئەو وەختەی ڕابەری کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بووە لەو شەڕە و پێویستی کۆتایی هێنان بەو شەڕە بووە ئەڵێم ڕابەری حیزبی کۆمونیستی، چونکە ڕاستەوخۆ دەبیری وەختی کۆمیتەی مەرکەزی حیزبی کۆمونیست کە ئاورە مەسوول حکومەت بووە لە داڕشتنی ئەم سیاسەتە شرکەتی بووە و ئەم ڕاگەیاندنە ئەو ئامادەی کرد بەردەم کۆمیتەی ناوەندی کۆمەڵە دانراوە بەخۆشیەوە پەسەند کرا، دوایی لە کۆنگرەی شەشیش پەسەند کرا. یا دواتر هاورە جەلیل شتێکی وت نەبێ وەک فاکت ڕاستی کەمەوەڵە هیچ وەک حیزبی دموکراتی کوردستان ئەلامی ئاتەشبەسی نەکرد. بۆچی نا حیزبی دموکراتیش لە 7 ئوردیبەیشتی ساڵی 69 2 ساڵ دواتر، یعنی دروست 2 ساڵ دواتر ئەو ئاگربەسی ناچار بوو ئەعلامکە. ئەو وەخت دووبارە ئێمە ئەم بەیانیەمان دەرکردووە. ئەوەختە من بۆ خۆم شانسیەوەم بوو جزووی کۆمیتەی ناوەندی و کۆمیتەی ڕاهبەری کۆمەڵە بووم. ئەمە نێوی بەیانیەکەمانە وەختە دەرمان کردووە. بەیانیەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە قبوڵی ئاتەشبەس لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە. لەوێ دووبارە چوارچێوەی ئەو سیاسەتە ڕۆشن لە منەپرسی سۆسیالیستیەی ئەو سەردەم بوومان لە دووتۆی ئەم دوو ڕاگەیاندنەدا هاتووە. غەیرەزەوە عەلاوە بەرەوانە کۆڵێک نووسرا و کۆڵێک مساحبە کۆڵێک مەکتوبات هەرەو دەورە هەیە. ئەم دوو ڕاگەیاندنە هەردووچیان لە کتێبی یادی بەخێر هاورە حەمەسوور تاریخی زەندە کوردستان چەپ و ناسیۆنالیزم لە سەفحەکانی 251 و 252 هاتووە. کەسێک پێی خۆش بوو ئەتوانێت ئەگەر ئەو کتێبەی لایە مراجعەی پێ بکات. ویستم ئەوە بڵێم کاتی خۆی و لە سەردەمی ئێلامی ئاگربەس لەلایەن ڕابەری کۆمەڵەوە و دواتریش قبوڵی ئاتەشبەس 2 ساڵ دواتر لەلایەن حیزبی دموکراتی کوردستانەوە ئەو وەختە ڕابەری حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە سیاسەتی ڕۆشنمان بووە، جەمبەندی ڕۆشنمان بووە و مدەتا ئەوە سەردێڕی سیاسەتەکانمان بووە. کەوایە من لە تەوزیحی ئەو سیاسەتانە جارێکی دیکە مەجبورم قسە بکەمەوە بۆ چونکی بەداخەوە وتم ڕەوایەت و تعبیر و تەفسیری ئەو لایەنانن کە پشتیان کردوێتە ئەم نەوعە سیاسەتە و تەپ و تۆزێکی ملیگەرایانە و ناسیۆنالیستی کە بەسەر ئەم سیاسەتانی ئەو وەختایانە هێناوە مەجالی داوە بۆ چاوەشەکاریانە و دەرنەچێت پێویستە بە نەزەرم ئەرکی سەرشانی ئێمەی چەپ و کۆمونیستەکان جاچ لە حیزبی کۆمونیست کارگەری حکمەتیز بن یا ئێستا لە هاوڕێیانی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە من واقعان ئەرکی سەرشانمانە ئەو سیاسەتە ڕۆشنی کۆمونیستەی ئەو وەختە بوومانە بەردەستیان کەینەوە بیان خەینەوە بەردەست تا هەم کۆمونیستەکانی ئەم سەردەم و نەسڵی تازەیەکە لەو 40 ساڵی پێشوو پێویست نەبووە ئاگادار بن پێی ئاگادار بن. دوای ئەم مقدمە نەچمە سەر ئەو باسە. ڕاستەکەی لە پێشدا کەمێک بە فاکتەوە چەند فاکتێک باسەکەم جا دوایی نەتیجەگیری لە فاکتەکان مەکەم بە لە پێشەوە ئەو تەسویرە نەدرێت من حکومەکانی خۆمم هەیە یا نووسراوەکانی ئەو وەختە یا ئەو دوو ڕاگەیاندەی منی شارم پێکردەوە حکمی خۆیانیانداوە و هیچ پشتبەست و بە فاکتی ڕۆشن نین. من چەند فاکتێکی ئەسڵی باسەکەم جا دوایی نەتیجەگیری. ئەگەر تەمەشا بکەن عنوانێک کە دامان ناوە
وتمانە شەڕی حیزب دموکراتی کوردستان لە دژی بەرەی ئازادی خواز و کۆمەڵە من پێم بێ ئەوەڵین شتێک کە مناڵان فاکتی بۆ دێنەوە ئەبێ ڕاست بکرێتەوە شەڕی حیزب دموکراتی کوردستان لە پێشدا لەگەڵ کۆمەڵە دەستی پێ نەکرد لە پێشدا حتا لەگەڵ سازمانە چەپەکان دەستی پێ نەکرد بەوە گەیشت بەڵام لە پێشدا واقعیەتەکەوەیە وەکو حیزبی چینی دەسەڵاتداری کوردستان کە لە هەناوی شۆڕشی 57ەوە هاتنەوە نێو ساحەی سیاسی پێشەوە بەڕاستی بە دەرەجێکی زۆر غایب بوون کاتنەوە لە پێشە دژایەتی حیزب دموکراتی کوردستان و شەڕی حیزب دموکراتی کوردستان لەگەڵ بەرەی کرێکار زەحمەتکێش و ئازادیخوازی کۆمەڵگای کوردستان بوو حتا ڕاستەکەی جێگا نابەوە لە ئەیمانەکەیەوە بڵێن بۆ ئەبەم فاکتانە وەختێ قیامی 22 بەهمەن سەرکەوتووە ڕژیمی شا ڕۆیشت هەر بە 2 هەفتە دوای ڕۆیشتنی ڕژیمی شا 2 ڕووداو لە شار و دێهاتی کوردستان بە دەلیلی ئەو بۆشایی دەسەڵات کە بە وجود هاتبوو سەری هەڵدا یەکێک ئەوەیە مەیلی دێقانانی فەقیر و بەتایبەت خۆشنشینەکان خەڵکی زەحمەتکێش من بەتایبەت بە تەجروبەی شەخسیم لانیکەم منتەقەی بۆکان و مکوریانم باش لە بیردێ کەوتنە بیری ئەوەی زەوی فێئۆداڵەکان ئاغاواتەکان مسادرە بکەن باسی مسادرەی زەوی دەستگرتن بەسەر زەوی ئەوانە بوو بە باسێکی گەرم ئەوە لایەک لە لایەکی دیکەوە لە نێو کرێکاران و لە نێو کرێکارانی بێکار مەوجێک لە تەحەسن و ئەترازات لە شارەکانی کوردستان من دیسان ئەڵێم ئەو شارانەی مکوریان کە ئەگەدارم لە حەولی وامی بیکاری ئەوەختە بیمەی بێکاریشیان پێناوە وامی بیکاری ڕوویدا بەرحاڵ ئەڵان نێو نابم بەڵام لەوانەیە کەسانەکە ئەڵان لەم ژوورەیە ببن کە ئەو وەختە جوزی هەڵسوڕاوانی ئەو مەیدانە لە خەبات بن ئەنی ئەمانە 2 ڕووداو بوو بەتایبەت ڕووداوی جوتیارەکان و خەڵکی فەقیر بۆ مسادرەی زەوی زیاتر دەنگۆی بوو حزب دموکرات ڕاگەیاندنێکی دەربڕی دروست لە بەرابەر ئەم 2 حرەکەتەدا ئەنی 2 حرەکەتی کە لەلایەن زەحمەتکێشان یا لەلایەن بێکارانەوە بوو ڕاگەیاندنەکەی ئەوە بوو وتی ڕژیمی سەڵتەنەت ڕۆیشتووە بۆشایی دەسەڵات پێش هاتووە ڕووی کردە کۆمەڵانی خەڵک بە قەولی خۆیان ئەوە نابێ ئەڵانجارێ هیچ حرەکەتێ بکەن نابێت دەست لە هیچ بدەن ئیجازە بدەن بە ڕژیمی تازە هاتووە سەرکار نەزم و قانونی تازە دابنێت و بەتایبەت ئیتر مەسەلەی مسادرە زەویەکان بە عەمەلی دەستی پێکرد لە زۆر جێگا ئەو وەختە هێزی پێشمەرگەی حیزب دموکرات بەو تەعدادێک کە بوون کەسان ئەچوون و مخالفەتیان کرد یعنی مەنزوورمەیە هەر لە ئەوڵۆ ئەو لایەنگری ئەوە بوو ئەو نەوە حرەکەتە جەماوەریە زەحمەتکێشیە یا کرێکاریە نەکرێت بەتایبەت ئەو تەحەسونانەی وامی بیکاری واقعاً بە سەرکەوتنیش گەیشتن و لە زۆر جێ ئەو وامە بیکاریە وەرگیرە دووەمی هەڵوێستێکە بۆی ئەڵەم بەرابەر بە بەرەی ئازادی خواز بوو ئەویژەوەیە ڕژیم کە تازە هاتووە سەرکار هەر لە مانگی ئیسفەندە دەری خست بوو ڕژێمێکی واقعاً کۆنەپەرستە من لە بیرم دێ یادی بەخێر هاوڕێی زندەیات دکتۆر جعفەری شەفیعی لای یەکێتی نیشتمانی کوردستان گەڕابەوە دروست بوو هەفتەیە 10 ڕۆژ دوای قیامی بەهمەن بوو لە شاری بۆکان 2 ڕۆژ لەسەر یەک سمیناری کرد کۆبوونەوەی کرد و خەڵکێکی زۆر شرکەتی کرد بەتایبەت نەسخی جەوان و لەوێ زۆر بەڕۆشنی تازە ئێشتا کورد نەشیەوە نوێنەری کۆمەڵە خۆیەوە قسەی کرد یا لایەن بەرەی چەپەوە قسەی کرد ئەم ڕژیمی تازە هاتووە سەرکار ڕژیمێکی کۆنەپەرستە ئەمە نەمافی کرێکار و زەحمەتکێش و کۆمەڵانی خەڵک نەمافی خەڵکی کوردستان بەڕەسمیەت
ناناسێت. ئەمە قسەی بەرەی چەپ بوو، ئەمە قسەی یەکێک لە ئۆتۆریتەکانی ئەو بەرەیە بوو. واقعان وەکو یاداوەرێکی تاریخی من شخصەن ئەو ڕۆژەی ئەو دوو ڕۆژەی ئەو قسانەی کرد تەسمیمم گر بۆ ئیدامەی تەحسیلەکەم نەچمەوە بۆ ڕەزاییە و بمێنمەوە و ئەڵبەتەوە وعدیەوەی داوتی هێزی نظامی پێکدێنین، هێزی خەباتکار پێکدێنین کە لەگەڵ ئەو ڕەوتە بکەوم. یعنی مەزمەیە بڵێم ئەمە لێکدانەوە بۆ چوونی بەرەی چەپ بوو. هەر ئەو وەرد حزبی دموکرات هەم بەنووسراو هەم قسەکەرانی قسەبێژانی و خودی عەبدوڕەحمان قاسملوو وەک دەبیرکولیان سەراسەر تەوەهم بڵاوکردنەوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی بوو کە ڕژیمێکە و تازە هاتووە سەرکار دەبێ واردی دیالۆگ بین، ئەبێت لەبەیکی پێ بڵێن خۆتان نزانن ئەو پەیامە تاریخیەی کەوتی لەبەیک بە ئیماممان وتووە. ئەڵبەتە ئەوەی دوای شەڕی سێمانگە بوو منزورم نییە بۆ وەختە، بەڵام ئەوە لەسەر ئیدامەی ئەو سیاسەتە بوو هەرە سەردەم و حزبی دموکرات مدام هەیئەتی لە قوم وەدە تاران بوو تا دەگەینە ڕەفراندۆمی ئاریانە بۆ جمهوری ئیسلامی. لەوێدا ئەڵان هەموو کەس وەلەوانەیە لایەنگرانی حزب دموکراتیش بە افتخارەوە بڵێن 90% خەڵکی کوردستان زیاتریش ڕێی منفیدا بە ڕەفراندۆمەکەی جمهوری ئیسلامی وابوو و سەفەیەکی پڕ افتخارە بۆ خەباتی سیاسی کۆمەلگای کوردستان. من لێرە داکەم حزبی دموکرات تەنیا سەرەدەرزیەک لە بانگەوازدان بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵک لە کوردستان نەچنە پای ڕەفراندۆم و ڕێی نەدەن شرکەتی نەبوو بۆ بەفاکتی خۆیان. مەیە لە نووسینی کاک جەلیلی گادانی کە اتفاقاً ئاشنایەک لە واخرانەوە ببوونی دیدارەکانەوە پێدا بکە یەکێک لەو ئینسانانە بوو کە محتەرەم بوو لەنێو ئەواندا. ئەو خۆی ئەڵێ ڕۆژی وابزانم 10 یا 12 ئەڵام من تاریخەکەم لەبیێت 10 یا 12 فەروەردین بوو ڕەفراندۆمەکە. هەیئەتی حزب دموکرات ئەو ڕۆژە هەم لە قوم گەڕابەوە هەر ئەو ڕۆژەی بۆ سبەینێ ڕەفراندۆمە بوو، بۆ سبەینێ ڕەفراندۆم. ئەگەر مەسەلەن دەهم بوو بێ ئەو یەکێک دوای بۆم ڕاستکاتەوە ڕۆژی نۆم هەیەتی حزب دموکرات لە قوم و دوای گەڕاوەتەوە هەر ئەو ڕۆژە لەگەڵ دەوڵەتی بازرگان لە مفاوەزەیە لە مذاکرەیە. هەفتەیەک بوو باسی ڕەفراندۆم بوو، بانگەوازەکەی درابوو. هێزە سیاسەکانی کوردستان بەشی زۆری کۆمەڵەکە وەختە هێشتا کوونێ دەفتەر و دەستەکی نەبوو، جەمعیەتەکان بوو، سازمانی چریکای فدایی بوو، خودی کۆمەڵەوەتە بەنێوی خۆی دوای گیانە دەستدانی هاوڕەحەم حسەنی کەریمی خۆ ڕاگەاندنێدا ڕاگەاندنی کۆمەڵە جەمعیەتەکان سازمانی چریکای فدایی دەفتەری مامۆستا شایەزیددین حوسێنی یا وەختە دەفتەری نەبوو خۆی وەکو شەخسیەتێک هەموو بانگەوازی بایکۆتی ڕەفراندۆمی جمهوری ئیسلامیاندا حزب دموکرات هەر نەیدا تا کەی ئەوە بە نووسینی وابزانم کاک جەلیلی گادانیە یا کەسێک تریانە ئەڵێ ئێمە تا سەعاتی 11 بۆ 12 شەو ساغ نەببووینەوە کە بۆ سبێنەکەی ڕەفراندۆم بوو ساغ نەببووینەوە ئەرێ بایکۆتی کەین یا بایکۆتی نەکەین. ئەڵا عاقبەت پەیوەندیمان لەگەڵ دەفتەرمان لە مەهاباد کرد کە بابە لێرە بەشی زۆری هێزە سیاسیەکان و مامۆستا شایەزیددین و خەڵک و هەموو ڕفرە بایکۆتیان کردووە. سەعات درەنگانێکی شەو سەعات 12 شەو مەتنێکمان نووسی بە تەلەفۆن خوێندمانەوە بۆ دەفتەرمان لە مەهاباد وەکوتمان دەری بکەن. یعنی وەختێک ئەوان بانگەوازی وایاندا لە ڕەفراندۆم شرکەت ناکانی تە سبێنە خەڵکەکە هەستاون لە خەو ئەوە بچێنە پای سندوق. یعنی بەلحاظی ڕۆشنگەری سیاسی حزب دموکرات نەخشی نەبوو، ماڵی ئاوەدان بێ لە ئاخرین لەحزەدا باش بوو، ئەویش پەیڕەوی کرد دونباڵەڕەوی کرد لەو فەزا سیاسیە شۆڕەجێرانەی کە لە کوردستانە بوو لانیکەم خۆی نەچوو نەیدا. منزورمەیە بڵێم هەر لە وەختەوە سیاسەتە جیاوازەکە سیاسەتی شۆڕەجێرانەی بەرەی چەپ بە سیاسەتی ناشۆڕەجێر حزب دموکرات خۆی نیشاندا. ئەوەڵین شتێک کە بەنەزەرم لە لێکدانەوە لەسەر شەڕی حزب دموکرات ئەبێ باسی لێ بکرێ شەڕی حزب دموکرات و حتا دژایەتیکردنی حزب دموکرات لەگەڵ بەرەی چەپ و ئازادی خواز و کۆمەڵە لە سازمانە سیاسیەکان و لە خودی کۆمەڵەوە دەست پێ ناکات، بەڵکو دژایەتیکردنی من بە فاکت ئەڵان لانیکەم چەند محوەری ئەسڵی باسەکەم لە دژایەتیکردن لەگەڵ
قازانج و بەرژەوەندی کرێکار و زەحمەتکێش و بەرەی ئازادی خواز و شۆڕەجێری کۆمەلگای کوردستانەوە دەستی پێکرد. من ئەوەم باس کرد کە دوای ئەوەی ڕژیمی شار و خاو تەواو بوو، هەر لە مانگی ئیسفەندا وەختێک حرەکەتێک بۆ مسادرەی زەوی فێئۆدالەکان دەستی پێکرد، بەتایبەت لە مەنتەقەی موکوریان ئەوە وجودی بوو. بەڵام مەنتەقەی جنوب بەڕاستی من زۆر فاکتەکانی ئاگادار نیم، ئەو دۆستان ڕفێقانەی کە بوون ئەتوانن باسی بکەن. و هاوکاتیش لە شارەکانە حرەکەتێکی کرێکارانی بێکار ڕێکەوت بۆ وامی بیکاری. ئەمانە دوو حرەکەت بوون، دوو حرەکەتی جەماوەری کە ظاهرەن لە چوارچێوەی نۆرم و قانون و موازینی ئەو وەختە نەبوون. دوو هەفتەش دوای بە دوو-سێ هەفتە دوای ڕوخانی ڕژیمی شا بوو. حزب دموکرات ڕاگەیاندنێکی دەرکرد، تی ڕژیمی سەڵتەنەت ڕۆیشتووە، ئێستا ئەمنەوە حرەکەتانە نابێ بکرێت، مەیکەن تا نظامی تازە، دەوڵەتی تازە، نەزم و قانونی تازە دامەزرێنێ. یعنی و بەو جۆرە لە زۆر جێگا بەرهەڵستی و مانعی بەتایبەت بۆ مەسادرە زەویەکان پێکدەنا. تەبەن بۆ تەحەسونی بێکاران، بۆ وامی بێکاری لە شارەکان ئەوەی پێ ناکرا، کارشکێنیەکی بکردایە ئەیکرد، بەڵام لە دێهاتەکانە ئەوە دیار بوو. دووەمیشت ئەوە بوو ڕژیمی تازە کە هاتبووە سەرکار تەوەهم بڵاوکردنەوە بەرامبەر بەو ڕژیمە و کابێواردی مزاکرە و تەرحی خورد موختاریان لەگەڵ باس بکرێ و ئەمە دەوڵەتی تازەیە و نابێ ڕەوان بەرهەڵست بکرێ. ئەمە بەڕۆشنی لە سیاسەتی حزب دموکراتە بوو. دروست بەرعکسی بەرەی چەپ و ئازادی خواز من نمونەیەکم باس کرد، یادی بەخێر هاوڕێ دکتۆر جعفەر شەفیعی کە لەلای یەکێتی نیشتمانی گەڕابەوە، دروست دوو-سێ هەفتە دوای قیامی 22 بەهمەن لە شاری بۆکان دوو ڕۆژ لەسەر یەک کۆڕ و سمیناری بوو. هەر ئەو وەختە قسەی ئەسڵەکەیەوە بوو، ڕژیمی تازە هاتووە سەرکار، ڕژیمیی کۆنەپەرستە، دژێ کرێکار و زەحمەتکێش و خەڵکە، نە مافی کرێکار، نە زەحمەتکێش، نە خەڵکی کورد بەڕەسمیەت ناناسێ، ئەبێ خۆ ئامادە بکەین بۆ بربەرەکانی لەگەڵی هەتا تا ئەو ئاستەی کە هێزی نظامی پێکبێنین و غەیرە. بە کورتی ئەوانە باسەکەم. لە بەرابەردا حزب دموکرات تەوەهومی مذاکرە و بەرحەسازانی بڵاوە کردووە تا ئەوەی کە بەتایبەت بۆ ڕەفراندۆمی ئاریانەی بە جمهوری ئیسلامی حزبی دموکرات حتا ساعەتی 12 شەوی پێش ڕەفراندۆمەکە هەڵوێستی نەگرت. بۆیە سەرەدەرزیەک لە ڕەوشەنگەری بۆ خەڵکی کوردستان کە لە ڕەفراندۆما شرکەتەکە دەخاڵەتی نەبوو. بۆ چونکە هەر ئەو ڕۆژە یا دوو ڕۆژ پێشتر لە شاری قوم و دوایش لە تاران لەگەڵ دەوڵەتی بازرگان لە مذاکرەیە بوون. ئەوە لە نووسینی وابزانم کاک جەلیلی گادانی هاتووەڵێ ئێمە تا ساعتی 11-12 شەوی پێش ڕۆژی ڕەفراندۆمەکە ساغ نەببووینەوە، شرکت دەکەین یا شرکت ناکەین. عاقبەت پەیوەندیمان کرد لەگەڵ مەهابات و دەفتەری مەرکەزیمان، معلوم بوو خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان و مامۆستا شێعزەدین و هەموو ڕەفراندۆمیان بایکۆت کردووە. ساعت 12 شەو مەتنێکمان ئامادە کرد، بە تەلەفۆن خوێندمانەوە و حزب دموکراتیش شرکەتی نەکرد. یعنی فقط فریای هێزەکەی خۆی کەوت بڵێ شرکت مەکەن، بەنازەڕێ ئەوەی پێی بڵێن ئاگاهگەری وشیاریگەری لەلایەن هێزێکی سیاسیەوە کە بڵێ ئەوە شرکت مەکەن تیانە بوو. ئەوە بوو بەخۆشیەوە زیاتر لە 90% خەڵکی کوردستان لە ڕەفراندۆمی جمهوری ئیسلامیە شرکەتیان نەکرد. شتێکی دیکە ڕووداوێکی مهمی ئەو سەردەمە شاری سنەیە، نەورۆزی خوێناوی سنە، ڕۆڵی کۆمۆنیستەکان بەڕێوەبەری یادی بەخێر هاوڕە سدیقی کەمانگەر هەمومان ئەیزانین تاریخەکەی بۆ ئێوە باز ناکەم. ئەو ڕووداوەکە ڕوویدا هەڵوێستی حزب دموکرات ئاوا بوو، ڕاگەیاندنی دەرکرد، کوتی ئەو کارەی لە سنەکراوە ئێمە دەخاڵەتمان تیان نییە، ئەوە ئاژاوەجێڕیە، کاری ئاژاوەجێڕانە، ئاژاوەجێڕ هەرج و مەرج تەڵەبان. ئەوە هەڵوێستی ڕسمی حزب دموکرات بوو، بۆیە هیچ دەخاڵەتی نەبوو. بەڵام کاتە زانیان قەزیەکە جددیە، لە تارانەوە باڵاترین هەیەتی جمهوری ئیسلامی بەغێرەش خومەینی هەموو سەرکردە ئەسڵەکانی جمهوری ئیسلامی وەختە بەهشتی بوو، ڕەفسەنجانی بوو، بەنی سەدر بوو، تاڵەقانی بوو، هاتنە سنە، هەتا ئەو شێعزەدین حوسێنی شرکەتی بوو، یادە بەخێر کاک سەدیق بوو، نوێنەرانی کۆمەڵە و جریاناتی دیکەی کە شرکەتیان بوو. ئەو کات حزب دموکراتیش هەیەتێک کە نێرە بۆ سنە
عەبدوڵڵا حەسەنزادە جێگری دەبیرکورد بوو لەگەڵ غەنی بلووریان کە زیندانیەکی سیاسی ناسراویان بوو ئەچن حەولیان ئەوا بێ کە ئەوانیش جزوی هەیئەتی مذاکرە لەگەڵ نوێنەرانی جمهوری ئیسلامی بوون کە بە دروست هێزی چەپ و رادیکاڵی شاری سنە ئیجازان پێ نادەن وڵێنەوە ئەوە ڕاگەیاندتانە ئەوە هەڵوێستان بووە دەخاڵەتتان نەبووە ئیتر جێگایەک بۆ ئەوە نامێنێ مەسەڵەن عەبدوڵڵا حەسەنزادە شرکت کا لەو مذاکراتەدا و غەنی بلووریان وابزانم لە مەیدانی ئەقباڵ ویست و سوخەڕانی بکە لەوانی شاری سنە ئیجازان پێ نەدا قسە بکەن منزورم هەیە بڵێم سیاسەتە جیاوازەکان هەر لەو وەختەوە بەم شکڵە خۆی نیشاندا نمونەیەکی دیکە با بە سورعەت بڵێم ئەو هاونەسڵەکانی من ئەوە ئەزانین هەر ئەو سەردەمە لە بەهاری ئەو سەردەمەدا لە مەنتەقەی سۆما و برادۆست و تەرگەوەڕ و مەرگەوەڕ فێودالەکان سەرۆک عەشیرەتەکان حاجی سامی ناوێک هەموو ئەوانە بە زۆری جوتیارەکان و کەشاوەرزانی ئەو مەنتەقەیان لەسەر زەویەکانیان وەدەرنا زوڵمیان لێکردن من نازانم ئایا بریندار و یا مەسەڵەن کوژرانیشی لێکەوتەوە یان نا ئەوە وەک فاکت نازانم حقیقەتەکەوە بەڵام نەتیجەکەی بوو بە تەحەسونێکی گەورەیە و جوتیارانە لە شاری ورمێ هاوڕانی چەپ و کۆمونیست و جوملە هاوڕێمە جەلال مەحموودزادە لەوان هەیە لە هەموو تاقەیە شرکەتیان بوو ئەو وەختە حیزب دموکرات زۆر بە ئاشکرا ئینسافان لایەنگری لە ئاغاکان نەکرد بەڵام هیچ لایەنگریەکیشی لە جوتیارەکان نەکرد تازە دوو کردەوەی لە خۆی نیشانداوە نیشانەدا لە کوێ ڕاوەستاوە ئەویژەوەیە جەمعیەتی دفاع لە ئازادی و ئینقلابی شاری سنە کاروانێک کۆمەک بۆ ئەو دێقانانە بۆ ورمیە نێرە حیزب دموکرات دەستی بەسەرا ڕاگرێ و نایڵە بەدەستیان بگەن ئەوە نووسراوە لە کتێبی تاریخی زیندەی هاوڕە حەمەد سوورا هەیە وەلایەکی دیکەوە ڕۆژەکانی ئاخر لە دێی ڕاژان قەرار ئەبێ مذاکرە بینی نوێنەرانی دێقانەکان و نوێنەرانی سەرۆک عەشیرەت و ئاغاکان بکرێت نوێنەرانی سەرۆک عەشیرەت و ئاغاکان ناچن مەسئولینی حیزب دموکرات دەکەن بە نمایندەی خۆیان ئەڵێن ئەوان لە جیاتی ئێمە نمایندەی ئێمە ئەمە نیشان بدەم ئەم فاکتانە سەرتان نەیەشێنم هەر لە وەختەوە ئەم سیاسەتە جیاوازانە بووە و تازامە چەند فاکتی پێش شەڕی سێمانگەیە شەڕی سێمانگە بەسەر خەڵکی کوردستانە دامەزرا جمهوری ئیسلامی تیا شکستی خوارد دوای گەڕاینەوە شارەکانی شار و دێهاتی کوردستان ئازاد بوو حزبەکان دامەزراینەوە هەموو ئەو کات مەسەلەی حاکمیت مەطرح بوو حزب دموکرات عاقبەت بەم ئیستدلالە من حزبی تاقانەی گەلی کوردم حزبی تاقانەی کوردستانم هەم زەخت و فشاری لەسەر کۆمەڵە هەتا وەختا سازمانی چریکای فدایی سازمانێکی پانوبەرین بوونەوانیش لەوێنە حوزوری بوو بە جەریانەت دیکە کە ئێوە حەقی دەخاڵە لە ئیدارەی ئومور و حاکمیتتانە نییە و لەسەرەوە کۆڵک چێشمەکێش دروست بووە تازە واوەتر لە سازمانە سیاسیەکان هەرەو سەردەمانە لە بازە لە شارەکان لە بازێ بە تایبەت لە دێهاتەکان شوراکان پێکە هاتن بۆ بەڕێوەبوونی ئیدارەی ئومور یا بۆ بە تایبەت لە بازە دێهاتێکە هەرەو مسادرە زەویایی ئاغاکان ئیدامەی پەیدا کرد حزب دموکرات بە تەواوەتی نەتەنیاوانەی بەڕەسمیێتی دژایەتی لەگەڵەکردن من لانی کەم وەک فاکت لە مەنتەقەیەکی خۆمان ئەوم لە بیرە لەو سەردەمانەدا کە ئاکاتە زستانی 58 و بەرەو نەورۆزی 59 ئەڕۆین لە شاری بۆکان و مەنتەقە مەسەلەن لە دێهاتەکانی داربەسەر حەمامیان خانەقا شوراکانی ئەو سێدەیە بە ماوەی نزیک بە مانگ لە زندانی حزب دموکراتە بوون هەر بە جورمیەوەی شورای دێن بە جورمیەوەی مەسەلەنیانەوەی مسادرەی زەوی بکەن بە جورمیەوەی عاقبەت ئیدارەی مەسەلەن ئەو دێهاتیان بەدەستەوە گرتووە لە دێ عیلماباد دەیەکی 12 ماڵی بوو زۆرێک لە هاوڕێیانی قەدیمی کۆمەڵازان شوێنی بیمارستانی دەورەیەک کۆمەڵە بوو دەستە پێشمەرگەی حزب دموکرات بۆی چ بوو 3 کەس ئەندامانی شورای ئەو دەیە دەستگیر بکە کە بەدەستەوە نەدران خۆیان مەخفی کرد و دواتر ئێمە وەکو کۆمیتەی ڕۆستایی کۆمەڵە لە مەنتەقەی بۆکان و هێزی پێشمەرگە چوین فریا کەوتین و جازمان نەدات دەستگیریان بکەن یا خەڵکی ئاوایی تیکان تەپا هەیە لە مەنتەقەی بۆکان زەویان مسادرە کرد لەگەڵ مخالفەتی حزب دموکرات و ئاغاکان هیچ مخالفەتی حزب دموکرات ڕوبەڕوو بوون بە تەزاورات هاتنە شاری بۆکانمان بەدەستەوە بوو حزب دموکرات تەقەی لێکردن
یەکێک لە زەحمەتکێشانی ئەو دەیەکە بەنێو نیشان ئەیناسم بریندار بوو. ئەنی مەزورەیە ئەم نمونانە بۆ دێرمەوە، ئەم نمونە نەبووە دێرمەوە کە بڵێم ئەمانە نمونان لەوانەی کە دژایەتیکردن یا حتا شەڕ و کێشەی حزب دموکرات لە پێشان لەگەڵ بەرەی زەحمەتکێش و بەرەی ئازادیخوازی ئەو کۆمەلگایە بوو. یا نمونەی سازمانە سیاسیەکان ئەویش دووبارە بە فاکت هەیە لەگەڵ ئەم سازمانە سیاسیانەی کە ئەو وەختە لە شار و دیهاتی کوردستان فعالیەتیان بووە حزب دموکرات زەربەی نظامی لێداون کەسی لێ دەستگیر کردوون. بۆ نمونە لە سازمانی ڕای کارگەر لە دەیەک بنێوی عەزیزکەندە بۆکان خەلیسلای کردوون. ڕای کارگەر کە سازمانی کە وەختە چکۆلەش بوون لەوێ بەرحەزی سیاسیش بەڕاستی هیچ دژایەتێکیان لەگەڵ حزب دموکرات نەبووە. گەر مەسەلەن پەیکار بووی ئەویان نەبوو. حملە بە سازمانی پەیکار لە وەسەتی شاری بۆکانە 3 کەس لە کادرەکانیان گیانیان بەختکرد بە کورتێڵە. سازمانی چریکای فدایی ئارخا، سازمانی تووفان، سازمانی ئەقەلیەت لە دێی حەوتاش، سازمانی کۆمەڵە یەکسانی چەپیش نەبوو یەکێ لە دێهاتەکانی سەقز. هەموو ئەمانە حزب دموکرات هەرو سەردەمانە لە ساڵەکانی 59 60 بۆ 61 عاقبەت پێشەوەی حتا شارێکی سەراسەری لەگەڵ کۆمەڵە بێ زەربەی لەوانیش داوە. تەبعەن هاوکات و لەگەڵ ئەوانە لەگەڵ ئەو فشار و زەرت و زۆرە بۆ سەر هەم زەحمەتکێشانی دێهات شوراکان و لە عین حاڵە و سازمانە سیاسیانە ناوە بەناوە عاقبەت لەگەڵ هێزی پێشمەرگەی کۆمەڵەش لە کێشەدا بوو. لە پێشدا حتا بەشی زۆر فشار لەسەر لایەنگرانمان بوو، لەسەر هەواداران بوو. تەبەن ئەم فاکتانەوە نمونانەی ڕەم زۆرتر لە شمالی کوردستان، من لە جنوبی کوردستان سنە مەریوان ئەو مەناتقە کە واقعان تەناسق واکە بە نەفعی کۆمەڵە بوو، کۆمەڵە لەوێ بەهێز بوو، احتیمالەن ئەو شتانە ڕووی نەدابێ. ئەوە هاوڕایانە کە تەجروبەی ئەو مەناتقەیان هەیە ئەتوانن باسی بکەن. دەنەتیجە لەو سەردەمانەدایە هیچ زەخت و فشار لەسەر لایەنگرانی کۆمەڵە هەر بە جورمەوەی لایەنگری کۆمەڵان بە جورمەوەی قایدی چەپ و سۆسیالیستیان بووە، تەرەفداری کۆمەڵە بوون. ئەمە مشکلێکی گەورەی ئەو سەردەمە بوو. من نمونەیەک دێرمەوە لە زستانی ساڵی 56 ئێمە تەشکیلاتێکمان بوو بە نێوی کۆمیتەی تەشکیلاتی ڕۆستایی بۆکان، زۆر زوو دەست بەکار ببووین هەر لە شاری بۆکانەوە. بەدوایەوە حتا نەشریەکی سەر بەخۆم هەم بوو دەرمانە کرد. بەرحاڵ محورێک بووین بۆ سازدانی تشکیلاتە ڕۆستاییەکان لە مەنتەقەکە. لەبیرمە ناوەندی کۆمەڵە سمینارێکی تەرتیبدا کۆمیتە ڕۆستاییەکانی مەنتەقەی شنە و نەغەدە سەردەشت و وابزانم پیرانشار یەکشت بوو، دوایەوە بانە سەقز بۆکان مەهاباد کۆبووینەوە. نیو ڕۆژی وەختی ئەم 6 کۆمیتەیە لەگەڵ ناوەندی کۆمەڵە بەحسەوە بوو لایەنگرانمان لە بەشی زۆری دێهاتەکان لە هەموو مەناتقە بۆکان بڕێک کەمتر، چونکی واقعا ناوەندی کۆمەڵە لەوێ بوو، هێزی زۆرتری بوو، تەناسق واکە باشتر بوو. لەژێر فشاری حزب دموکراتان هەر بە جورمەوەی هەواداری کۆمەڵان بەحسەوە بوو کە ڕێگاکار چییە، جواب چی بێ لەو بابەتەوە. ئەم نمونانە بۆیە دێنەوە بڵێم حتا پێشەوەی بچێشێتێ کێشەی نظامی لەگەڵ هێزی پێشمەرگە ئەم فشارانە بوو. و هەر ئەو جۆرەی کە من لە هەفتەی پێشووە لە سەفەکەی خۆم دامنا بەشێک لە کتێبی هاوڕێ حوسێنی مرادبەگی حەمەسوور کە باسی شەڕی حزب دموکرات عەلەی کۆمەڵاکە ئەو باسێکە کە چۆن لە پاییزی ساڵی 58ەوە لە حەملە یا فشارهێنان بۆ مقڕی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ئاوایی میراوی سەردەشتە یا پیرانشارە دقیق ئەڵان نازانم کام شاریە دەست پێکاو. نمونەکانی زۆرن، ئیتر من وەختان بەو فاکتانەوە ناگرم. ئەمەوێت چه نەتیجەیەکی لێ بگرم؟ ئەمەوێت ئەو نەتیجەی لێ بگرم کێشەی حزب دموکرات لەگەڵ کۆمەڵە و حتا سازمان سیاسیەکان و دەست پێ ناکە. کێشەیەک بوو کە لەگەڵ بەرەی زەحمەتکێش و ئازادی خواست و نوێخوازی کۆمەلگا و لەگەڵ بەرەی چەپ و کۆمونیزمی ئەوێنە
دەستی پێکرد و هەر لەو سەردەمانەستا ئیتر وردەوەدا بەتایبەت کۆمەڵە بوو بە سازمانێکی گەورە و پانوبەرینتر هێزی پێشمەرگەکەی تۆکمەتە قەویتر بۆ معنای ئێلهام بەخشی بەرەی چەپی کۆمەلگای کوردستان بوو ئیتر دژایەتیەکەی لەگەڵ هێزی پێشمەرگەی کۆمەڵە تونتر کردەوە بۆ ئەم کێشەی ئەفرۆش حیزب دموکرات بۆ ئەم شەڕ و کێشەی دەست پێ کرد چونکی هاتنە مەیدانی بەرەی کرێکار و زەحمەتکێش و چەپ و ئازادیخوازی کۆمەلگا بە تەوری واقعی ئەو سەیتەرەی لە تەسویری حیزب دموکراتا بوو حزبی تاقانەی کوردستانە بردووە ژێر پرسیارەوە بەرەیەکی دیکە هاتووە مەیدان حزب دموکرات ئەم تەسویرەی کە حزبی تاقانەی کوردستانەی لەکوێ وەرگرتووە عەقبەت ئەو واقعیەتە لە سەردەمی جمهوری کوردستان یا ئەوەی پێڵەن جمهوری مەهاباد لە هەناوی شەڕی جەهانی دووەمە ئەو ئەوزاعە پێشات یەکەمین حزبی سیاسی کۆمەلگای کوردستان بوو ئەو وەختە واقعەن حزبی تاقانەی کوردستان بوو حزبی چینی باڵادەستی کۆمەلگای کوردستان بوو خۆ بەو تەجروبەیە شکستی خوارد بە درەندەی ڕژیمی سەڵتەنەت و ئەعدامی قازی محەممەد و ئەوان و دواتر دوای ماوەیە خۆ سازمانە دەنەوە بەڵامی تر بەشی زۆری ڕەهبەری و بەشێک لە کادری چالاکیان دێنە تەبعید دێنە کوردستانی عێراق واقعیەتەکەی وەیە بە تایبەت ڕابەرەکەیان بەشی زۆری دابڕا و لە کۆمەلگا بوون تا ساڵی 57 دەتەسەوری خۆیانە کەماکان هەرە و حزبی تاقانەی کوردستانن ئەم ئاڵوگۆڕە ئابووری سیاسی کۆمەڵایەتی کە لە ماوەی 30 ساڵەدا لە کوردستان و ئێران و شارەکانی کوردستانە پێکات بوو عەقبەتەوەی چینی نوێ هاتووە مەیدان چینی کرێکار هاتووە مەیدان بەرەی زەحمەتکێش هاتووە مەیدان نەسڵی تازەی جەوانی چەپ ئازادی خواست شکڵی گرتبوو بە مەخفیانە سازمان و شەبەکەیەک وەک کۆمەڵە شکڵی گرتبوو هاتووە مەیدان بەنظرم ئەمانەی دەرک ناکەن کەماکان پێی وابوو هەر لەسەر ڕەوتی پێشوو دێن و حزبی یەکەمی کوردستانن بۆ بەقیە بێ هەموو پەیڕەویان لێ بکەن دوایەوە بەر ئەو ئەساسە ڕوانگەی قازانج و بەرژەوەندی خودی حزب دموکراتەوە حزب دموکرات حزبی چینی دەسەڵاتداری کۆمەلگای کوردستان بوو هەر ئەو وەختە لە دەورەی جمهوری کوردستان شاپێکاتنەوە بوو ئەوە قسەی من نییە عەبدوڕەحمان قاسملوو لە کتێبی 40 ساڵ خەبات و تێکۆشاندا وەختێ باسی هۆیەکانی شکستی جمهوری کوردستان و جمهوری مەهاباد دەکا ئەوە باسەکە ئەڵێ جمهوری مەهاباد و خودی حزب دموکراتی کوردستان ئەو وەختە 80% خەڵکی کوردستانی نوێنەرایەتی ناکرد 80% خەڵکی کوردستان جوتیار بوون لە دێهاتەکانە بوون زەحمەتکێش بوون بەڵام حزب دموکراتی کوردستان و جمهوری مەهاباد ئەمە موئەسسەی سەرۆک عەشیرەتەکان فێئۆداڵەکان و وردە بورژوازی شار بوون ئەمە قسەی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملووە لە کتێبی 40 ساڵ خەبات و تێکۆشان کە ئێمە لە 50مین ساڵی پەیدایشی حزب دموکراتە دووبارە یادی بەخێر من و هاوڕە حەمەسوور مەطلەبێکی مشتەرەکمان نووسیوە لەسەر تاریخی 50 ساڵی حزب دموکرات بە فاکت ئەمەمان هێناوە لە سەفحەی چەند کتێبەکێڵانە و کتێبە 40 ساڵ خەبات بەداخەوە زۆر کتێبم لایە ئەجملە کوردستان و کوردەکەی خودی عەبدوڕەحمان قاسملوو بەڵام ئەو کتێبم ئەلعان نییە ئەنی منزورمەیە بڵێم لە ڕوانگەی کام چینەوە کام بەشی کۆمەلگاوە ئەوەڵان خۆی بە حزبی تاقانەی کوردستان نزانی دووەمەن دژایەتی بوو لەگەڵ قازانج و بەرژەوەندی بەرەی کرێکار زەحمەتکێش و ئازادیخوازی کۆمەلگا لەم ڕوانگەیەوە بوو طبعا دارە حزب دموکرات بە وشیارگەری سیاسی بە پلاتفۆرمی بە فعالیەتی سیاسی بە ئاسانی نەیەتوانی بەری پەرەگرتنی بەرەی چەپ کۆمونیزم و ئازادیخواز و ئەجملە کۆمەڵەش بگرێ بۆیە واقعیەتەکەوەیە وەک هەموو ڕەوتێکی سیاسی وڵاتانی ئیستبدادی پەنای برد بۆ فشارهێنان سەرکوتگەری تا ئەو جێگای مەجالی بێت و نەهایەتەن شەڕ داسەپات
کەوایە لێکدانەوەی دروست هەر وەختی وەک ئەو ڕاگەاندنانەی کە ئیشارەم پێکرد ئەوەیە شەڕی نەهایەتەن شەڕی حزبی دموکرات لەگەڵ بەرەی ئازادی خواز و ئەجوملە لەگەڵ کۆمەڵە و حزب کۆمونیستی ئەو سەردەم وەک هێزی یەکەمی بەرەی چەپ و کۆمونیزم ڕیشەی لە کێشەیەکی چینایەتی و سیاسیە ئەمە کێشەی سازمانی نەبوو یەکێک لەو چاواشەکاریانەی کە ئێستا ئەکرێ و لەو پاشگەزبوونەوەی کە حتا بەشێک لە ڕابەرانی ئەو سەردەمی کۆمەڵە کردوانە ئەوەیە لە ملاولا باز دەکەن ئەم شەڕە شەڕی چینایەتی نەبوو لەو شاخ و داخە بوو شەڕی سازمانی بوو دەستوورەتەکە شەڕ لە ئەوڵەوە لە ساڵەکانی 58 59 60 وەختێ بۆ کە بەشی زۆری دێهات و شارەکانی کوردستان ئازاد بوو یەکەمین شەڕی حزب دموکراتی کوردستان لە نێو جەرگەی شاری بۆکانە اتفاقاً لە ئەمە واقعەکە ئەگەر باسی بکەم نیشانەدا لە نێو جەرگەی شاری بۆکانە و لەسەر چ قەزیەیە بوو ئێمەی کۆمەڵە دوو کارگەر مراجعیان کرد وتی ساحب کوورە پەسخانەکەمان نزیک 60 خانەوادەی کرێکارین 6 مانگ حەق دەسەکەی پێ نەداوین هاتوین کۆمەڵە بەدادمان بگاو شکاتەکانی نەبوو مش پێمەوانە بوو ئەم ساحب کوورە پەسخانەیە عوزوی کومیتەی شارستانی حزب دموکراتە نێوی مستەفا قازی بوو نامەیەکمان نووسی شخصا هونامەم نووسی واحدێکمان چوو داوای کرد لوتفەن تا مقڕی کۆمەڵە وەرە شکاتی لەکراوە بەڕەسیکەن ئەمە ڕەوتێکی معمول و ڕوتین بوو کاکرە کە ئەچنە ئەوێنە تیم و دوان لە ڕەفەکانمانە ناڵیش لە سوێد زندگیەکەنەوانی چوون تەمەشاکەن لەوێنە واقبەت ئەم مستەفای قازیە عوزوی کومیتەی شارستان باریگادی هەیە و مەحافزی هەیە و نامەکەی خوێن بۆ هەر لە پەنجەرەی ماڵەکەیەوە ماشێنی کۆمەڵی بەردا ڕێکبار باش بوو هاوڕێیانمان نەبریندار بوون نەهیشتێ نەهایەتەن بوو بە شەڕ بوو بە کێشە دەوری ئەو ماڵەم حاسێکرا ئێمە هێزی پێشمەری کۆمەڵە سیچلێک چوین هەر چۆن لێبوو هێنامانە مەقەڕی کۆمەڵە لەکێکی 89 نەفەری حزب دموکرات هات بە دیفاع لە حزب دموکرات دەوری ئێمەیاندا شەڕ و کێشە بوو خەڵکی شار هاتنە مەیدان یعنی مەزمێ بڵم ئەو کێشەیە لەسەر مافی کرێکار و ئەوڵین شەرێک لە شاری بۆکانە بە ئێمە فرۆشتە دەستگیرکردنی ساحب کوورە پەسخانەیەک حزب دموکرات دیفاعی لێ کرد شەریک ئێمە لە شاری بۆکان فرۆشت یەکی لە پێشمەرەکانمان بریندار بوو بەڵام نەهایەتەن ئەو کەسە گیرە ماوەی 2-3 هەفتە لە مقڕی کۆمەڵە ماوە هەتا تەسفە حسابی لەگەڵ ئەو خانەوادە کرێکاریانە نەکرد کۆمەڵە ئازادی نەکرد وەکاری زۆر چاکمان کرد هەر ئەو وەختە هەر ئەو ڕۆژە ئێمە سیچل پێشمەرگەی کۆمەڵە واقعاً خەڵک بە محافزەت لە محلی کێشەکەوە تا مقڕەکەمان نزیک 15 دقە پیادەڕێ بوو بە شعاری بژی هێزی کۆمەڵە کرێکاری لەگەڵە محافزەتیان کردین کە تا 89 نەفەرە زەفەرمان پێ نەبن ئەمەوێت بڵێم لێرەدا جوابی ئەو قسە بدەمەوە ئەو کێشەیە ڕێشێکی قوڵی چینایەتی و سیاسی بوو بەرعکسی ئەو تەسویرانەی کە ئێستا بەرحاڵ وەختێک لە بەرابەر حزب دموکراتە سازمان و حزبێک هاتووە مەیدان کە قسەی ئازادیە کرد قسەی بەرابەریە کرد قسەی ئازادی بێ قەید و شەرتی سیاسی کرد قسەی ئازادی هەمەلایەنەی بۆ هەموو بەشەکانی کۆمەلگا و بەتایبەت ژناد نەکرد قسەی مافە سەرەتاییەکانیە کرد باسی نێوخوازیە کرد و ئەجوملە باسی لاچوونی سیستەمی ملی و اتفاقاً ڕۆشنترین پلاتفۆرمی بۆ لابردنی سیستەمی ملی کرد ئەمانە لەگەڵ سیاسەتەکانی حزب دموکرات دەکەوتنە بەربەرەکانێ و لە عیناڵە ئەو نەوعە سیاسەتە ئەم نەوعە سیاسەتی چەپ و ڕادیکاڵە پەرەیگە زیاتر دەبوو دەورانێک حزب دموکراتی کوردستان پێی وابوو ئەوەی کۆمەڵە هەرچی بەرەو چەپ و کۆمونیزم بڕوە و بەتایبەت زەمانێک کە تەسمیمی گرت بەشێک بێ بەشێکی ئەساسی بێ لە پێکانانی حزبی کۆمونیست ئێران پێیان بوو بە قەولی ئەوان کۆمەلگای کوردستان دواکەوتووە کرێکاری تیانیە پرۆلتاریای تیانیە ئەویان بارها لە تەبلیغاتیانەوە کۆمەڵە خۆی بەدەستی خۆی منزەویە کاتەوە ئەوە لەکدانەوەی بۆ ئەو وەختە لە سەتی ڕابەری کۆمەڵە زۆر جار باسە کرا بەڵام
2-3 ساڵەوە پێش ئەمیری قازی هەیە جزوی ڕاهبەری کۆمەڵە بووە لە ڕاهبەری حیزب دموکرات بووە لە کۆنگرەی شەشیان ئیستەفای داهەوە ئەینەن ئەم قسەیە نەقلەکە لە مصاحبەیەکەڵێ قاسملو ڕۆژێک هات کوتی لێگەڕێن زۆر خۆتان بە کۆمەڵەوە ناڕەحەت مەکەنەوە خەریکە چێ بەرەو ئیجادی حیزبی کۆمونیست خۆی بەدەستی خۆی منزەویە کاتەوە بەڵام بەرعەکس دەرچوو من شاهدی سنتوی ئەوەم دوای پێکهاتنی حیزبی کۆمونیستی ئێران ئێمە لە نێو کرێکاران لە نێو زەحمەتکێشان لە نێو ژنان لە نێو ئازادەخوازی کۆمەلگای کوردستانە پەرەمانگرت من بە تەجربەی تەشکیلاتەکەی خۆمان لە ناوچەی بۆکان بووین چ لە بەشی ئەلەنی و هێزی پێشمەرگمان هێزمان بۆ دوو بەرابەر چ تەشکیلاتی مەخفیمان لە نێو کوورە پەسخانەکان و خۆشنشینانی دێ و کرێکارانە زیاتر پەرەیگەر ئەگەر کەسێک بڵێ وانە من دواتر فاکتەکانی زیاتر پاسەکەم وەختە زانی نەخیر هەرچی بەرەو سیاسەتی کۆمونیستی تر ڕۆیشتن اتفاقا خەریکە نفوزی کۆمەڵە و حزبی کۆمونیست زیاترەکە حزب دموکرات ئەو وەختە تەسمیمی گرت کێشەیەکی ئەساسی تر بە کۆمەڵە بفرۆش بۆیەکانە لە یەکێ لە پلەنۆمەکانیان پێش کۆنگرەی شەشیان تەسمیمیان گرت ئەو شەڕە مەحەلی و ناوچەیانەی تا ئەو وەختە لەگەڵ کۆمەڵە بوویانە تەبدیلی کەن بە شەڕی سەراسەری و ئەو تەسمیان بە ئاشکرا ڕاگەیان هەم لە پلەنۆمیانە هەم دوایی لە کۆنگرەی شەشیانە پەسەندیان کردەوە ئەوە ڕۆشن بووکە لە نەزەر ئەوانیشۆ ئیتر بۆ مانع دروستکردن لە بەرابەر بەرەی ئازادی خواست چەپ و کۆمونیزم ئەبێ مانع دروستکە ئەبێ سەرکوتگەری بگرنە پێش و مشکل دروستکەن بۆ بەدرێژێ دروستشیان کرد ڕاستە ئێمە کۆمەڵی کۆمونیستی ئەوختە و حزبی کۆمونیست بەڕاوەستایی و فداکاری زۆر ڕاوەستاین و لە مەوجودیەتی ئازادی خوازی بەرابەری خوازی چەپ و کۆمونیست دفاعمان کرد بەڵام اتفاقا حزب دموکراتی خۆ بە دەرەجەیەک مانعی دروست کرد ئەوەی ئەو ئەندازەی پێویستە پەرە نەگرین و ئەوانە تەواو دیارە خۆشیان زەرەریان کرد بەدەلیەوەی کەسەر نەکەوتن بەدەلیەوەی لەو کێشەیە دوای 3-4 ساڵ عاقبەت کەوتنە موقعیەتێکی خراپەوە ئەوە بوو هەتا ئینشعابی گەورە لە کۆنگرەی حوتە لە کۆنگرەی هەشتا لە حزب دموکراتی کوردستان ڕوویدا و باڵی ڕێبەرایەتی شۆڕەجێر کە جیابووە یەکێ لە دەلیلەکانیانە بوون ناڕازی بوون بەرابەر بە ئیدامەی شەڕ هەر بۆیەکانێت وەختی جیاش بوونەوە ئینشعابیان کرد فەورەن جزئیوانە بوون ئامادەگیان دەربڕی بۆ ئاگربەس بۆ عادیکردنەوەی رابطە لەگەڵ کۆمەڵە من هەتا ئیشارە بە نامەیەکی دووبارە بە عەبدوڕەحمان قاسملو بکەم وەختێ لە شەڕەکانی ئاژوان هێزی پێشمەرگەی حزب دموکرات شکستی خوارد لە کۆمەڵە پێمان بێت جاری بۆ 2 جاریش بووە و هاوڕایانی کە لێوە بوو نەتوانن باسی بکەن تەبعاً دیارە تەسیری لەسەر سفوفی حزب دموکرات بووە و ئەوانە قاسملو ئەو وەختە نامەیەکیان بۆ دەنووسێ کە دەرکەوت نامەکە مەخفی بوو بۆ سوفی تەشکیلاتی خۆیان بوو ئەوەی بۆ تەوزیحەدان کە شەڕی ئەوان دیارە چونکی ئاژوان لە دەسەدەن نەزام ئەو منتەقەیە نەرمەڵاس و ئەوانە لە دەسەدەن لەسەریان گرانەکەوێت نامەکەی بەوە دەست پێکاڵێ هاوڕێیان شەڕی ئێمە لەگەڵ کۆمەڵە شەڕ لەگەڵ لەسەر کێوشاغ نییە لەسەر دۆڵ و دەشت نییە لەسەرەوە نییە ئەمڕۆ لە کام دۆڵ بووین و شەڕی ئێمە سیاسیە دیارە ئەو لە کلمەی چینایەتی استفادە ناکە شەڕی ئێمە سیاسیە شەڕی ئێمە کۆمەڵایەتیە من ئەڵان جزئیاتی فاکتەکان بەداخەوە نامەکە لەبەر دەست نییە بەڵام ئەو وەختە کەوتە دەست کۆمەڵە بارها و بارها ڕادیۆ کۆمەڵە ئەمەی خوێندەوە کە قاسملو ئەینەن ئامۆژگاریەکەیەوە بوو شەڕێکی ئەوان شەڕێکی بزوتنەوەییە شەڕێکی سیاسیە شەڕێکی بە قەولی ئەو کۆمەڵایەتی و ئێمە پێڵین چینایەتیە ئەمە بۆیە ئەڵێم لە بەرابەر ئەو بۆ چوونانەی ئێستا سەری هەڵداوە و کە ئەمە شەڕی نێوخۆیی و شەڕی براکوژی و تەفاوەتە سیاسیەکان جیاوازە سیاسیەکان جیاوازە چینایەتەکان فاکتۆرە گرن لە شکەڵدان بەم شەڕە دیارە لە بەرابەر دەستدرێژی لە بەرابەر شەڕفرۆشی لە بەرابەر سیاسەتی سەرگۆکرانی حزب دموکرات
ڕێگایەک بۆەوە نەمابەوە غەیرزەوە ئێمەی چەپ و کۆمۆنیسم بۆ دیفاع لە قازانج و بەرژەوەندی بزوتنەوەی خۆمان، قازانج و بەرژەوەندی چینی کرێکار بەرەی ئازادی خواست بەرابەری خوازی و دیفاع لە مەوجودیەتی کۆمۆنیزم و حزب و سازمانی کۆمۆنیستی دەبایە دیفاعت کردایە و دیفاعمان کرد. هیچ کات کۆمەڵە لە هیچ کوێ دەست پێشکەری و شەڕە نەبوو. منە پرسیارە سادە ئەکەم هەتا بۆ کەسانی بە ئینساف، حتا ئەگە کەسانی حزب دموکرات تەرەفداری حزب دموکرات لە مەژوورە، منتەقە نفوزی کۆمەڵە جنوبی کوردستان بوو، بە تایبەت شارەکانی شار و ئەترافی سنە و مەریوان بوو. ئەگەر کۆمەڵە پێویستایە شەڕ بە حزب دموکرات بفرۆشێ بۆ لەوێنە نەیەکرد، بۆ لەوێ دەست پێشکەری ناکرد، بۆ وایە مەسەلەن لە میراوەی سەردەشت بیکە کە منتەقە نفوزی نەبوو، تەواقیوانە منتەقە نفوزی حزب دموکرات بوو، بۆ وایە لە بەردەسووری سەردەشت بیکە، بۆ وایە لە تیکانلوجەی مەهاباد بیکە کە ئەوان هێزی پێشەواکان 1000 کەس بوو، ئێمە هێزی پێشڕەوەکەمان بە هەموویەوە لە سێ ناوچە بە وجودمانێ نابوو 200 کەس بوو. دیارە دەستپێشکەری شەڕەکان لە شمالی کوردستان لە شارەکانی سەردەشت، مەهاباد، نزیکە و پیرانشار ئەوانە و حتا گەیشتە بۆکان حزب دموکرات لەو مەناتخە خۆی بە نفوسترە زانی، بە بەهێزترە زانی، لەوێ دەورانێک شەڕی مەوزعی و مەحەلی پێفرۆشتین تا شەڕی سەراسەری، یا حتا ئەو شەڕەی لە هەورامان تەحمیلیان کرد بە کۆمەڵە. خۆ هەورامانی کۆمەڵە درەنگ چ بوو، منتەقە نفوزی ئەو نەبوو. ئەزانم بنیادەمی خۆشنێومان لەوێنە زۆر بوو، بەڵام عاقبەت ئەویان اتفاقاً بە ئەوەشان بە منتەقەی لاوازی کۆمەڵازانی وێ شەڕەکان لێەوە دەست پێ کرد. حتا تەبلیغاتی ئەو وەختەی حزب دموکرات کە دوای شەڕی 25 ئابانی ساڵی 1963 ئەو شەڕە جنایەتکارانەی کە لە هەورامان پیان فرۆشتین، تەبلیغاتی رادیۆکەی حزب دموکرات دەیکوت ئەمانە هاتبوونە ئێرە قسەیان دەکرد، دەیانکوت دەبێت کۆبوون و گشتیەکان بەوجود بێ، بێ شوڕاکان بەوجود بێ. یعنی خودی تەبلیغاتی حزب دموکرات قامکی لەسەرەوە دانا کە کۆمەڵە و هێزی چەپ کە چۆتە وێنە چ پلاتفۆرمێکی بردووە، چ سیاسەتێکی بردووە، چ وشیاگەریەکە، چۆنە ئێوێ کۆمەڵانی خەڵک عاقبەت لە شوڕاکان و کۆبوون و گشتەکانی خۆیان کۆبن و ئیرادەی خۆیان بێتە مەیدان. نقطە قووەتەکەی تەبلیغاتی کۆمەڵی ئەیکرد ئەوانە هاتبوون لێرە ئەم نەوعەکارانەیان ئەکرد. دەنەچە من پێم وابێ علاوە بەرەوەی ئەمە علەتی چینایەتی و سیاسی ئەم شەڕە بوو، دەستپێشکەری شەڕش لە هەموو جێیەک حزب دموکرات بوو. یەکێک بە ئێمە بڵێ مەسەلەن حتا لەو منتەقە نفوزی کۆمەڵە بوو، لایەنگرانی حزب دموکرات لەسەر عەقیدەی سیاسیان، لەسەر ئەوەی عەقیدەیان بە حزب دموکراتە دەستگیر کرابێتن، ئازار و ئەزیەت کرابێتن، بە سوورەتەکە بۆمباسکردن، دەورانێکی زۆر و ساڵانێکی زۆر ئەو کارانە کرد. من کەم کەم بەرەو نەتیجەگیری نهایی قسەکەمە چم. دە نەتیجە من پێم وابێ بەرخلافی ئەو بۆچوونە هەڵەی کەمە پێی شەڕی سازمانیە، شەڕی سازمانی نەبوو، دیارە سازمانەکان حزبەکان نوێنەری بزوتنەوەی خۆیانن و ئەمە بەشێکی زۆری شەڕەکە لە مناتقی ئازاد لە دێهاتەکان دەناخۆ ئێمە لە پشتی جەپەکەمان کە کوردستانی عێراق بوو لەوێنە قەراردادمانەوە بۆ ئەسەن شەڕە لەگەڵ یەکتری نەکەین و نەشمان کرد بە باشی، یا ئەوەی پێ بکرێ شەڕی براکوژی. من شەخسەن بۆ دانەی ئەو پێشمەرگانەی حزب دموکرات لەو شەڕەدا کادریان، پێشمەرگەیان، مەسئولیان، گیانیان لەدەستداوە بەداخە، بەڵام پێی ناڵم شەڕی براکوژی، وەک هەموو شەڕێکی سیاسی و چینایەتی دیکە لە هەمووی دێگای دنیا هەیە. عەقبە شەڕی دوو بەرەی سیاسی جیاواز بوو. لە منە پرسی بەرەیەکی ناحەق بەرەیەکی حەق بوو. من پێم وابێ ئەمانە زۆرتر تەبلیغاتی ئەخلاقین و معلومە مەسئولیەتی کوژرانی
دانە بەدانەی پێشمەرگە و کادر و ئەندامانی حزب دموکرات لە عۆهدەی سیاسەتی چەوتی ڕابەری حزب دموکراتە هەروو مەسئولیەتی گیانبەخکردوانی هەموو ئێمەش لە نەتیجەی شەڕێکی داسەپانی ئەوانە وە ئەوان لێ مەسئولن چارەیەک نەبوو غەیر زەوەیە بێ دفاعت بکردە بۆ چوونێکی هەڵی دیکەوەیاڵن مەسەلەن کۆمەڵە دەبوایە ئەو وەختە مەسەن دوای شەڕی هەورامان یا ئەو شەڕانی حزب دموکراتی فرۆشت ددانی بە جەرگی خۆیدا بنایە کاردانەوەی نەبووایە دیفاعی لە خۆی نەکردە ئەمە هەڵەی گەوری سیاسیە ئەوە نەکردایە مەجالی درێژەی فعالیەتی سیاسی و نظامی بە بەرەی چەپ و کۆمەنج نادا هەر مەسەلە کۆمەڵان وتیمان چ زەربەیەکی لە پەیکاردا خۆ پەیکارە و ئابعادەی کۆمەڵی نەبوو بە تۆری واقعی یەکێ لە عیلەتەکانی ئیدامە پەیدا نەکردنی فعالیەتی نظامی و سیاسی سازمانی پەیکار لانیکەم بۆ 6 مانگ دواترەکەی لە بۆکان و منتەقە زەربەی حزب دموکرات و ناچاران هاتن تێکەڵ هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوون ماوەیەک بەنێوی پەیکار فعالیەتیان کرد هەر لەگەڵەمە دوای ماوەیەک پەیوەست بوون بە پرۆسی حزب کۆمۆنیستی ئێران و خۆشبەختانە ئینسانهای زۆر کارا و توانا و لە سوفی کۆمەڵە و حزب کۆمۆنیست لەنێو ئەواندا وجودی هەبوو یعنی دقیقاً ئەو داستانەی بەسەردێنێ یا باز جارێک ئەم لێکتانەوە هەیە کاڵەنەوە عجم لە مەسەلەن ئەم بەینانە تەحریرگەرێ بەنێوی هێمنی سەیدی ئەوەی کتووە شەڕی کۆمەڵە و دموکرات بەشێکی خەتای تئۆریزیکردنی ئەو شەڕە لەلایەن عەبدوڵڵا موحتەدی بوو مطلقاً وانە جارێ تاس دەستپێکردنی شەڕ لە ساڵی 58 تا ساڵی 59 خودی عەبدوڵڵا موحتەدیش کە یەکێک لە ڕاهبەرانی دیاری ئەو وەختەی کۆمەڵە بوو ئینسافەن لە شەڕی کۆمەڵە و حزب دموکرات تا صاحب نەزەریش بوو جاری وا بوو نەزەری غەڵەتی بووە نەزەری ڕاستی بووە نەزەری چەپی بوو ئەوە لە جەیەکی دیکە باسێکە بەڵام ساڵی 58 هیچ تئۆریەک لەو بابەتەوە هێشتا لەلایەن کۆمەڵەوە ناڕێژرا بوو ئیرادێک کە لە سوخەنرانیشی عەبدوڵڵا موحتەدی دەرکەوتووە و حزب دموکراتی بە ضد ئینقلاب ناسیوە و کتوێتی دەبچین پاکەکەنەوە لە حاشەی کۆنگرەی دووی کۆمەڵە بووە کۆنگرەی دووی کۆمەڵە لە فەروەردینی ساڵی 60 تا بەرگوزار کراوە مەسەن دەرنەچەند مەنزومەیە بڵێم سەرەدەرزیەک ڕەبتی گوایە بە تئۆریهایە کە لەو بابەتەوە دروستکرابە نەبوو شەڕتم سابقەیەکی پێشینەتری بووە هاوڕێ ڕەحمان لە 50 دقیقە دەمێکە تێپەڕ بووە دەگوا بێ ببەخشن بەڕاستی چونکی ئەم لێم تێکچوو من ئەڵان چونکی لای خۆشم زەبتێکەم نووسراوە 39 دقیقە و 52 سانیە شاید منە و دەوری ئەوڵەکەم لەبیر چوو زۆر مشکل نییە 5 دقیقە تەواویەکەم ڕاستەکەی باز بەرحاڵ هاوڕێ من نەتیجەگیری نەهاییەکەم ئەوەیە گوا بە کورت یەکەمەوە ئەم بەشە ئەوژەوەیە ئەم شەڕێک بوو کە ڕیشەی سیاسی و کۆمەڵایەتی بوو شەڕی سازمانی نەبوو لەلایەن حزب دموکراتەوە ئەمە جەمبەندیەکەمە ئەگەر تکرارێکی شتێ لەلایەن حزب دموکراتەوە ئەساسەن دەستی پێکرد بۆ بربەرەکانەیە لەگەڵ بەرەی چەپ و کۆمونیزم بەرگرتن لە فعالیەتی ئەوان لە دژی ئازادی سیاسیەکان بوو کە شکڵی گرت قسەیەکی دیکە ئەوترێکە ڕابەرانی ئەم دوو جەریانە بێ مەعزەرەتخوایی بکەن من ئەوڵەن قسەمەوەیە ڕابەری کۆمەڵە بۆ بێ مەعزەرەتخوایی بکە لە شەڕێکە لە کێشەیەکە کە نە بە لەحاظی سیاسی نە بە لەحاظی عەمەلی نە مبتەکری بووە نە عاملی بووە نە دەستپێشکەری بووە هیچ دلیلێک نییە عاقبەت شەڕێکە و مقاسری ئەسڵەکەی ئەنظام حزب دموکرات بووە تازە بۆ ئەوانیش من پما بە لێرە مەعزەرەتخواهی دووبارە مەش بڕێک ئەخلاقی مەعزەرەت خوازم کە چی دەرسێکی تایە بۆ ئەمڕۆ من ئەڵان ئەگەر حزب دموکراتی کوردستان ئەوێک دەرسێک وەرگرێ و ئەوێ واقعان لە ئایندە ئەم شتانە تەکرار نەبێتەوە پێشنیاری خۆم لێرە باس کردم بە مەعزەرەتخواهی ببووە گەداریتان عەبدوڵڵا حەسەنزادە هەر لەو بەرنامەی پەنجەمۆر ئەوە بچن ببین من فایلەکەیم هەیە وەک مەعزەرەتخواهی کردوێتی توێتی لێی لەپرسن دەڵێ من شەرمەم گرێ
ئەو شەڕە دەستی پێکرد ئەڵەن هەر خۆ دەڵە نادەبێت ڕابەری حزبەکەشم وا بکە ئەڵان ئەڵبەتە ئەو لە ڕابەری حزبیان نییە بەڵام ئۆتۆریتەیەکی کەماکان ئەوانە بۆمانایە ئەو مەزەرەتخوایی کردووە بەڵام چ فایدە ئەو زاهیران ساڵە لەوە پێش لە پەنجەمە مازەرەتخوایی کردووە ئەوە عەکسولعەمەل و کاردانەوەی خودی ڕابەری ئێستایان دوای قسەکانی بەڕێز مەلەکەی مستەفا سوودانی و ئەو مەوجە تەبلیغاتیە ناشایستەیە کە وەڕێیان خستووە معنایە پس مازەرەتخوایی فەردێک یا بەشێک لە ڕاهبەریان ئەسەن فایدە نییە و ڕەگاشی نییە خودی عەبدوڵڵا حەسەنزادە ئیقرارێکی زۆر گەورەکە ئەو ژواڵە ئەو مەرجەی ئێمە دامانەنا کۆمەڵە ئێمە بە شۆڕژگێر بناسێ هەڵە بوو دەی دۆستان ئەزیزان ئەو مەرجە باعیسی ئەو بوو 4 ساڵ ئەو شەڕی درێژە پەیدا بکە 4 ساڵ و هەموو ئەو کوژراوانە ئەو بریندار بووانە ئەموانە نەتیجەی پێداگری حزب دموکرات لەسەر ئەم شەرتە دژی دموکراتیک و هەتا لە منەپرسی دژی ئینسانی بوو دیوە ئەمڕۆ کاڵە هەڵە بووە تازە نازانم گشت ڕابەریەکەیان ئەڵەیان ناڵەکە ناڵێن ئەوە قسەکانی مستەفا هیجریتان 2 ساڵ لەوە پێش لە رادیۆ BBC دی هەر دووبارە لە فازی شەڕفرۆشی دەورانی ڕابردووە عەبدوڵڵا حەسەنزادە کە ئێستاش ئۆتۆریتێکی نێوەوانە ئەگەر ڕازەکە شەرم نەخوازی مازەرەتیش نەخوا ئەم قسەیەی کاڵێ شەرت دانانمان بۆ کۆمەڵەکە ئێمە بە شۆڕەجێ بناسێ بیکا بە بڕیارنامەیەک ئەوەی کاڵێ ئەم شەڕە زەرەریدا لە خەڵکی کوردستان بیکا بە بەندی 2 بڕیارنامەکەی ئەوەی کە بەم دەرسە بگەن کە حزب دموکرات بەو نەتیجە بگا و ئەوە بکا بە سیاسەت ئەوە بکا بە بڕیارنامە لە کۆنگرەیە پەسەندی بکە کە ئێمە لە کۆمەلگای کوردستانێکە چین و توێژی جیاوازی تایە بزوتنەوەی جیاوازی تایە ئەحزابی سیاسی جیاوازی تایە حەقمان نییە لە کێشە و اختلافی سیاسیە دەست بۆ چەکبەرین ئەگەر ڕاستەکە ئەوە بکا بە بڕیارنامە و بە سیاسەت بیبا بە تەسویبی کۆنگرەکەی بگەینە و بە دنیاشی ئەلام کە تا ئەو وەختە ئێمەمانانێک بڵین بەڕاستی وا دیارە دەرسێکیان وەرگرتووە ئەیانەوێ لە ئایندەدا شەڕ لە دژی نەیارانی سیاسیان حزبە سیاسیەکان و هێزی چەپ و کۆمۆنیست ئەجملە لەو کۆمەلگایە دەست پێ نەکەن ئەمە ڕێگاکەیەتی دەنەچە منەزەرم ئەگەر یەکێکە پرسێ مەترسیەوە هەیە دووبارە لە ئایندەدا لە کێشەی ئەحزابی سیاسی شەڕ دروست بێتەوە من دەڵێم ئەو مەترسیەیە چۆن دەکرێت ئەو مەترسیە بەرپەرز بێتەوە ئەویژەوەیە ئستانداردی سیاسی فەرهەنگی سیاسی کۆمەلگا بچێتە ئەو جێگایە کە بەرحاڵ ئەحزابی سیاسی بە چەپ و ڕاستیەوە بەوە متاهێد بن کە لە کێشەی سیاسی چینایەتی کە هەیەە لەگەڵ یەکتری دەست بۆ زۆر نەبن دەست بۆ فشار نەبن و بەشێکی دیکە چەپ و کۆمۆنیستەکان نابێ خۆش خەیاڵ بین وا جوملە هێزت نەبێ قودرەتت نەبێ نیرود نەبێ هەزار بڕیارنامە بەڵگەنامەی واش بنووسن دووبارە دەسەبەنەوە بۆ شەڕ و کێشە پێت تەحمیلەکەن و ئیتفاق نەبێ دفاع لە خۆت بکەیت من لێرە قسەکان بەوە تەواو دەکەم واخەن ببورن من ئەو قەتعبوونەی کە تێکەوت بڕێک ئەوەی پێڵەن سترەسی کردم ڕەنگە سیستمی بەحسەکەم لەدەست دەرچوو بەشێک لە قسە ماوە ئەوە دادنم بۆ دوای لەوە زیاتر وەخت ناگرم چونکی وەختەکەم تەواو بووە ئەویژەوەیە سەرڕای ئەمێ بووە بە چەند کەلیمە قەیدناکە هاوڕێکماین ئەوە بڵێم بەرحاڵ تا ئەو جێگایی بە ئێمەی بەرەی چەپ و کۆمۆنیست و کۆمەڵی ئەو وەختە بگرێتەوە بەنەزەرم ئێمە سیاسەتی دروستمان گرتە پێش ئێمە چاکمان کرد دفاعمان کرد ئێمە چ ئەوانەیە ئەو عەزانەی گیانیان لەدەستدا چ ئەوانەی ماوین لەو دەورە لە خەباتی سیاسی هاوکات کە لەگەڵ جمهوری ئیسلامی دەرگیر بووین دفاعمان کردووە لە مافی کرێکار زەحمەتکێش ئازادی خواز ئازادی سیاسیەکان لە کۆمەلگای کوردستان بەرابەر بە دەست درێژی هێزی بۆرژوایی وەکو حزبی دموکراتی کوردستان بەنەزەرمە گەر ڕاوەستانی چەپ و کۆمۆنیزم و کۆمەڵی ئەو سەردەمە نەبوایە ئەو تەجروبەی کە ئاڵانەڵێن کوردستانی ئێران متەفاوەتە لە کوردستانی عێراق و جێگاکانی دیکە کە یەک کاسە ناسیۆنەلیزم و بەرەی کۆنەپەرست بەسەر یازاڵە وجود ناهات ئەگەر عاقبەت ئەم قوتببەندیە و ئەم دفاع و مبارزەیە نەبوایە کوردستانی ئێرانیش ئەکەوتە ژێر سەیتەرەی
واقعا جریانەتی بۆژوا ناسیۆنالیستی وەکو یەکێتی و پارتی ئەلعانە بینین لە کوردستانی عێراقا سەیتەرەی ئەسلی بەدەست جریاناتێکەوەی کە دەوڵەتیشیان تشکیل داوە پێم وابێت تەردیدمان نییە بەرەیەکی کۆنەپەرستن حاکمن لەوێنە ئەو وەختە لە کوردستانی ئێرانەوە ڕووی نەدا و ئومێدەوارم لە ئایندەشدا بە بوون و حوزوری موئەسری ئێمەی چەپ و کۆمۆنیستەکان کۆمەلگای کوردستانی ئێران کەماکان بەستەری خەباتێکی ئازادی خوازانە و بەرابەری خوازانە لە نێو خۆی بۆ سەطحی ئێران و منتەقەکەش بێت. مەمنون لێرە قسەکانتەوە. زۆر سپاس هاورە ڕەحمان ماندوو نەبی بۆ بەحسە مستەبل و فاکتۆریەلەکانت دەستخۆش بێت. دۆستانی عزیز من یەک دوو تەوزیح حەدەم یەکێک هاوڕێ خالد عەلی پەنا لێرەیە خالیدیان کۆتا بۆمان بڵێ چۆن ئەڵێن ئەم ژوورەی ئێمە عمومی نییە ئایا کارێکت پێ ئەکرێ یان ناکرێت ئێمە جەلسەکەمان ئیدامە بدەین یان نەیدەین تکایە تۆ ئەگەر تەوزیحی کورتمان پێ بێ من جەلسەکە ئیدامە ئەدەم فەرموو. سڵاوڕێژ لە گلایەکتان خولاتە من ئەوڵ جای مەڵێڵخایەکەم لە کارڕحمان چون قرار بوو من بێ مەژوورەکە باشکەم وەلی واقعان نەکریا هەمە سەفەران نیمە لێدا ئەوەی ژیانی مشکڵێکم بۆ خۆمان بۆ نەکریا پێم کەمی دێر هاتبوو ناو ژوورەکە وەلی لەسەر ژوورەکە ئەم ژوورە دەبان و کوردستانی شۆڕشنیسات تادا و ئەزیزگەلەوە لە بەردەمیانە و پلاکەی سوور هەست ئەوانە نەبوون چە ئەندام ژوورەکە من ئیسە تەنزیماتەکەیم گۆڕا هەر کەسێ ئەتانی بێتەوە ئەندام ژوورەکە ئەوانێکیش وە ئەندام ژوورەکەن گشتیان دەعوەتی بۆ هەر کەسێ بنێن ئەتان بۆنە ئەندام ژوورەکە هەر کەسێ بێتە ئەندام ژوورەکە ناو کڵاپۆسە ژوورەکە ئەوێنێ وەختی باش بێت یا کەسی سوڵانی کە ئەوانە بێت وەلی کەسێ ئەمدام نەوێ ناوێنێت ئیتر من جێگەیەکتری هەست لە تەنزیماتەکە چووم ئیسە فەر هەوڵمدا بشکەم عمومی کەمە و کە حەفسەن هیچینێکی نەوێ وەلی نەکریا وەلی فقط بازم کردگە بۆ تەواو عەرزاکەری کەسێ هەر ئەندام ئەم ژوورە بێت ئەتانەی دەعوەت بنێرە بۆ هەر کەسی تر بێت ناو ژوورەکە ئەوان ئەیوێنن فقط ئایسە ئیمشۆ لەو تەریقەوە کردگە من دوایی وەختی کڵاپەکە بۆشکێت ئەشێ دوارە ئەوەن تەنزیماتی بگۆڕم کە ژووری باز بێ بۆ هەرکە هەرچی کەسە بتانێ بێهێنێکە وەلی تەواو ئەندامان یە کەسانگەلێ تاقی بکەن هەر بنووسن ناو هێنەکە بنووسن ژوورەکە ئەوێنگێت ناو کڵاپاوسا ئیتر بەتایبەت بۆ ئەندامەکان گشتیان نەوێنێت فقط ئایسا وا کردگێت مەکە دزایتە ژوورەکە بۆشکی ئێمە لە بەرنامێک تر ئایندە داینین ئەوەی نیە بگۆڕم بیکەمە عمومی کارچی کەسێکی نووسیا فقط ئاساکار ئەتانی تەیدیە بنێن بۆ کەسانگەلی بین ناو ژوورەکە یعنی هەرچی کەسە وا هەر ناو ژوورەکە ئایسا ئەمانە گشتیان ئەتان هەر کەسێ هەرچەن داوەتی کرد بێتە ناو ژوورەکە و ئەتانە بێت ناو ژوورەکە هیچ مشکڵی نییە. زۆر سپاس کاک خالیدیان جەلی گیان ئەگەر قسەیەکت نییە من جەلسەکە ئیدامە بم. من داوای لێبر نەکەم لە هەموو ئازیزانەی کە بەرحاڵ ئەوە جەلسەکە تۆزێ تێکچووانە بەڵام بەڕاستی لە لای من و لانیکەم لە لای منەوە هیچ دەستکاری ناکرێت چونکە ئەو ئینستیلینگە وردانەی لە لای هاوڕێ خالدەوە کرێت چونکە کلاپاوسەکەی ئەوە من بەس لەم ژوورەیە توانم بەو شێوەیە کە کارەکەم بیکەم بەرحاڵ فەرموو دەست پێ بکە فعلەن دەست خۆشحاڵ ڕەحمان میکەکە و بەسە تکایە هاوڕێیان ئێمە 5 دقیقەتر دەستەکان ئەبەسین هاوڕێی جەلیل 5 دقیقەتر دەستەکان ئەبەسین ئێمە حدود 14 نەفەر نۆرەیان کردووە نەفرێ 5 دقیقە ئەگەر بدەین کۆڵی وەختەکە هەر 4 نەفرێکیش وا قسە بکات من یەک نۆرەی چەند دقیقەی ئەدەم بە هاوڕێ ڕەحمان جواب بداتەوە یا تەوزیحاتێ بدات دوای هەر 4 نەفەر لە نەتیجە ئەگەر ئەو ئازیزانە هەر کەسێ وا گەرێکیە قسە و باسکە هەر لە ئیسەوە دوای هاوڕێ حەبیب سڵتانی نۆرە بگرنەوە بە بتوانن قسە و باسەکانتان بکەن 5 دقیقەتر یانێ ئەوە حدود 9 دقیقە ئێمە ئیتر دەستەکان ئەوەسین چون کاباتەوە جبەوە یەکشەمە شەوە و ئەمانە و ڕفێقەکانیشمان نەبن بەتایبەت هاوڕێ ڕەحمان ئێمە تقریبا وەختی زۆرمانەوێ بۆ ئەوە کە گشتم ئازیزانە قسە بکەن و هاوڕێ ڕەحمانی جۆیان داتەوە جا بە ئیجازەتان ئێستا دەست پێەکەین لە هاوڕێ ساڵح سەرداریەوە کە نەفەر ئەوەڵ نۆرەی گردە من بە تەرتیب ناو ئەو دۆستانەوە نۆرەیان گردە نووسیومە وەلی 5 دقیقە تکایە ڕعایەتی کەن با من نێ بە ناو قسەکانتان فەرموو هاوڕێ ساڵح. منیش عەرزی سڵاوم هەیە لە خزمەت هەموو بەشدار بوانە و هەروەها مانوونەبینی یەکەم لە هاوڕێ ڕەحمان سەیزادە من فقط 2-3 نوکتەم هەست ئەو قسانەوە ڕەحمان کردی من موافقیم هەر لەو جەهەتا قسەم هەست فقط با تەوجوه بەحسگەرێ لەم بەینا کراوە دوای ئەوەی مەلەکەی مصباح سوڵتانیە و قسانەی کرد تعدادێک قسەگەلێکیان کردووە
و من سعیەکەم جواب ئەوانە بمەوە یەکێ ئەوە کە ێژن ئەمە بەشێکی خەتای تەبلیغات کۆمەڵە بوو کۆمەڵە حزبی دموکراتی بە حزبی شۆڕژگەر نەناسی ئەیوت حزبی بورژوایی کوردەیانە من سوالم لەو کەسانەوە وابیرەکەنەوە ئەوەسە ئەگەر فەرزکە ئێمە ئەو وەختە کۆمەڵە وتوێتوان کەوتومانەخۆ ئینیە حزبی دموکرات حزبێکی غێر دموکراتی کە نازان بورژواییە نماندەی فڵانە جوابەکەی چییە؟ جوابەکەی ئەوەسە بێتە سەر مەقڕەکەمان لە بێتوش 15 نەفەرمان بگری و ئەسیریکەی بەی لە سلەیمانی ڕەحیمی لە بین جادەی بۆکان جادە خاکێکە بۆ مەهاباد لە ناو لاندیوێرەکە بیان کوژی یا ڕێگەیەکتری هەست ئەویژەوەسە تۆ خۆت بە ساحب کوردستان دەزانی سابقەت هەست جمهوری مەهاباد هەست قازی محەممەد هەست ئەو هەمە کادر و مەلا و کوێخاتە هەست دێ فەرموو بێژن نەخێوانیە کۆمەڵە ئەوەسە و چۆن پێتەورتین پۆلپۆت و فڵان و فیسار ئەو تەبلیغاتە بکەیتر جواب تەبلیغاتە نەچەک لەنیچە ئەم بەرزەون مەردوودەوە ئاوا قسەکەن و خەتای ئەوە بوو کۆمەڵە وای بوو و فیسار ئێمە گشتمانی سەر ئەزایی تر وەست چۆنە کەسێ تەبلیغاتەیەکە بنیام جوابیاتویتر قسەکە جوابیاتۆ یەژێ خەڵکە ئەمانە ئیشتباکەن من ڕاستەکەم یەک دوو بە نظر من شتێکتر وا هەست کۆمەڵە ئەم شەڕەی پێتەحمێڵ کرا لە هەرچێ بار و فەزای شەڕ لە جامعی کوردستانە بەزەیر کۆمەڵە بوو کۆمەڵە سازمانێ بوو تازە هاتووە ناو عەرسەی سیاست وە قسەی بوو بۆ ئەو نەسڵە قسەی بوو بۆ جامعە هوماینەکەت بەسە هومایون قسەی بوو بۆ جامعە دەرنەتیجە بە نەفع کۆمەڵە نەبوو ئەم شەڕە بکە یعنی ئێوەش هەر ئاوا چاوی لێ بکەن آخر وەختێ کارەکان خۆی بتوانێ باتە بەرۆ تەبلیغات خۆی بکە خۆی گوستەرش پێ بدا هێز کۆکاتۆ بۆچی مەجبورە بچێ شەڕکە ئەمە یەک دوو بەعزێتر هەر لەم کەسانەوە ڕەحمان ئیشارەی پێکرد لەم کلااو هاوسانە و کەسی وەکو هێ من سەیدی و دوایی نەزەم کێو نەژمەی وەڵامی دوێشە و پەیامێکی داوە ئێژن خەتای هەردوو لایەن بوو بەنظرم غێرە منسفانەست آخر کۆمەڵەیش مەسەڵەن ئەیانوت تعرضی کردووە معلومە کۆمەڵە تعرضەکە کۆمەڵە بۆی شەڕمان و نەمان بوو چون تەسمیمی گر بوو حزب دموکرات لە بینی بە ئاخرین پەیامەکانی و ڕەهبەری حزب دموکرات دایان بەسەر گورد عەلیار و فەرماندەیی ئەو هێزانەی کرد هاتن بۆ نەرمەڵاس بۆ ئاژوان کە دواییش شکستیان خوارد و ئەو شەڕە قورسە بوو ئەوە بوو کە کۆمەڵەشێت لە بین بچێ ئێمە لێرە لیان نەدەین بەرەو مەریوان ئەچن لەوێ جمهوری ئیسلامی لایەنە لە بین ئەچن کۆمەڵە حتا ئەگەر هێنی کردبێ خۆی ئامادە کردبێ شەڕێکی سازماندا بێ تعرضی بۆ حفظ مەوجودیت خۆی بوو لە زە من هیچ شتێ لەمە حەقانیەتر نییە ئاخرین نوکتەم ئەوەسە بە نظر من مەسەلەوە نییە تەنیا ئێمە دفاع لە ئەو خۆمان بکەین لەو سەردەما بەحسەوەسە ئایەندە چی بەسەر تێ ئەگەر ئەم خەڵ نێنەمەیان من وا نازانم حتا حزب دموکراتیان حزبێکی تر بێژە کاکە مەعزەرت خایەوە هاوڕە ڕەحمان باسیەکە تەزمین بێ کە سۆزی فەزای شەڕ تەحمێڵ نەکەن بە نظر من تەنیا یەک مەسەلە ئەتوانێت تەزمینی کە ئەویش خەڵکی شارەکانی کوردستان لەمەیان نابن نەتەنیا بۆ حزب دموکرات بۆ هەر حزبێ بۆ هەر جەریانێ دەخاڵەت بکەن یعنی ئەو ئەو نە فشاریان بێ تەشەکولیان بێ قودرەتیان بێ کە ئیجازەنان هیچ کەس فەزای سیاسی ئەو جامعە تەبدیل کا بە فەزای شەڕ و ئەوانە زۆر سپاس ببەخشم خۆلاس هەمایان دەنگە نەماوە دەستان خۆش بێ هاوڕێیان من ئیتر لە هاوڕێ و ڕەفیق و کاک و ئەمانە گوزەرم هەر بەناو چکۆلە بانتانەکەم دوتمە قسەکانتان کەن 5 دقەش با زیاتر توولنەی کێشێ نەیە بەناو قسەکانتان فەریدیان فەرموو سڵام مەسلە خۆمەتانە دەست و خۆش بێ کاکمایە تاکجەلی لە ڕەفیقانی تر و هەم زەمان باسی کاک ڕەحمانەکەم بۆ قسەکانی و بۆ سپڵانیەکەی وڵا 4 دقە 5 دقە من گەرەک نییە واردی بەحسەکە بم وەلێ گەرەکمە سوعالی ئەساسی کەم بۆ خۆ گەرەکمە جوایە بەردمەوە
ئێوە تواشاکەن ساڵ 63 ڕووداوە ڕوودات لەو ڕووداوەدا دیدارێکە بێ کە سێ نمایندگان دەفتە سیاسی حزب دموکرات حداقل سێ نەفەریان لەگەڵ جمهوری ئیسلامیە دانیشن کۆبوونەوەکەن و قسە و باس دەکەن لەسەرەوە کە مذاکرەیەک دەست پێکەن و هەمزەمان لە دوای ئەوە تواشاکەن کە بە ئیسلاح حزبی خۆی ڕاگەنێ لە شورای ملی مقاومەت تێمە دەرەوە شورای ملی مقاومەتیش ئەڵێ ئێمە دەرمان کردو جا من بۆ بەژم حەز ناکەم بەحسکەم سەر سوالەکە ڕەحمان یا سوالەکەم ئەوەستا خوێندنەوەی کۆمەڵە سەر ئەو مزاکرە یا خوێندنەوەی قمار و پێشێ ئەو دۆرانە چە بوو من ببینمەیتر ساڵ 63 لە ناو شاسنا من لە شەڕەکانە کە دەست پێکرد لە بەهمەنا ئێسلاح ئەو ئەحمەد سروودی فرادیا بووم لە زیندان هەبووم بەڵام پێش ئەو ئەخباری هاتبوو ناو شاسنا لە ارتباطەک ئەو مزاکرا و ئێمە ڕەفیقانی دۆستانی حزبی دموکراتە قسەمان کرد جاگەرێکم بزانم تۆ چۆن نێبینی ئەو مزاکرا کە ئایا تەسیری بوو بە شەڕەکە کە ئەم شەڕە گەرمە بێتەوە سەراسەری بێتەوە یانا ئەوە حەزم وەخت نییە قسە زۆرتر کردێت ئەوە سوالە سەر دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس عزیز ئەفشین هاوڕیان ئێوارتان باش کاک ڕەحمان دەستۆ خۆش پێ بووەوەتەکە من لە تەکمێڵی ئەو فاکتانەی کە کاک ڕەحمان ئیشارە پێکرد گەرمون ئیشارەکەم بە مۆزوعێکی تر ئەویش ئەوە بوو کە 2 هەفتە لەوە پێش کۆمەڵە ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە لەسەر کۆچی دوایی احترام شەکووری دایکی ناهید خوداجوو کە ئیسا ناهید لە زیندانە ناهید وەختە کاڕەشی چانی ئەدامکە هەر لە زیندانە بوو وەلێ کارمیە ئەوە نادر خوداجوویش هەر با بڵێن کوڕی احترام خانم لە پەلێکی ئامۆژیە لە جێبەجێکردن واحدێکی ئامۆژی اسم دقیقا نادام چەند نەفەر وەلی واحد ئامۆژی بە معنای ئەوەیە کە 2 چەکدار 3 چەکدار تەک دە 12 کەسە لەم ئاوایی بۆ ئەو ئاوای کاڕم بۆ فێرگە کەفنە کەمینی حزبی دموکرات و قەتڵعام کریان خۆمێتر ئەمان ئەمە یانێ ئەوەی کە کۆمەڵە بێت ئەوەی کە خانەوادەی کۆمەڵە بێت ئەزانێ دەست پێکردی ئەم شەڕە چۆن بوو بەڵام ئەوەی کە لە شلێرە لە پشتبیستیمە قاویان کردوتیان بێن جەنازەی فڵانە پێشمەرگە کەنیشکەکەتان هەوجەنەکەی هاملێ بیوەنە و ئەوە لە سنە وەک تۆ تەقیەوە یعنی ئەم شتێرە شتێک ئەوانەی کە سن و ساڵیان بۆ بخوات ئێتەوانە شایدی ئاینین بەڵام قسەکە ئەوەسا ئەگەر مەسەڵەن بێژین پێشمەرگەکان ئاگایەکی سیاسیان نۆگەن لە سەتحی ڕێبەرایەتیان نۆگەن تەسمیمێکی فەردیان گرگا وەلێ خۆ BBC دەنگەکەی قاسملووی دوایەوە کە ترۆکریا بڵاو کردەوە کە لە وتوبژە کە تەک ڕژیمە بوو یەوتیگە ئێمە کورسان تەختەکەین ئێوە تەکێمە تەرەفن کەسێتر نییە لێرە و یعنی ئەمانە ئەمە استراتیژی حەزب دموکرات هەر لە سەرەتا و بووگە من لەو کەمێک بەوە دەربە فکرۆکەینەوە کە بۆ دوایی ئەشێمە چەپکەین کار ڕەحمان تۆ کۆمەڵە هێز بەرەی چەپ لە کوردستان چەتان کرد بەرامبەر بە ناسیۆنالیزم چەمان کردە یانێ ئەوینی هیچ کاری نەکریاگە بەرامبەر بەم جەنایەتە کە دووبارە 2 هەفتە لەوە پێش خالید عەزیزی لە ڕووداوە وەختە ئەپرسن لە ئێژێ ئێوە چەکدارتانست ئێژێ ئێمە چەکدارمانە چۆن خۆ لە چەکداری ئیسفادە ناکەین دەی باشە خالید عەزیزی تۆ 300 چەکدارە بۆ چە دانیاگە ئەگەر بۆ ئەوەنەوەی کە خەڵکی پێسەر کوتکەی وەکو حزبی دموکرات و بەداخەوە ئەوانێک کە ئیسەش پەیوەست بووگن بە جەنابی خالید عەزیزی ئەوانش ئەبێ جوابگو بن بەڵام ئەمە ئیستراتیژیە کاکە ئەمە کۆمەڵە بۆ چوایە کرد کۆمەڵ ئەبوای ڕوبەڕوو وای تۆ تەکەم جەنایەتە ئەگەر ڕوبەڕوونەواتای جەنایەتەکە پەرەیە سند ئەمە شەڕی دوو بۆچوونە شەڕی دوو بەرز بەڵام بەداخەوە شەڕی سیاسیەکە کە ئەرکی ئێمە بووگە نەمان کردگە بەڕاستی نەمان کردگە ئەوە مەسەلە کەس کە جێگەی خاڵیە کاک ڕەحمانگیان وەگەنە تاریخ گەڕانەوە جەلیل گادانی لە 50 ساڵ خەباتە تەوزیحی داگە حەزب دموکراتیی کردگە ئەگەر ڕەفیقان ئەو کتێوە خوێنن کۆمەڵی زانیاریان پێدات وەلی ئەشە ئێمە چە بکەین کە دوارە ئەم شتە ڕووناتەوە ئەوە تەنیا هینە بوو کە ملت نەلات تەنها لە کاک ڕەحمان دەبەرەی چەپ ئەم سوالاتەی گشتمان جۆزێکی لەوە ئێمە چەمان کردە واقعەن دەستان خۆش
ممنون إبراهيم. سڵاو ڕێز بوو گشتم ڕفیقی لەهان لێرە و دەستت خۆش بێ ڕەحمان میدوارم هەمووان دقیقەی فرەتر بەی بە من چکەی تۆ من فرە کۆنم هەندا کۆمەڵەیە و تاریخە و پشتمە هەست ئەوڵین شەڕی وا حزب دموکرات تەحمیلە کرد بە کۆمەڵە لە کامێران نبوو لە ساڵ 59 واحدێک ئێمە لە هەورامان هاتوونەوە 6 نەفەر بوون بەعلەت هیلاکی هەرچی بوو لە دەرەوە خەویان پیا کەفت بوو ئەو وەختە منتەقەی گشتی ئازاد بوو خەبەری بە جمهوری ئیسلامی نەبوو ئەمانە ئەگەرن چەکیانەکەن بارام ڕزاییان ئازاد کردبوو ئێمەش هەر ئەو ڕۆژە تەکستونێکە هات بوو جادەی کامێران مەریوان بگرێ دەرگیر بووین تاک حکوومەتە هەر هاڵستون شتێک شکیا و ئێوارە چوونە ئاوایک بەناو ئاوایی لوونیان پێوت شەو خەفتە بووین فڵامەرزێکی لە فڵامەر شیروانیان وەلی باتمانی بوو هێن مەرادی بوو یەکی لە کادری سیاسی نظامی ناوچەیە کامیان بوو دیمان هات و اتفاقا من دەستی نیابان شام وتی و من وتی جەمیل ها لەکوێ خەفتگە وتم ئەوە سا جەمیلی هەڵسان وتی توش هەڵسەوە من جەماعەتەکتان جەمەکەن با بڕین نیمە شەو بە کۆمپرسی کاتی هاتی نەگەڵیان ڕۆژەو بوو یادێ بەخێدیم کاستیق کەمانگەر و ئەبەی هوشیاران و سدیق فەرازادە وەختە پیانەوە ناوی تری بوو گۆران ئەمان خەرگی قەدەمیانەدا ئەتلایەکەیاندا پەخشەو کرد دیمان چە ئەتلایەک کومیتە ناحیەدایە کومیتە ناحیەی کامیانە کە ئەو وەختە کاستیق داوی ئەتلایەکە ئاوا تەوزیحیدا بوو دەقیق لە بیر مەیسەیجە نووسوی خەڵک منتەقەی کامیان و حومە و شار و ئەمانە پێشمەرگە شەرافەتمەندەکان حزب دموکرات واحدێک ئێمە لە هەورامان هاتێسە و بە دەسیسی حزب دموکرات چەک گریانە ئێمە داوایەکەین لە خەڵک کامیێران و منتەقەی کامیان و ئەو پێشمەرگەی ناو حزب دموکراتە بە حزب دموکرات بیژن ئەم کارەوا کردیە ئەسێ حەچی زووتر ئەم هەنێ لە ئازاد کاتوەمانە دەرغێرین سوورە دەگەر ئەم کارە نەکا تا 48 ساعتەچی جواب بوو بێ حزب دموکرات نە ئەم کاریە نەکرد ئازادیانە نەکرد ئێمە دێخەوەر لەوە کارڕوسەم گۆدەرزیش هەر گیریا بوو لە چووە مەرەخەسی بوو ئاوایەکەی خۆیان بوو چۆرسانە کوردیان زندانیان کرد لە گازرخانیە مەقەر حزب دموکرات بوو وەک چراتۆڕی کوردیان نەدارە بەدەستەوە کوردیان نەدارە پێشمەرگەی حزب دموکرات دەچێت نیگابان ئەوەسکات ماشایەکە کارڕوسەم بە کارڕوسەمی شەخصیەتی شناختەشتە بوو واقعا گشتیای ناسی بە خواترەوە دۆران خۆی مەسئول ماڵی کشاوەردی و منتەقە بوو تماشایەکەوە شوکەیەوێ دەستێکات فقط دەستێکاتەوە هەر حاڵ شەڕی پێمان تەحمیل کرد نە ئەوانەیە ئازاد نەکرد مەجبور بووین پەیکار و ڕەزمەندەگان و کۆمەڵە بەیەکەوە قسەیەکەن و ئێمەی ئامادە باش شەڕەکەیان پێمان تەحمیل کرد وەختی شەڕەکەی پێمان تەحمیل کرد ئەوانەیە هەنووز ئازاد نەکردبوو ئێمە دەرگیر بووین لەو شەڕا پێشمەرگەی پەیکار زەخمی بوو بەناو ئەرسەلان خەلیلی لە حین زەخمی بوونە حەسەن سەرچبیکی مەسئول هێز هەوشاریان بوو زەخمی بوو ئیعدامیان کرد ئەمە یەک نمونەیەتر لە شەڕگا چوت جوونێلێکیاندا واقعا میان ناتوانێت بیگەڕنێتەوە وەلی لە بیر مەویانەوە داوان فوادراوە جوونیانەدا بلاخر لەو شەڕە 24 ڕۆژ بێمە تەحمیل کریا چریک و دەفتەر مامۆستا شیعەزەدین کەفتنە بین ئەوەڵ سەرێ نەگرت دوای مذاکرەی دووەم سەرێ گرت وەختی مذاکرە تەواو بوو واحدێمە چوو بوو ئاوای بزوەست خوێڕنانی کە شەڕ تەواو بوو بزات چێژم لەو وەختە ڕەفیقێکی مانە و فڵامەرزە مەسئول نظامیەکەی بوو عارف مەولانە یادێ بەخێر سیاسیەکەی بوو تەقیان کردیان دانێک لە پێشمەرگەی میان کوشت ئەم جریانە بۆ چکایەگەڕمە ئەمە سرایەتەکەی من داستانی هێنا حزب دموکرات واقعان هەمیشە تەواو شەڕەکان لە کوردەواریە من بێتە ئەسپ بێن قسەیەکەم هەمیشە حزب دموکرات دەستی پێکرد هەرەو ڕەفیقمانەوە باسێ کرد ئەفشین ئەو 12 نەفەر ئاموزەچیاتنەوە لەبەر دووزەخرە لە ساڵاڵە دەوریان تەواو کردو لە ئەو منتەقەی هێنا گەڕیاونە و هێز بێستون لە دووزەخریاوێ هەر 12یان خستە کەمین هەر 12یان کوشت هیچ کەس لەو ڕەفیقەیلا ئیسلاحیان نەبوو فقط کەسێک ئەو کەسەوە ئیسلاحی بوو ئازاد بوو خەڵک هەواساوای لە کامیان فقط ئەو ژێرسێکی بوو گشتیانیان کوشت واحدی ترمان پزیشکی کۆمەڵە هەناردی بوو هەورامان خەدەمات بن بە مەردم
لەو وختە محاسرە اقتصادی بوو هیچی نەیە هاتبوو مردم دەستی لە شار بڕیا بوو امکانات وای نەبوو کۆمەڵە خزمەت یەکرد ئەو پەژنەفرانیژە حەز دموکرات ئێعدام کرد گەرەکی ئەوە بیژم تەواو شەڕەکان وا کردیا گشتی حەز دموکرات مقەسر بوو لە بیرم نایە هیچ وەختە کۆمەڵە تعرضی کردویت بە سخوانڕانێک حەز دموکرات تعرضی کردویت بە مەتینگێکی یا هەوادارێکی بگری یا بالاخرە واقعەن لە جنوبە بە تایبەت کۆمەڵە پایبەند بوو بە مانعی واقعیەکە بە دموکراسی بە فعالیەت سیاسی ئەحزاب مەگرێ مجاهدین لە پاڵ دەستمانە نەبوو لە شیان و تەوری وەرە مەگەر فەیکار و سازمانی نەکشی نەبووم مەگەر حەز دموکرات نەبوو چاوەکەم هەیچ جەریانێکی لێ کرد هەر ئەوێن بووکانی ژار ڕەحمان گەڕانیە و ئەو کوڕەوە کوریە ئەو کوڕەوە زەخمی بوو ئەو خەڵک هێن بۆ ڕەفیق من بوو هاوسەرواز بووین ناوی سیروان بوو خەڵک نەبوو ئەویش هەر لێیانە چوون بووە و کۆرە بەسخانە حەز دموکرات تەقەی کرد لە کاورا بگرن تەقەیدیان کرد گەرەکمەوە بیژم حەز دموکرات واقعەن هیچ وەختە مەسئولیەتی لە قەباڵ کووردا و مەسەلەی کورد بووێنە سیاست و ئەحزاب سیاسیە هیچ مەسئولیەتێکی نەقبوڵەیە کرد ئەیوت هەر کەس گەرەکی لە کورسانە فعالیەتکە ئەچێ ئیجازە لە حەز دموکرات بێرێ پێی وایە کورسان مەڵک باوکیە سپاسدار دەمت خۆش بێت کاک هوماین بمبورە کاک ئیبراهیم ئیشارەی کرد بە چەند ناو وتی سدێقی فەرهاد زادە ئەوە فەرهادی سدێق زادەست ناسراو بۆ فەرهاد گۆرە دروستە کە ئاسە گیان دەمت خۆش بێت ڕەحمان گیان ئەگەر بکرێت 10 دقیقە قسە بکەی 4 نەفەر قسەیان کردە ئەگەر بۆت ممکن بێت لە 10 دقیقە جێبەجێ بکەی جەلسەکەمانی تر لە وەخت خۆیان چێتە بەرەو فەرموو بەسەر چاو هەرواکەم چونکی دەستان خۆش بێ زۆربەی ڕفێقەکان ئەتوانم ئاوا بڵم هاوجات لەگەڵ بەحسەکە و فاکتایەکیان زیاد کرد باسەکە با من ئەوە بڵم لە نقطەی کاوڕە ساڵە سەداری بە دروست ئشارە پێ کرد باسی تەبلیغاتی کۆمەڵە من ئەوە بیسم و بە تایبەت بەداخەوە لەو جناحانە یان لەو بەشەی وتم واقعان لەو ڕابردووی خەباتکاری کۆمەڵە پەشیمان و بەنێوی کۆمەڵەش فعالیت دەکەن زمانمان زبر بوو زمانی حەت تێناگەم یانی چی زمان زبر بوو ئەوەڵەن واقعی نەبوو مەسەلەن هەموو ئێوە بەشی زۆرتان کادر و وەختی یا ئەو هاونەسڵەکانی من یا زیاتر لە من ئەوەختە 57 58 59 محوەری مەسەلەن تەبلیغاتی ئێمە مامۆز حزب کۆ سازشکارە تمایلی بە سازش لەگەڵ جمهوری ئیسلامی واقعیش بوو بەڵام بە تۆری واقعی دواتر خۆمان لە نەتیجەی ئاگاهی کۆمۆنیستی خۆمان وتم بابە ئەوە تەبلیغێکی زۆر ناسک و سەطحیە عاقبەت بەجێەوە ئێمە ئاگاهگەری لە مەوردی ماهیەتی سیاسی تەبەقاتی بەرنامە و سیاستەکانی حزب دموکرات هەروەی بڵێ سازشکارە زۆر تەبلیغێکی محکەم یعنی مەزومێ ئەسڵ زبر نەبوو سازمانی سیاسی هەن تەمایلیان بە سازش هەیە کە بە تایبەت حزب دموکراتەوەی زۆر بوو لەگەڵ دەوڵەتی مرکزی واقعی بوو دەرەجێ لە ئاگاهگەری بوو مەزومێ بەڵام کوێی زبر یا حەدێک سەرەکەی ئەو واقعیەتەمان باسەکردنەوە بابە حزب دموکرات مدافعی ئاغاواتەکان فێودالەکان سەحاب کوورە پەسخانەکانە سەحابکارەکانە وابوو پراتیکی واقعی خۆی ئەوە بوو اتفاقا من نازانم مەواردێکی مەحدود ئەوەی بە تایبەت بە تەبلیغاتی کەتبی و دواتر ڕادیۆ کۆمەڵە دامەزراوە هەمووی قابلی دفاع وەکو فەرهەنگێکی سالمی سیاسی قسەمانە کە دروست بەرعەکسی ئەدەبیاتێک کە حزب دموکرات حتا لە ڕادیۆکەیەوە بەکارێبێت یعنی ئەوە لەو بابەتەوە مثلا حزب دموکرات ساڵەکانی 58-59 هاوڕەحمە سوور لە کتێبەکەی خۆی ئەشارەکاڵێ بۆ ماوەی 6 مانگ ئەسەن ئەو حازر نەبوو بە ڕەسمیت بناسێ کە کۆمەڵە وجودی هەیە جوابی نامەکانی بداتەوە دوایەوە نامانووسن نامی تادیدا من زەنووسن من با لێرە ئشارە بە یەکێ لە مذاکرە مهمەکانی بینی ڕاهبەری کۆمەڵە هەر لە ساڵی وابزانم 60 کرا لەو سەرەتایە لە نزیک سیسێر لە ئاواییە کە هەیئەتی کۆمەڵە عیبارەت بوون دووارە یادی بەخێر دکتۆر جعفەری شەفیعی و سەید حەسەنی قادری کەڵان لە یەتۆوەری زندگیەکە زۆری ڕاهبەری کۆمەڵە بوون دانیشتن هەر وەختە بۆی بچن بڵن بابە ئەم ئەزیەت و ئازاری هەواداران ئەم فشارهێنانانە ئەم تەهدیدانە ئەم شەڕ لەو شەڕ ئەوانە
بام ئەوزاع عادی بێتەوە لەلایەن کۆمەڵەوە ئەو هەیەتە چوون لە دەیەکە نزیک سێر منەڵان بەداخەوە نێوەکەیم لەبیر نییە لەوێ دانیشتن ئەم عەبدوڵڵا حەسەنزادە معاونی دەبیر کورد بوو کە ئێستا زاهیرەن زۆر بە خۆی معزەرەت خواییەکە و ئەوە خۆی نیشانەدا ئەو مەسئولی هەیەتی حیزب دموکراتە بێ لە هەیەتەکە دادنیشن دەڵێن ئەوە کارکردی ئێوە ئەوە تەبلیغاتی ئێوە ئەوە فشارهێنانی ئێوەیە ئەم فەزایی ئین کردووە ئەو دەگەرێتەوە دەڵێنا ئێوە زمانتان زبرە تەبلیغاتتان زۆرە ئفشاگەری لە مۆردی حیزب دموکراتەکەنەوە معلومە سیاسەتمان جیاوازە قسەی جیاوازەکە بەڵێجا پێشمەرکانی ئێمە سەوادیان نییە بێسەوادن بەری ئەساساتمان پێ ناگیرێ بەریەوەمان پێ ناژی شەڵتان پێفرۆشت کە هەیەتی ئێوەی کۆمەڵە و خودی سید حەسەن و دکتۆر زاخر جوان دەڵێن ئەگە خۆتان بەری پێ ناگرن ئێمە دەتوانین حکوومەت کۆنترۆلان کردن عەبدوڵڵا حەسەنزادە دوای 20 دقە لە مزاکراڵە دەگوای بە با دەستە گۆرەوی بازی بکەین با مزاکرەی چی ئەمە فەرهەنگیان بوو ئەوە فەرهەنگی معاونی دەبیرکولەکەیان بوو یعنی وەکو دوو حزبی سیاسی هەیئەت چووە دانیشتوون دابنیشن چارەسەری مشکلاتەکە بکەن بێبایەخێکە ڕەنگە زۆرە ئێوە لەبیرتان بێ وەختە ئەوەی واڵن تەبلیغاتی ناسالم یا زمانی زەبر ئەگەر بۆ زمانە بڵێن حزمکار لە رادیۆکەوە بە هەڕەشە ڕوو بە کۆمەڵە و سازمانە چەپەکانی دیکەش دەیکوت ئاگاتان لە خۆتان بێ شەب دەزانێ قۆناغ لەکوێیە ئەوە ئەدەبیاتی سەر ئانتێنی رادیۆکەی حیزب دموکرات نازانم حتما لازم ناکەم من تەوزیح بدەم چەندە تەوهینامیزە منزوری ئەوەیە عاقبەت زۆر و فشار و بەوە حاڵیتان دەکەین دنیا بەری بچووێ ئەمە ئەگەر لە مقایسەدا بڵێ لەسەر قسەکەی هاوڕە فەرید من لەسەر ئەوەی حیزب دموکرات ساڵی 63 مزاکرەی کرد ینی پێش شەڕی هەورامان بەڕاستی وەک فاکت لەوە ئاگادار نیم وات جملە مەسەلەن کتێبی تاریخی زندەی حەمەسوور کە لە نظر منەوە پێم وایە منبەیەکی زۆر دەوڵەمەندە ئەویش ئیشارە بەو ناکە ئەو ئیشارە بە مزاکرەیەکی دیکاکە کە بەڵام ساڵی 60 ئەو وەختەیە کە خومەینی ئایەتوڵڵا ئیشراقی ئەنێرێت دوایەوەی حیزب دموکرات ئینشعابی تێکەوێ کۆنگرە چواریەکان جدا بنەوە تەیفی حیزبی تودەیەکان غەنی بلووریان و فاڕۆقی کەیخسروی و ئەوانە ئەو هاتبووە ورمێ بۆەوەی کەیسی ئەوانە بەڕاستی کا و ئێدغامیان کاتەوە لە نێو جمهوری ئیسلامی و ئەو وەختە ڕابەرەی حیزب دموکرات بە سەربەرزی خودی قاسملو عاقبەت پەیامەنێرن و لەگەڵ ئیشراقی دانیشن لەکوێ مزاکرە کراوە نازانم دانیشن لەگەڵ ئیشراقی نمایندەی خومەینی دانیشن ئەمە خودی عەبدوڵڵا حەسەنزادە نووسیوێتی ئەڵێ ئیشراقی شتایەکی بۆ ئێمە باسکردی ئێوە دەبێت ئەو کارانە بکەن بەرابەر بە سازمانە سیاسەکانی دیکە و بەرحاڵ ئەوە تا جمهوری ئیسلامی رابطەیەکی نۆرماڵی لەگەڵتان بێڵە دکتۆر قاسملو ئەڵە شەرت و شروتێکی خراپی دانا قاسملو سکوتی کرد من کوتم ئەگەر ئەو کارەی ئێوە بکەینەوە جاشایەتی ئێمە نایکەین ڕەنگە ئەوە منزور بێ دەنا من لە مذاکرەی ساڵی تێمەناو قسەکە زۆر شەرمەندەم قسە و لێبی نەچێ بۆ تەکمیلکردنەکەی لە کۆنگرەی هەفتە کە بێسڵاح ئازەری 64 گوزارکراوە ئەستاندەکەی موجودە مراجعەکەن بۆەوە لێنات بە حتى ساڵی 63 هەیەتەکەی حیزب دموکرات لەگەڵ جمهوری ئیسلامیە دانیشت لەو کۆبوونەوە مزاکرەی عەوەڵیەکەی کرد و هەمزەمان تۆزیحاتی ئەوەدا منزوم بۆ فاکتەکەت گێژی ئەسنادی کۆنگرێ اتفاقا کۆنگرەی هەفتی حیزبی دموکرات لەسەر شەڕی کۆمەڵ حیزبی دموکرات مفصل قسە ئاکات ئەوە فقط یادەوەی سپاس دەکەم زۆر سپاس تۆ احتمالاً فاکتەکەی تۆ وایە وتم من شخصەن ئاگادار نیم بەڵام ئەوەی شەست ئاگادارم بەڵام قسەکەی تۆ ڕاستە اتفاقا لە بیرم چوو لە بەشی معرفی بەحسەکەشە بەداخەوە مشکلە تەکنیکی بەعضە شتێکی لە منیش تێکدا بەشێک لە هەدەفی حیزب دموکرات لەو شەڕفرۆشیە بەرابەر بە خودی کۆمەڵە و ئەبە ئەو سازمانە سیاسیانی دیکە وەکو تووفان وانە ئەو قسە بوو مثلا تۆ ساڵی 59 ئەو کارانەی کردووە ئەیویست بڵێم من حیزبی زۆرداری کوردستانم تاخانەی کوردستانم بۆ ئەوەی بەشێک دژایەتی بوو لەگەڵ بەرەی چەپ و کۆمونیزم بەشێکی بۆ بوو بڵێ من تەنها حزبی موجود لە سەحنەی سیاسیەکەم جمهوری ئیسلامی من تەرەف حسابتم و من مزاکرە لەگەڵەکەم و جمهوری ئیسلامیش ئەوەی لێ ئەوەی بەو لەحاظە هاوڕێ ئەفشین باسی یەک نمونەی تراژیک لە جنایەتی حیزب دموکرات کرد کە بەڕاستی ئەویش جزئی فاکتەکانم بوو
هەموو شتان ئەیزانن پێویست نەبێ ئەویش وایە حملەکردن بە ئەوەی لە دۆزەخەرە وابزانم لە نزیک دیواندەرە ئێتفاق کەوت و 13 پێشمەرگەی ئامۆزشی کۆمەڵیان جانیان بەخت کرد قسێکی ڕاستە من ئەڵێ ئەبێ کۆمونیست و چەپەکان چی بکەن کاتی خۆی و لە سەردەمی فعالیەتێکی چڕ و پڕ کە لە شار و دێهاتەکانی کوردستان و بەرابەر بە حیزب دموکرات بەنظەم کۆتاییمان نەکردووە دواتر لانیکەم ئێمە ئەو بەرە لە کۆمونیستەکانین کە بەڕاستی وەکو کۆمونیستەکان کۆمونیست کارگەری کۆتاییمان نەکردووە لە ڕۆشنگەری ئاگاهگەری فعالیەتکردن بەرابەر بە ئەهداف سیاسەتی ئەحزابی ناسیۆنالیست و خودی حیزب دموکراتی کوردستان خۆ ئەڵان ئێمەش و حیزب دموکرات ڕاستەکەی لە مەیدانی فعالیەتێکی داخل کشوەری بە دەرەجێ مەحرومین بەڵام ئەوەی لە سەتی شارەکانە بەلایەنگرانی ئێمە بە فعالینی ئێمە بەرزەرم بە چەپ و کۆمونیستەکانە گەڕێتەوە بە زۆر مستەدەر زۆر بۆ ڕۆشن کەماکان ئەو ئاگاهگەری و ئەو سازمانگەریەی کە ئەبێ بەرەی چەپ و ئازادیخوازی ئەوێنە بیبێت جیاواز لە بەرەی ملیگەرا چەپ ناسیۆنالیست و لایەنگرانی حیزب دموکرات ئەوە تونترکەین چونکی منش ئەو قسەی و هاورە ساڵحی شارەی پێکرد من منزورمەوە نەبوو مەعزەرەتخوای ڕێگایە اتفاقاً هاورە ساڵح من جەوەم وتم ئەم داوایی کە ئەڵەن دوو تەرەف مەعزەرەتخوایان ئەوڵەن دوو تەرەفەکەی ناحەقە نسبەت بە کۆمەڵە حتا بۆ حیزب دموکراتیش تەوسیەکی ئەخلاقیە مەعزەرەتخوایی یانی چی نا حیزب دموکراتی کوردستان ئەگەر وەک سەرەتایەک ئێوە پایبەندی خۆی بە ئازادی سیاسیەکان لە ئایندەی کوردستانە دەربڕێت بیکا بە بەڵگا بیکا بە بەیانیە بیکا بە مسەوەبەی کۆنگرەکەی تا حەدیەقەلی نۆرمال بوونەوەیەک بینی ئەحزابی سیاسی ئەساس بکەی وجودی هەیە دوایەوە هاوڕێ ئیبراهیمیش تەواو بووم بەڵێ بەسەر چاو هاوڕێ ئیبراهیمیش هەر نکاتێکی باس کرد لە تەکمیلی قسەکان و شەڕ لە کامیاران کە اتفاق کەوتووە فەرموون من تر قسەیەکی زیاتر منی لەم دەوێت زۆر مەمنون شەمێ فەرموو ئێوارەتان باش زۆر سپاس بۆ باڵاکاتان و زۆر سڵاو و سپاسیش بۆ میوانەکانتان کورت و مختصر ڕاستەکەی باشترین و مهمترین نقطەی کە بنیام ئەتانەی ئیشارە پێ بکار لە شوێنەوەها ئەوەسە کە جەنگ حیزب و کۆمەڵە بە زەرەر کێ بوو کێ زەرەری کرد لێرە لازمە بنیام لە حیزبگرایی بێتە ئەم لاوە ئەوەڵین شتێکە ئیشارە بکاوەسە کە خەڵکی زەحمەتکێش جەرانگەر ئازادی خواست بە شۆڕش بە گشتی لە کوردستانە ئەوەڵین بازەندەی ئەو شەڕە بوو هەر جۆرێ تۆ تەفسیرێکەکەی هەر جۆرێ تەوجیه ئەکریێ هەر جۆرێ تەفسیرەکریێ زەربەی بوو لە شۆڕش کوردستان کارم نییە بە فرێکشت کرد لە مەوەڕ دموکرات و بێژیا منیش خۆم وەک کەسێک وەک ئێوەگەر لە جیهانا بووگم وەک فەردێ واقعا ناڕەحەتم لەوە کرد لەوە شتێکا بەشداریم کردە و مەجبور بووگم ئەو مەسەلە کامڵ موافقم تەشریفەکانە بۆ ئێمە شەڕی دفاعی بوو ئیسە دوای 50 ساڵ شاید بنیامدان جۆرێتە فکر کاتەوە وەلێ و ئەو جۆرەوە ئەو وەختەی ئێمە تەسلیم ئەگیریا شتێک بۆ ناچاری یعنی چاقۆی یانیاوە بەر گەڵوی تۆ کە تۆ نایە قسەکەی ناوێ لە من انتقادکەیت و تفاقەکەی منە کە تەسلیم ئەگرێت ئەو مەسەلەسە کە ئەشێ لە کوردستان جێکەفێکە مبارزەی سیاسی بە تفەنگ ناچێتە بەرەو هەر کەسێ هەیت بۆژوازیت کۆمۆنیستیت دموکراتیت هەر جەیانێکیت وەر ئیدۆلۆژیک تەست حەقۆ نییە بە تفەنگ بەحسکەی تەک خەڵکە وە لە تەک مخالفین تا ئەو سنەتە شێنی جنبش کوردستانە جێکەفێ ئەوە ئەتانەی بە نەفع توا و حیزبەکان بێت بۆ بەرەوبردن قسەکانیان بۆ ڕۆشنی لێک ئەگەر واقعا حەق بە ئەوانە با ڕۆشنەوە بێت چون وەختی تفەنگێت هاورد نیا دەبان مێزەوە ئەو وەختەیەتر ناتانی لە واقعیت قسەکەیت بەنظر من معزەرەت خواهی شتێکی پۆپۆلیستی و کامڵەن هەر لە ئەدامەی ئەو سنەتە دواکەوتی گوزەشتە هەست وەێ بەنظر من دروستەکەی ئەوەسەکە ئەو مەسەلە بە شکڵێک بێتەرەفانە و لە زاویەکی تاریخ نگارانە و لە هەموو کەسکەلەوە بەشدار بووبن هەموو جەریاناتێەوە بەشدار بووبن پرسوجۆ کریێت جەمە و کریێتەوە و بێ هیچ غەلوغەش ئێمە بنووسکە لە تاریخیانە
ئەو بە نەف گشتیە بە نەف گشتیە کە بزان بە حەڵ چشتکە لە ئێتفاقە بکە بۆکە لەو مەسلە نەبووکە بناین کێ قەتای کرد بۆکە لە ئایندا ئەو خەتا بۆ وجود دێت من بە سرعت ئێژم دەقیق چون وەختم کەمە 5 فاکتۆر بە ئضافە یەکم دانیا بۆ ئەو شتگەلەوە بووە باعث یەکێ هەرە تاقانە بوون دموکراتە کە ئەحساسێکی ئەمە خەتەرێکە لە جامعەکە کە ئەو دەسەڵاتداری ئەوە یەک دەسەڵاتی ئەوی خستکە خەتەر کامڵەن تەبیعی و بە نەزە من ئیشنام ناپەزیر بوو ئەو عەکس و عەمەڵە لەلایەن حەزبە و کە جەریانی ئاوا غافڵ گیانە هاتووە بێن دوایەوە قاسملو وەک ڕەهبەری ئەو حەزبە کامڵەن تەک بەدەنەکەی فەرقی بوو بەدەنەکەی ئەیتانی لە خەڵکی زەحمەتکێش خەڵکی بێخەبەر لە ئەوزاع نائاگاه و بە ئەحساساتێکی بەحاڵ زد داگیرکەرەوە هاتوون چوونەژێ چتر ئەم حەزبە وەلێ قاسملو بنیان بێسەوادێنە و لە سنەتی حەزبتوودەوە هاتوو و ئەیزانی جرانگەلێک وەک کۆمەڵە بۆ کوێناچن و سیاسەتی سازش و مەماشات و تەک جمهوری ئیسلامیە کە خۆی ئەوەڵین فەدایی ئەو سازش خۆیە بوو دوای بەنابەن هاوکاری ئەو لە تەگڕژیمە کامەڵەن شتێکی ئیشنام ناپەزیر بوو بەنظر من بەشۆنەوە جمهوری ئیسلامی لە زەعیفتەرین دەوران خۆیان بوو لە دەگیر شەڕی گەورە بوو تەگ عێراقا و لە کوردستانە فرەوە هەنگەل ئێمە هیچ کارێکی ناتانی لە بەرامبەر پێشمەرگە و ئەنجام بە لە سوودێکە ئەگە قودرەت نظامی وای شاید ئەوزا جۆرەتر بووای و من مطمئنم شاید لە ئایندا ڕۆشن بێت جمهوری ئیسلامی 100% لەو وەختە بەنا بە پتانسیێلیە حەزب دموکرات و خەتەراتێک کە کۆمەڵە ئیجادی کردو مطمئنم کە فیزیکەن دەستی لە ئەوە دروستە ئاگرەکە بوو مەسەلەکە اختلافات بوو وەلی 100% و ئاگاهانەوە بە شێوەیەکی پۆلیسی و جاسووسە جمهوری ئیسلامی دەستی بوو لە ئەوە ئاگرەدا گەستێت لە ئاخرە من خەتا بە کاک ڕەحمانێژ مشاهد بختا بە گشتی بە نەزەر من ئەرزیابی ئیدۆلۆژیک اشتباس لەم مەسەلە ئەوە کە ئەوان قەدە قودرەت بوون و سنەتی بوو لە کوردستانە ئەو سنەتمانەی من لە هەموو حەزبێت سنەتی لە کوردستانە دیگە کە بە قتفەن قساکەن لە کوردستان باشوورە دیگمانە بە ئەسڵا کوردستان عێراق کە چۆن لە تەکێکا قساکەن ڕەتی بە اختلافات تەبەقاتیەوە نییە ئەمانە ئەسەن ئیدۆلۆژیان ئەوەسەکە بە شکلی ئەو سنەتی ئەو کە هەموو شتێ بەدەست من و من تەسیمن و من ساحێ ئەم مەردەمە بەرخۆدەکەن تەک حەزبەکانترا حتا دموکرات حەزبێتێکیشی ئەدیا بەر ڕێب خۆی کە شایدش ئەسڵ ڕفتیان بە کرێکار و زەحمەتکێشەوە وەلی چون ئەو قەدەر قودرەتیە بوو یەکرد بەنابەرین ئەوە کە بین ئەمە ئیدئالیزەکەین و تێۆریزەکەین و چون ئێمە ئەخلافات تەبەقاتیمان بووە ئەم شەڕەش نابناب ئەو بە شکل ئێمە خۆمان بە جۆرێک خەریکین ئەو شتە ئیدئالیزەکەین ئێمە نایەوە قبولکەین لەبەن هیچ حەزبێکە ئەی دەرگیری بین حەزبگەلی کە دوای ئینشعابیان کرد لە ناو کۆمەڵە چۆن تۆزێ حین ئەویش تەبەقاتیە ئەمانە سنەتێکی کۆنە لە ناو جومش کوردستانە کەشێ بینیتە گۆڕ واقعا بەسە چاومە 30 ثانیە فقط من منکرەوە نیم 100% موافقەوەمە کە ئێمە دیارە ئاگاهیمان شتمان ڕۆژ نەکردەوە وەلێ ناتانین ئەگەر انتقادی لە کار و بەرخورد خۆیشمان بووە لەو بێنا ئەوە شتێکی ئینتەرن و شتێکی ڕەفتی بە خودی جۆمشەکەیەمەوە هەست ناتانین بیژنێمە هەرچێکمان وت و هەرچێکمان کرد دروست بوو و منتها ئەوە دیارە تۆجی هیچ نوع بەرخوردێکی داگیرکەرانە لەلایەن حەزب دموکراتەوە نییە وتم دروستەکەی وەسە کە شتەکە چون هەر نوع تحلیلێک تانێ نەتیجەگیری سیاسی و استراتژی بۆ تۆ وجود بێت زۆر سپاس بۆ وەختەکەت باوەڕیان ممنون دەمت خۆش بێ ئیقبال هاوڕێ ئیقبال هایتی لە نیکەکەتان ئەم کاتتان باش هاوڕێیان سپاس بۆ ئەوە کە ئەم دەرفەتانە ڕەخسان کە بتوانین لەسەر ئەم بەحسە مهمە بەرحاڵ واقعیت بژنەوین و بەیانیکەین من بە سرعات دەرەکمە 3 نکتە بێژم یەکی ئەوە کە لە قسە و باسێ تەک ڕەفیقەکانە بوو کە تەجروبەی خۆیان مشاهداتە عینی خۆیان یان وەختێ بەیان کرد
ئشاریان کرد بە های کە بەڕاستی من شخصەن کە هیچ وەخت نەمژنەفتوو تەسەورکەن نەسڵ جوان مطلقاً ئەم شتێلە نازانێ و بۆ بۆنەوە گەرەکمە ئەو پیشنهادە بم کە ئێوە زەحمەت کێشن 10 نەفەرتان مشاهدات خۆتان هەر کام لە 5 سەفحە بینویسن بیکەنە جزوەی 50 سەفحەیی ئەگەر بە کتێوکردنی وەخت فرەتر ئەگرێ یا مەسەڵەن چاپکردنی هەزینەی هەست بەڵام وەک جزوەیەک بینێرن بۆ سایتەکان بینێرن بۆ ئاعزای حیزبەکان و فعالین لە کورسانە بۆ ئەوە دەستمان پڕ بێ وەختێ مقابڵەکە ئینتەرناسیۆنالیزمە نمونونەکان وەک واقعیەتێک کە ڕۆخیداگە بتوانین بینینە بانمێز و نێڵین عدەی کێخامەنشانە بێن بێژن تەرەفێن مقەسر بوون و بۆ جۆرە بەسڵا ئەمە شەڕێ براکوژی بوو هەروواکە ئێژن یەکێتی و پارتی شەڕ براکوژیان کردوە لە حمڵەیان بە شۆراکان لە کورسانە هیچ ئێژن ئەوە عدەی کوورەگەرەکیانە سوسیالیزم بێرن لە کۆمەلگای کە هەر کارخانێکی تیانە و سەرمایهداری تیانە پیادەیەکەن و ئەمانە ئێمە ئەوە ڕۆشنەوەکەینەوە کە بورژوازی معنای ئەو بە کارخانە و ساحب کارخانە نییە بەڵکە ئەمە بەسڵ منافع ئەکسەریەت جامعە مەترەحە لە مقابل منافع ئەقەلیەتە هەر وا ئەچم بۆ نکتەی دووەم کە داواکە لەسەر مەنافعە یعنی ئەم چەواشەکاریانە ئەوە نییە کە حەزب دموکرات نەزانێ یا حتا ئازاکە خەوەریان نەوێ کە واقعیەت چەبووگە بەڵکە بە نەفعیان نییە یعنی هەروواکە دەوڵەتەکان تاریخ تحریفەکەن بۆچە ئەم کاراکەن چۆن مەنافعیان هالەوە ئێمە لە نەتیجە لازمە کە مەنافع ئەکسەریەتە خەڵک لە کورسانە ئاگادارکەین بەوەی کە بەسڵات دەسەڵاتە شۆرایی مەنافع ئێوە نمایەندەگیەکە و دەسەڵاتی حزبی مەنافع ئەقەلیەتی بوچک نمایەندەگیەکە و بەم بۆنەوە هەستکە كل ئەم تحریفاتە سوورەت ئەگرێت و ناڕۆشن ئەمێنێتەوە ئاخرین نکتەیش ئەوە سەک عزیزان واقعیەتەکە فرەتر گەورەتر لەوەسەکە ئەم واقعیەتە تەڵخە حمڵەی حزب دموکرات بە کۆمەڵە لە واقع نمونەیەک بوچک لە واقعیەتی گەورەترە و ئەو واقعیەتە گەورەت ئەوەسە کە ئێمە هەر وەخت ئێمە کۆمونیست و سوسیالیست دەست بووین بۆ دەسەڵات شۆرایی ئەکەفینە بەر حمڵەی ناسیۆنالیزم چه ناسیۆنالیزمێ مەحەلی بێ چه ناسیۆنالیزمێ ئێرانی بێ چه ناسیۆنالیزمێ کوردی بێ لە ئیقلیما چه ناسیۆنالیزم عەرەبی بێ لە گشت عێراقا چه ناسیۆنالیزمی پەکەکە بێ چه ناسیۆنالیزمی تورکیە بێت نایڵن حمڵەی نظامیمان پێکەن و ئێمە ئەشێ بۆ ئەوەی کە لە ئایندا لە دوای ڕوخانی جمهوری ئیسلامی و چۆن دەسەڵات شۆرایی بگەینە قدرەت فکری لێوە بکەینەوە وە فکر نەکەینەوە حمڵەی دموکرات بە کۆمەڵە شتێک بووگات واقعیەتی تەڵخ لە گوزەشتا ڕوخی داگە تواو بووگە نا بە ڕوخیانی جمهوری ئیسلامی دوارە ئێمە کۆمونیست ئەچین بەرەو دەسەڵات شۆرایی و بورژوازی چە مەحەلی چە سەراسەری ئەچێ بەرەو دەسەڵاتێ ئەقەلیەتی بوچک و ئێمە لازمە کە بۆ ئەوە فکرێکەینەوە کە چجۆری لە ئایندا نێڵین دەفێتر بمان کوژن و ئالتەرناتیڤەکەمان بەسڵا خەنە ژێر پاو دەسەڵات بگرنە دەسەوە بەناو کوردایەتی و یا تەمامیەتی ئەرزی و ئەمانە بەرحاڵ سپاس بۆ گلەی سپاس مەمنون کاکە سپاس تکایە ئەو بەڕێزانەوە قسەیان کردە بڕۆنە خوارەوە بە سەر ستێجەکە تۆزێ سووک و چۆڵ بێت ئەگەر بکرێ لقمان فەرموو هاوڕێمان دوو نەبن کاک ڕەحمان گیان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ قسەکانت منیش چەند نکتەم هەیە نکتەیەکی ئەوەیە کە کاک ئێقباڵ ئاخر نەفەرێک بوو کە لەسەر زەرورەتی سەبتی ئەو مەسایلە کە لە کوردستانە پێژاتووە شەڕی دموکرات عەلەیهی کۆمەڵە زەرورەتەکەی بەحسی کرد بە نەزەری منیش ئەو شتە زۆر زەروریە تەواوی ئەو کەسانەی کە لەو تاریخە دەرگیر بوون خاتراتەکەی خۆیان بنووسن هەتا
سایتێکیش اختصاص بدرێ بەوەی کە تەواوی ئەو ئیتلاعاتێک کە لەسەر ئەو شەڕە هەیە لەوێ قابلی دەستڕەست بێ، نەک بۆ ئەوەی کە ئێمە کەماکان بمانەوێ لەسەر ئەو شەڕە بەحس بکەین، بۆ ئەوەی کە فەزایەک ئیجادکەن بۆ ئەوە کە لە ئایندەی کوردستاندا ئیجازەی فعالیەت بێ قەید و شەرتی سیاسی وجودی بێلەوە لە کوردستان ئەو شتە تەزمین کە بۆ ئەوە کە ئێمە ئەگەرەمانەوێ لە ئایندەی کوردستاندا ئەو تاریخی معاسری کوردستان ڕەوایەت بکەین. خۆ بلەخرە ئەوەش بەشێکە لە تاریخی معاسری کوردستان و بە نەزەری من بۆ ئەوە کە نەسڵهای داهاتوو تووشی ئەو گرفتاریانە نەبن، ئێمە بە هیچ وەج نابێت لەسەری پەڕشکەین حتا لە مەدرسەکانی شعبێ ئەو شتانە. ئەلبەتە ئەمە حاڵەتێکە ئەزانم تۆزێک لەوانەیە سەخت متحقق وێ، بەڵام غیرە ممکن نیەوە بە نەزەری من ئێمە بێت تەلاش بکەین بۆ ئەو شتە. هاوڕان من بلەخرە خۆم نەسڵێکم دوای ئەو شەڕە، یانێ مناڵ بوومە و کاتەکە ئەو شەڕە بووە، بەڵام خۆم وەکو کۆمۆنیستێک لە کوردستانە تا چەند ساڵ لەمەوبەر تەجروبەی هەر ئەو تەجروبانەم هەیە. هەر ئەڵێن شەڕی حزبی دموکرات دژ بە کۆمۆنیستەکان و دژ بە ئازادی خوازەکان درێژە هەیە، من خۆم ئەو شتەم تەجروبە کردووە. لە منتەقەی پاوە مجموعەیەک فعالی حقوقی کودەکان کە ئێلزامەن ڕەبتیان بە ئەحزابی سیاسیەوە نەبوو، تەسمیمیان گرت لە یەکێ لە دێهاتەکانی مەحرومی منتەقەی هەورامان، منتەقەی پاوە، نمایشگایەکی نەقاشی دابنێن بۆ مناڵان. ئەم نمایشگا نەقاشیە تایبەتمەندی ئەوە بوو کە هەموو ئەو مناڵانە کە نەقاشیان نەکێشا جایزەیان وەرەگرت و هەمویان بەرەندە بوون. تەعدادێکی زۆر مناڵ ئاهاتن بۆ ئەو نمایشگایە. ئەمە من باسی ساڵی تقریبەن 89 تا 94ەکەم، باشە 94 ئێرانی شەمسی. تەرەفدارانی حزبی دموکرات، ئەوە من خۆم یەکێ لەو کەسانە بووم کە دەرگیری ئەو مەسەلەیە بووم. تەرەفدارانی حزبی دموکرات هەم لە تەریقی تەهدید هەم لە تەریقی تەبلیغات کە ئەمانە مجموعەیەک ئینسانی فڵان و ئەوانە و کۆمۆنیستن و چین، و هەم لە ڕێگەی ئەوەوە کە لە تەریقی نەهادهای دەوڵەتیەوە کارێکیان کرد کە دەرنەهایەت ئێوە هەمووتان مطمئنم مەلا قادری ئەناسن. ئەمام جمعەی پاوە کەسێک کە خومەینی هەر لە سەرەتاوە منسوبی کرد، ئێستش هەر ئیمام جمعەی پاوەیە. ئەم قسانە زەبتەکرێ، من مەسئولیەتی ئەم قسانەش کە ئەیان کەم بەرعهدەی خۆمە، تەبیعەتەن بەرعهدەیەگرم وەکو هینێکی فاکتێکی تاریخی. مەلا قادر وتبووی کە ئێوە فقط 20 نەفەر ئیمزا بکەن، من 1 نەفەر لەوانە کە نەفەرەکەش من بووم اتفاقا ئەعدام یەکەم لە مەیدانی ئەمومی شاری پاوە بۆ ئەوە کە دەرسە عیبرەتێک بێ بۆ باقی خەڵکەکان. ئەو کاتە فشاری زۆر هاتبوو بۆ ئەو فعالینە. منیش وەکو کەسێک کە خەڵکی منتەقەی هەورامانم تەبیعەتەن تەماسم کرد لەگەڵ یەکێ لە کادرەکانی حزبی دموکرات کە قەومی خۆشمان بوو، وتم ئەو مەسەلەیە پێش هاتووە، مەیڵەن ئەو چتە پەرە بسێنێ، بەربگرن بەو مەسەلەیە، چونکە ئێوە خەریکن لە ڕێگەی جمهوری ئیسلامیە و ئاسیبێک ئەگەێنن بە مەجموعەیەک ئینسان کە حیزبی نین، فعالی اجتماعین، تەرەفداری حقوقی مناڵانن، چونکە خۆیان شەڕی 8 ساڵەی ارتجاعی ئێران و عێراقیان تەجروبە کردووە، ئەمانە خۆیان قوربانی شەڕن، مناڵانی شەڕن، و ئێستا یانەوێ دنیایەکی ئەمنتر بلەخرە ئەم مناڵانەی ئێستا تەجروبە بکەن. بەم نەزانین چی وت هاوڕێیان ئەو نەفەرە، وتی من حەزەکەم بەر لە هەمویان تۆ ئێعدام بکرێی، لەبەرەوە کە پاوە و هەورامان جێی کۆمەڵە و کۆمۆنیستەکان نییە. ئەو ئەلبەتە کوتی کۆمەڵە. وتی ئیتر منیش فەوری تەلەفۆنەکەم قەت کرد، بە تەلەفۆن تەماسم گرت بوو. منزورمەوەیە کە واقعاً على العموم ڕاستی کوردستان و بە تایبەت حزبی دموکرات ئەمەڵەن ئاتەشبەسی لەگەڵ نیروهای سیاسی چەپ و کۆمۆنیست و ئەوانە ئەلام نەکردووە. هەروەکە لە ئەوەڵی قسەکانەوە هاوڕێ ساڵح وتی تەنیا خەڵکی کوردستانە کە شەڕی ناوێ على العموم، خەڵکی کرێکار و زەحمەتکێشە کە ئەگەر شەڕ پێی تەحمیل بێ دووکەڵەکە یەچێتە چاوی کرێکار و زەحمەتکێشی کوردستانەوە،
وەم پێم وایە ئێمە لە هەموو ڕێگەیەکەوە بێت تەلاش بکەین کە ئیجازەی فعالیەتی سیاسی بە سوورەتی بە قەید و شەرت لە کوردستانە تەزمین بکەین لە هەر ڕێگەیەکەوە کە بۆمانەکرێت. لە ئاخریشەوە ئەمەوێ بڵێم شەڕی براکوژی بە هەزار دلیل غەڵەتە ئێمە ناوی لەبەرین شەڕی براکوژی. کاک ڕەحمان ئیشارە بە ئەبعادێک لە مەسەلەکە کرد. شەڕی براکوژی شەدیدەن پیاوسالارانەیە لەبەرەوەش کە هەر یەکەم شەڕێک کە حزبی دموکرات لە هەورامانە تەحمیلی کرد لە نەوسوودا شۆشمێ کە من خەڵکی ئەو منتەقەیەم هاوسەری هاوڕێ ئیدریسی محەممەدی کە خەڵکی منتەقەی ژاوەرە و بێسارانەوانە بوو لەوێ گیانی بەخت کرد، یانێ لەوێ ئەعدام کرا کە زۆرێک لە هاوڕێیان ئەڵێن ئەو خانمە حاملەش بووە. بنابەرین ئێمە ئەگەڕین شەڕی براکوژی ئەگەر براکان شەڕیان کردووە لەم وەسەتا بۆ ژنان و ژنانی حاملە قوربانیت. زۆر سپاس هاوڕێ. مەمنون، دەمت خۆش بێت. هەژیر. سڵاو ڕێز هاوڕێیانم، کاتتان باش. سپاس بۆ هاوڕێ ڕەحمان بۆ بەحسەکەی. لە ڕاستیە منیش پێم خۆشە چەند شتێک باسکەم. ڕامزیان من بە کورتی قساکەم لەوانەیشە پرسیارێک ئاراستەیەک هاوڕێ ڕەحمان بکەم. هاوڕێ ڕەحمان دیارە لاپەڕەیەکی مێژووی واقعی هەڵدایە بۆ نەسڵی ئەمڕۆی ئازادی خواز لە کوردستان و دیارە پێویستە ئەم نەسڵیشە بە وردەکاریەکانی ئەم مێژووە حتمەنە ئاگادارین. و من پێم باشە ئەم مێژووە نەتەنیا ئەم جارەکان تریش باس بکرێ کە دیارە زۆر کەس لە حتا نەسڵی فعالین لە بزوتنەوەی کرێکاری کە ئەمڕۆژە پێوەست بوون بە جونبش ئاگاداری ئەم وەزعیەتە نین لە شەڕی کۆمەڵە و حزبی دموکرات. من پێم وایە شەڕی کۆمەڵە و حزبی دموکرات دیارە هاوڕێ ڕەحمان مێژووەکەی باس کرد، بەڵام ئایا بە قەوڵی هاوڕێ ڕەحمان ئەم شەڕە تەبەقاتیە کۆتایی پێهاتووە؟ بێگومان کۆتایی پێ نهاتووە، لەبەرەوەی کە حزبی دموکرات هیچ ئاڵوگۆڕێکی فکری و تەبەقاتی بەسەریان نهاتووە و هەر لەسەر ئەو بیرۆ بۆچوون و ئیدۆلۆژی خۆیە زیاتر زاڵە. دیارە کاردانەوەی مساحبەی دادەمەلەکە بووە باعەسەوە کە ئیمشەو ئێمە بین لێرە قسەکەین و هاوڕێ ڕەحمان بێ شیکردنەوەی زیاتر بات. بێگومان ئەگەر هاوڕێمەرەکە لەو تەلەڤیزیۆنە قسەی نەکردایە من دڵنیام ئەمشەو بەحسێکی ئاوا نابوو. ئەویش لەبەر ئەوەی کە وەک هاوڕێ ڕەحمان باسی کرد بە ئەدەبیاتێکی نازڵەوە جەمعی لە لایەنگرانی حزبی دموکرات و کەسانێک کە خۆیان بە لایەنگری حزبی دموکرات زانن ڕوبڕوو بە ئەدەبیاتێکی ناشرین هەڵوێستیان کرد. دیارە ئەم ئەدەبیاتە ئەم ڕەفتارە لە حزبی دموکرات و لە لایەنگەرانی حزبی دموکرات بە نەزەر من هەر بەردەوامە بێت. من زۆر بەداخم بەڕاستی بۆ نەسڵێک کە وەختی خۆی لەگەڵ حزبی دموکراتا بوون گیانیان بەختکورە. دیارە ئەو پێشمەرگەیە کە لەگەڵ پێشمەرگەی کۆمەڵە دەسەویەخە بۆ شەڕی کردووە ئاگاهی تەبەقاتی نەبووە. من ئومێدوارم، من ئێستا پەیامی من ئەوەیە بۆ کەسانێک کە لەگەڵ حزبی دموکراتن، کرێکارن، زەحمەتکێشن، من پیانێژم ئێوە لە ناو جەرەیانێکن کە هویەت تەبەقاتی خۆتان نەناسیە. من داواتان لێ ئەەکەم پاشگەز ببنەوە لەو سیاسەتە، لەو ئامانجە، لەو ئیدۆلۆژیەی کە بە قازانجی ئێوەی کرێکار و زەحمەتکێش نییە. بمانەوێتە نەمانەوێت نەسڵێک تەیفێک لە کۆمەلگای کوردستان کرێکارن، زەحمەتکێشن، کۆڵبەرن، لەوانەیشە گرایشیان بە حزبی دموکرات بێت. ئەمە زۆر تەبیعیە، بەڵام هەڵوێستی ئێمەمانان کۆمونیستەکان ئەبێ بەرامبەر بەمانە چی بێت؟ بێگومان هەڵوێستی ئێمە کاری ڕۆشنگەری و پاشگەزەوە
پەشیمانکردنەوەیان لەو ڕەفتار و کردارانە بێت. حەزبی دموکرات من پێم وابێ دیارە جەریانێک بووە و وەک جەریانێکی سەرەکی وەختی خۆی لە کوردستانە، بەڵام ئێستا پرسیارەکەی من لە هاوڕەحمان ئەوەیە کە ئێستا حزبی دموکرات چەندین حزبی دموکرات ئێستا ئەبینین سازمانی زەحمەتکێشان جەریانە لێ کە وەک خۆت وتۆ بەناو کۆمەڵەوە خەریکن فعالیەتەکەن لە داهاتووی کۆمەلگای کوردستانە، لە داهاتووی ئینقلابی ئێرانە ئەگەر ئاڵۆگۆڕێک لە ئێرانە بەوجود بێت ئەمانیشە بازم وەک حزبی دموکراتن، تەنیا حزبی دموکرات نییە. ئێمە بێ کۆمونیستەکان، شۆراکان، فعالینی کاریگەری بۆ شەڕێکی گەورەترە بێ خۆمان ئامادەکەین، لەبەر ئەوەی کە تەنیا حزبی دموکرات نییە بەڕاستی سازمانی زەحمەتکێشانەکان ئیتر ئەو باڵانەی کە خۆتان نەزانن چەندین باڵی لێ بووەتەوە و بێ ئێزافەی جەریانەی تریش کە پەشیمانن لە کۆمونیزم، بەرنامە و ئەساسنامەیان گۆڕی و ئەدەبیاتیان، کرداریان، ڕەفتاریان لە کۆمونیزم و لە سوسیالیزم گۆڕیوە. ئەبێ مەرزبەندیشمان بێ بەڕاستی لە داهاتووی ئینقلابی ئێرانە ئەگەر خۆشبەختانە ئەگەر ئومێدوارم کە ئاڵۆگۆڕێکی جدی لە ئێرانە پێک بێت و ئێمە کۆمونیستەکان فعالینی کاریگەری بتوانین بەربەم هەڵوێستیان بەربەم ڕەفتاریان بگرین. حزبی دموکرات ڕەحمی بە فعالین کاریگەری نەکرد. سلێمان محەممەدی ئەگەر اشتباه نەکەم هاوینی ساڵی 1365 کە یەکێک لە ڕابەرانی کوورە پەسخانەکانی مەنتەقەی بۆکان بوو، تەوەستی ساحێوکارەکان و حزبی دموکرات تۆرۆر کرا. دەباشە خۆ سلێمان محەممەدی پێشمەرگە نەبوو، چەکی پێ نەبوو. دیارە هاوڕەحمان دیارە بەوردی شتەکانی باس کرد، من نامەوێت ئێستا بەحسی تێرەوتە سەلکم لەسەرەوە، بەڵام پرسیارەکەی من لە هاوڕەحمان ئەوەیە کە باشە ئەم جەریانانیشە کە ئێستا لە کۆمەڵە جیابوونەستەوە و دیارە بەرنامەوە هەموو شتێکیان تەغیری کردووە، ئەمانە ئێمە لە داهاتووە چۆنە بێ بەرخوردیان لەگەڵاکەین و حتمەنە شەڕێکی تەبەقاتی تر دێتە ئاراوە و بێ ئێمە خۆمانی بۆ ئامادەکەین. زۆر سپاس، دەستان خۆش. دەست خۆش بێ ڕەحمای گەرداوجێ من گوێم لێگرتی بێنی و سوالی وان نەبوو، گەرەکە 5 دقیقە جواب بدەیتەوە. ئەلبەتە تەوسیەم ئەوەیە هەر لەسەر حەزب دموکرات بمێنینەوە ئیمشەو بابەتەکەمان هەر ئەوەسە لەسەر سازمان زەحمەتکێشان و فڵانەوەنەوە هاوڕێ هەژیر باسی کرد، شاید بکرێ لە نفر سەرگەرترا لە واگەرترا با بەحسەکەمان پەراکەندە نەوێت و هەر لەسەر جێ خۆی بمێنێتەوە ئەگەر تۆ موافق بی. ئەلبەتە تۆ تعینێکی فەرموو ئەگەر گەرەکتە بە نەزەرم ئەگەر ئیجازەم بدەیت، چونکی هەژیر بە تایبەت باسی ترۆری هاوڕە سلێمان محەممەدی کرد و دووسێ ترۆری دیکەی کە حزب ئەوە ئەرەبا ئەمنان جارش دەدەقە بێت، چونکی هاوڕەشە من کاتێکی باشی باس کرد کە بەشێکی لەگەڵی تەوافقم هەیە، بەشێکی تەوافقم نییە. لە هاوڕەشەمەوە دەست پێ بکەم قسەیتیانە هاوڕەشەمێ جەنگ شەڕی حزب دموکرات و کۆمەڵە خەڵکی کوردستان زۆری زەرەرتیا کرد و بە تایبەت بەرەی چەپ، بەرەی کرێکار، بەرەی چەپ، بەرەی ئازادیخوازی زەرەری زۆر تیا کرد. من وتم یەکێ لە دەلیلەکانی حزب دموکرات دەستی برد بۆ چەک و شەڕ ئەی بینی کە بابە ئەم حزب کۆمۆنیست و کۆمەڵە خەریکە پەراگرێ زیاترە بێ شاری بۆکان و منتەقەی بۆکان کە ئێمە ئەو وەختە دوای تەشکیلی حزبی کۆمۆنیست ئێران بە ماوەی ساڵێ لە یەک بەشی عەلەنیەکەمان لە یەک گوردانە پێشمەرگە و بووین بە 2 گوردان، یعنی لە 60-70 کەسەوە بووین بە 140-50 کەس. تا ئەو جێگایی ناوەندی کۆمەڵە داوای لێکردین یەکێ لە پەلە پێشمەرگەکانمان بنێرین بۆ سۆما و برادۆست بە مەسئولیەتی اتفاقاً ئەم ڕەزا کعبی ئەلکاڵان مەسئولیەتی سیاسی، یعنی مەسئول پەل بوو، مەسئولیەتی ئەو یادی بەخێر عەلای سنەمان پێوت، یعنی مەزورمەیە ئەمە بەشی عەلەنیەکەمان 4-5 کمیتە بەخشی، هەر کمیتە بەخشە 5-6 کەسە غێرزەوە
لە کوورە پەتخانەکانی منتەقەی بۆکان ئەجوملە هەرم ڕۆژانە لە یادستابان سار و قامیش تا نێو کرێکارانی فەسڵی تا نێو خۆشنشینانی دێ باشکرا دیار بوو پەرەمانە گەرت زیاد دەبووین حتممە لە شوێنەکانی دیکەش وا بووە دەنووسە حزب دموکراتی کە پێی وا بوو کوردستان جێگایەک نییە کۆمۆنیزم تیا پەرەپسنەی دی پەراستێنێت معلومە شەڕی پێفرۆشتین و ئەو شەڕە لەگەڵت هاوڕەم لێرەدا لەگەڵەوە ئەو شەڕە زەربەیەکی قورس بوو لە نەک ئەوەی وا تۆڕی شۆڕشی کوردستان کام شۆڕشی کوردستان هەمیشە ئێمە وتمانە شەمی جانوبێکەوە عاقبەت بزوتنەوەی سیاسی کوردستان لە ساڵی 57ەوە بە ئەرزە ئەندامی چەپ و کۆمۆنیستەکان و کۆمەڵە بوو بە دوو بزوتنەوەیەکی سۆسیالیستی و ڕادیکال بزوتنەوەکی بۆرژوایی و ناسیۆنالیست کە حزب دموکرات دیگەی زەربەی ئەسڵی لەو بەشەکەوت کە پێڕێن بزوتنەوەی شۆڕەجەرانە کە ئێمەی چەپ و کۆمۆنیزم نمایەندەگیمانە کرد حزب دموکرات بە تەوری واقعی ئەو قسەی کۆمەڵە قەد ملی نەدا ئەو کات بە شۆڕەجێر بەڕەسمیەت نەناسرا و چاکمان کرد بەڕەسمیەتمان نەناسی چونکی شۆڕەجێر نەبوو با من لێرە یەکێ لە من لە جەیەکە هەرم شەوەکە عاقبەت باسی کارکەری دوو ئینسان لە ڕابەرەی حزب کۆمۆنیست و کۆمەڵە جملە لە شەڕی کۆمەڵە و دموکراتاکەم یەکیان عەبدوڵڵا موحتەدی یەکیان مەنسوور حکومەتە هەردووکیان تاسیرگوزار بوون هەردووکیان نەقشیان بوو لە مەجموعەشدا نەقشی موسبەتیان بوو بەڵام سیاسەتیان جیاواز بوو بەڵام لە نێو قسەکانی عەبدوڵڵا موحتەدی دەبیرکولی حزب جارێک یەک قسەی زۆر حسابی کرد سخنرانیەکی لە ئوردوگای مالومە کرد وەختی ئێمە لە ناوچەکان بوو کوتی حزب دموکرات شەرتی ئەوەمان بۆ دایانێ ئەڵێ ئەبێ ئینقلابیم بەڕەسمیەت بناسن ئەمە قسەکەی بوو ئەگەر 6 ملیۆن خەڵکی کوردستان پێت بڵێ شۆڕەجێر و ئینقلابی ئێمە هەر پێت دەڵێن نائینقلابی هەر پێت دەڵێن ناشۆڕەجێر لەم شەڕەدا حتا ئەگەر شکستمان بدەین قبولەکەی شکستمان خواردووە چین هێز کۆکەینەوە چونکی ناشۆڕەجێری نەشەڕە لەگەڵەکەی بریا عەبدوڵڵا موحتەدی لەسەر سیاسەتە بمایە دەنووسە بە ئەمە لێرە ڕۆشن بێ معلومە خەڵکی کوردستان زەرەری کرد جا بۆیەکانە هاوڕەشەمێ لێرەدا لەگەڵت موافق نیم اتفاقاً جێی افتخاری تۆیە و جێی افتخاری منەوە زۆربەتانە لە شەڕێکی ناحەق کە بۆرژوازی کورد کە حزبەکەی بە بەرەی کرێکار زەحمەتکێش ئازادی خواست چەپی و کۆمەلگایی تەحمیل کردبوو زۆر جێی افتخارمانە لەو مقاومەتە بوو جێی افتخارمانە لەو ڕاستە زەربەمان خوارد ناخۆشیمان دی ناڕەحەتیمان دی عەزیزترین ڕفیقەکانمان لەدەستدا من ئەڵئانیش تعدادێکیانم هەموویان ئەوانەی کە بیان ناسم قەت لە بیرم ناچنەوە بەڵام هەموو مبارزەیەکی سیاسی و چینایەتی وایە بەرەیەک شەڕدا سەپێنێ بەرەیەک مقاومەت دەکا و ئەو بەرەیەگە مقاومەت نەکا ئەسەرێک لە ئازادی خوازی و بەرابەری خوازی نامێنێت ئەگەر ئێمە ئەو مقاومەت و شەڕەمان نەکردایە واقعەن ئەمڕۆ کۆمەلگای کوردستان ئێران نەتوانی بڵێ چەپ و ئازادی خوازی و کۆمۆنیزم هەرە وەختە لە نتفە هینیانەکردی ئەمە اتفاقاً بە ئەوەش شتێکی دیکەم بیرکردو نەوشیروان مستەفای کە جزوی ڕاهبەرانی لەم نەپرسی یەکێ لە دواکەوتووترین و کۆنەپەرستترین ڕاهبەرانی یەکێتی نیشتمانی بوو اتفاقاً ئەوە باسە هەرە وەختەش باسەکرا بە حزب دموکراتی کوردستانی وتو ئێوە وایە هەر لە بنەچەکەوە ئەوەی وا بە فارسی بیاڵن لە نتفەیەوە بەری ئەم چەپ و کۆمۆنیستان تام کردە تازە لە دەستان دەرچووە هەر شتێک یەکێتی نیشتمانی و بە ڕاهبەری خودی ئەو وەختە شوڕاکان لە ئازاری 91 بە وجود هاتن ئەوە جەماڵ کرێکار وان لێرن سەراسەری شاری گەڕەکەەکانی شوراکان بوون دوای هەفتەیە یەکێتی نیشتمانی هەرم اتفاقاً وەخت تەجرات تاڵبانی نەگەڕابووە کوردستان نەوشیروان مستەفای لێ بوو لە ڕادیۆکەی وتی شورا بێ شورا ئەبێ کۆیکەنەوە و فشاریان خست و زەربەیان وەشەن و دووتەر زەربەیان لە حزب کۆمۆنیست کاریگەریدا ئەنی دەرنەچێت بە نەزەرم اتفاقاً ئەو مقاومەت و ڕاوەستیاوی چەپ و کۆمۆنیست باعث بوو کارعان بڵێ کۆمەلگای کوردستانی ئێران ڕوتی جیاوازی چەپ و ئازادی خواستێ بۆ یەکانی ئەڵعانە بێتە لانکەی ئەوەی لە سەراسەری ئێرانیشەوە تەسیری وەربگرن ئەوە لەو بابەتەوە لەسەر ئەو نکاتەی وا شەمێوتی تاقانە بوون نەقشی قاسملوو ڕاستەکە شەمێ قاسملوو ئەزانی چۆنە بنیادمێکی تەحسیل کردە بوو ئوروپاییش بوو دانشگا دیدە بوو کتێبی کوردستان و کوردیشی نووسیوە پایاننامەی دانشگاکەیەتی قابلی خوێندنە بە ئەرزشە ئەو وەختە ساڵی 65 و 68 میلادی لە پراگ نووسێتی وتێتی کوردستان چینایەتیە پرۆلتاریاتیا بە وجود هاتووە دواتر خۆی لە بیری چ بووە لە پەسا ڕادیۆ کۆمەڵەوە بیری دێنەوە هەر لەو کتێبەیان نووسیوێتی
خۆی دەورانێک بەسۆزێ بەڵام بە نظرم وەکو ڕەهبەرێکی تیژبینی چینایەتی حزب دموکرات ئەو ئێستراتێژیکتر ئەیزانی قازانج و بەرژەوەندی حزب دموکرات لەوەدایە کە بەرەی چەپ و ئازادیخواز بگیرێ بۆیە لە بەرابەرەوە بۆیە داڕێژەری سیاسەتی شەرفرۆشانە ئەو بوو ئەوە دواتر ئەو ڕێبەرایەتی شۆڕەش کە جیابوونەوە خۆ لە کتێبەکانیان لە یەکێک لە هاوڕێیان باسی کرد جەلیل گادانیش باسی کردووە ئەوەی نێویان ناوە پێغەمبەری ئاشتی ئەوەی ڕابتی پێی نەبوو ئاشتی بوو پێغەمبەرەکەی دروستە چونکی هەموو پێغەمبەران هەجملە پێغەمبەری ئیسلامیش پێغەمبەری ئیسلامیەکانیش نمادی شەرفرۆشی بوو محەممەد لەوەدا بەڵام ئەوەی ڕابتی پێی نەبوو قاسملو ئاشتی بوو و ئەو مواردی ئەجملە شەش جەریانی سیاسی کەوتنە بینی کۆمەڵە و دموکرات تا ئاستانەی ساڵی کاتە 65 تا ئاستانەی ئەوەی بە سڵح بگەین ڕۆشتنە بێژە قاسملو لە ئەوروپا بوو وتی دەست ڕاگرن گەڕاوە کارشکەنی کرد خۆ بارها و بارها لە ئەدەبیاتی وەختی کۆمەڵە باسی کراوە و من نکتەیەکیشم وەیە شەمە جان اتفاقاً بۆیە بەشێک سەری ئێوەم ئێشە نازانم تۆ لاوەڵی باسەکەم بڵم بابە ئەم شەڕە لە پێشا لە دژی کۆمەڵانە بۆی ئەرزیابی ئیدۆلۆژیک نەکەم ئەرزیابی سرفەن حزبی نەکەم ئەرزیابی تەعاسوبامیز نەکەم فاکتایەکی زۆرم هێنا لە ئیسفەندی 57ەوە تا بەهاری 58 تا دوای شەڕی سێمانگە کە چۆن لە پێشا ڕاگەاندن و تەبلیغاتی حزب دموکرات دژی شوراکان بوو شورای دەهاتی دەستگیرە کرد ئەوانەی وا مسادرەی زەویانە کرد دەستگیرێکردن نمونەیەکی زۆر هێنا منەڵانە اتفاقاً ئەرزیابەکەم مطلقاً تەعاسوبامیز بۆ ئیدۆلۆژیک نییە و ئەجملە من واقعاً ئەگە وەک هیوا خوازم نازانم چ کاش حزب دموکرات ئەم قسانەی ئەخیریان نەکردایە و هیجریەکان دو ساڵەوە پێش قسانەی لە BBC نەکردا دەرس و تەجروبەی بکرای کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی چینایەتیە تەبەقاتی تایە جنبشای تایە ئەحزابی تایە ئەحزابی سیاسی و چەپ و کومەنجی و جامعەش هێزیان هەیە ئیمکانیان هەیە نیرویان هەیە خۆیان دەتوانن مسلحکەن شەڕ نەفرۆشنەوە ئەو دەرسیان وەرنەگرت و بۆ قسە ناکەن خۆی مە قەسی سەرفەنی فشاگەریمان نییە دروستە من دەورانێکی زۆر بۆ خۆم جزوی کۆمەڵە لە شەڕدا بووین لەگەڵ حزب دەورانێکی جزوی هەیئەتای ڕەهبەری کۆمەڵە بووم بۆ عادیکردنەوەی ڕابطە لەگەڵ حزب دموکرات خۆ ئەبێ ئەوەش بکەین کاش ئەوان پابەندی چوارچێوەیەک بن کە ئەوەی بارها و بارها وەختە لە کێشەی بینی دموکرات و کۆمەڵە لە کێشەی سیاسیدا دەست بۆ چەک نەبین دەیوان وا دێرە دەرسیان وەرنەگرتووە دەست بۆ چەکە بن ئەوەی هاوڕێ ئیقبال باسەکە بکرێت بە کتێب ئەوە زۆر پێشنهادێکی باشە بەڵام هەر هاوڕێیان فعلەن کتێبێک هەیە خواهشەکەم مراجعەی پێ بکەن کتێبی تاریخی زیندوو کوردستان چەپ و ناسیۆنالیزم کە ئەو بەشێکی مهمی اتفاقا باس شەڕی کۆمەڵە و دموکراتەکە کە من گۆشەیەکی لەسەر سایتەکان داناوە ئەڵان بە چاپکراوی بەداخەوە لەبەردەست نەماوە بەڵام هینێ حەمەسوورە فەرماندەی ئەوەڵی کۆمەڵەش بۆ زۆر مستەنەدە کتێبێکی 370 سەفحەیە من با لێرە و تەبلیغ بۆ ئەو کتێبەی ئەو کەم بەش بە حاڵە خۆم حەولە دەم بە کۆمەکی هاوڕێیانی حزبمان فایلەکانی PDF لەسەر سایتەکان دابنین بەتایبەت ئەو بەشی شەڕی کۆمەڵە دموکرات زۆر فاکتوێلە من بۆ خۆم بەشی فاکتەکانم لەوێناوە ئەوەی تەجاربی خۆشمان بنووسینەوە زۆر درەستە هاوڕێ ڕقمانی شارەوەی وت واقبەت هاوڕێ هەژیر لەبەرا من ئەو قسەی هەژیر تەیید دەکەم الان ئێمە لە ئایندا هەر لەگەڵ حزب دموکرات و بەڕۆم نین بە نەزەرم جریاناتێک کە لە کۆمەڵە جیابوونەتەوە و ڕەسمەن بوونەتە فێدرالیست ڕەسمەن بوونەتە فێدرالیست ڕەسمەن بوونەتە ناسیۆنالیست بە ئەدەبیاتیانە نەک لە بەرۆی چونکی بوونەتە ناسیۆنالیست ناسیۆنالیستی واشەیە ڕەنگە شەڕفرۆش نەبێت ئینسافە بەڵام بە ئەدەبیاتیانە بە کردەوەیانە بە سیاسەتە بە شەڕەکە لەگەڵ خۆیان کردیان دوو کەس ئینسانی بێدفاعیان لەنێو خۆیان کوشت بە تهدیداتێکە وەختی خۆی عەبدوڵڵا موتەدی لە عەلەیهی ئوردوگاکەی سەید برایم و ئەوانێ کرد و ئەیوە دەبێ بچین پاچەم بکەن و ئەمانیش چوونەتە چوارچێوەی ئەو تفەکر و سیاسەتەی کە حزبی بورژوایی کورد حزبی دموکرات هەیەتی لە بەرابەردا چی بەرەی چەپ و کۆمۆنیست ئەبێ بەهێز بێ بەهێزی ئیجتیماعی کۆمەڵایەتی ڕێکخراوەیی و حتا نظامیش بێ نەبەوەی ئێمە شەڕ دەست پێ بکەین و شەڕدا بسوێت بووی واقعا هەرو چۆرەی لەو دەورانە دفاعمان لە خۆمان کرد دفاع بکەین لە بەرابەر دەست درێژی بەرەی کۆنەپەرست جا ڕژیمی مەرکەزیە تا ئەگاتە ئەحزابی ملیگەرا و ناسیۆنالیست و کۆنەپەرست لە کۆمەلگای کوردستان بەنا بە تۆری واقعی ڕەحمەت پێ ناکەن من لێرە تەواو بووم لە دەوری ترا باسی ئەو
شێوە ترۆری سلەیمانی محەممەدی کە چۆن خودی ڕاهبەری حزب دموکرات لە نێو خۆیاندا بە نێوی ڕەشەکوژی نێویانە برد دوایی بۆتان باسێکم چونکی لەو بابەتەوە زانیاری هەیەکم هەیە کە ڕەنگە عموم نەتوانێت بەسەر هادی نەماوی لەسەر ستێج یا گوێت لێیە لەسەر ستێج نیت ئەگەر ماوی نۆرێتوە هادی وا دیارە گەرێکی نییە قسە بکات حەمەی دەرزی وەری وێڕای سڵاوێکی گەرم بۆ ژوورەکە لە خوارەوە تا سەرێ دەست خۆش بێ کارەحمان دەستی هەموو ڕفێقانەش خۆش بێ کە قسەیان کرد ڕاستیەکەی منیش ئاوا سەرڕای هەموو نمونانەی هێناوتانە تۆ هەر کام لە ئێمە لەگەڵ کۆڵێک تەجروبە و نمونە ڕوبەڕووین قسەی من ئەوەیە بۆ ئێستا دوای چل و پێنج ساڵ 46 ساڵ ئێمە جارێکیکە لەگەڵ شتێکە ڕوبەڕوو دەبین دەبێ بینەوە سەر ئەو ڕۆژەی کە دەستماندایە چەک و لەگەڵ سەر ئەرشیرەکان ڕوبەڕوو بووین من پێم وایە دەبێ ئەم دەورە هەموو ئینسانێکی شەریف و هەموو کۆمۆنیستێک هەموو سوسیالیستێک و هەموو ئینسانێکی بەرابەری تەڵەب دەبێ مبارزەی عەشیرەکان تەبدیل بکەن بە مبارزەی مەدەنی جێگای دیالۆگ بکەین نەگەوەی جێگای چەک بەدەست عەشیرەوە بێ و بەهەرحاڵ مناڵی خەڵک بە کوشت بدەن تعدادێکی کارەحمان عینەکەت بەسە تعدادێکی هەرە زۆر لەم عەزیزانە لە کۆمەڵایە ژیانیان بەخت کرد و تعدادێکی زۆری لە حیزبی دیموکرات زیاتریش ئەوانیش بەهەرحاڵ لەو شەرایەت تێدا چوون هەمووی ڕۆڵەی کرێکار و زەحمەتکێشی کوردستان بوون ئایا لە سەرکردایەتی حیزبی دیموکرات نەفەرێکیان تێدا چوو بەهەرحاڵ ئەوەی کە لە شەڕەکانە لە بینە چەند ڕۆڵەی فەقیر و هەژاری کرێکار و زەحمەتکێشی ئەم وڵاتەن یان خەڵکی کوردستانە بۆ ئەوە من لام وایە تەنها یەک ڕێگا هەیە ئەویش ئەوەیە کە ڕاستەکەی ئەحزاب یەجگار زۆرە بۆ دوای ڕوخاندنی جەمهوری ئیسلامی لە کوردستانە ئەمانە هەموو چەکدار بن متمەئین بن کە ئێستا لە کوردستانی عێراق دوو ئیدارەیە لە کوردستانی ئێرانە بێتە 50 ئیدارەیی 30 ئیدارەیی وەلێ تەنها ڕێگا حەل ئەوەیە بە قودرەت بەدەست شۆڕاکانەوە بێ تەواوی ئەم ئەحزابانە چەکەکانە لە اختیاری شۆڕایە بێ ئەحزاب مبارزەی سیاسی خۆی بکە و ئەمەیە بەرگری بە شەڕ و ماڵوێرانیەکە و ئەمەیە عەشیرەکانیش وادارەکا بەوەی دی لە عەشیرەگەری بێنە خوار و ڕوو بکەنە مبارزەی مەدەنی و ڕێز لە خۆیان و هەموو ئەو کەسانەی کە مبارزەی سیاسیەکەن بگرن غێرەس ئەوە نەبێ بە بڕوای من بازم ئەمانە هەر ڕوو دەیاتەوە تۆ دوای 46 ساڵ ڕاهبەرانی ئەمانە هێشتا دەرس و تەجروبەی لێوەرناگرن حەملە دەکەن بە دادە مەلەکەی مستەفا سوڵتانی یانی چی یانی ئەمانە هەرە و عەشیرەی پێشترن کە بۆ ئەوەی کە بەهەرحاڵ حاکمیەتێ بکەن کە هەمیشە لە هەر چۆ دەرکەوتن فەرشی سووریان بۆ ڕابخەن وەلێ ئەمە وەزیفەی ئینسانە تێگەیشتووەکانە ئەم سەحنەیە دەبێت تەغییری بدەین بە مبارزەیەکی سالم و مەدەنی هەست کەس بتوانێ ئیبراز نەزەری خۆی بکەوە بەهەرحاڵ دوور لە چەک و دوور لە خشونەت و دوور لە کوشت و کوشتار ئەمە من پێم وایە دەبێ لەوەلا دەبێ بەرە ئەو بچین خۆ ناکرێ هەر متفەنگم بەشانەوە بێ من ئەو قسەی کرد ئەو تەقەی لە من کرد مە بکوژم هەتاکەی کوشتن سپاس بۆ وەختەی داتان بە من دەستان خۆش بێ دەمت خۆش هاوڕێ مستەفا فەرموو هەلو جوولەیە بەڵێ دەنگم زۆر باشە ئەوەڵەن سڵاو لە
هەمووتان بە تایبەت ئەو ڕەفیقانێکە لە قەدیمەوە دەمناسین و هاوسەنگەر و هاوڕا بووین. پێم خۆشە بۆ ئەوڵین جار لەسەر مۆقعیەتی حیزبی دموکرات کە لە منتەقەیەم خەڵکی شنوێم بە ئێستا دەبێتە منتەقەی شمال و ئەو دوورستانە کە منتەقەیەکی زۆر وەسیعە. پێم خۆشە بازێک ئیتلاعاتان پێ بڵم کە لە هیچ جێیەک نەکوتراوە و باسی نەکراوە و ئیتفاقاً ئەوەی کە هاوڕەحمان باسی کتێبەکەی زیندەیات هەمەسوودی کرد کە بەڕاستی کتێبێکی بەرزشە، ئیتفاقاً وەختێک کە دەگەڵ خۆی شەخسان دانیشتم ئەوەم بە عنوانی ئینتقاد پێکوت کە ئەو بەشانەی باز نەکردو لەو کتێبەدا کە مهمە. دەچمە سەرە و بەحسانە پێتان بڵێم چین. یەکیشیان لەسەر مۆقعەتی ئیجتیماعیەکەیە کە هەموو دەڵێن مبارزەی تەبەقاتی بووە، بۆ یەکە پێتان نیشان بدەم و سابیتی کەم ئومیدوارم ئەو قسانەش بمێنیتەوە وەک سەنەد کە چەندە حیزبی دموکرات واقعاً تەبەقاتی بوو، چەندە تەرەفداری ئاغاوەت و تەبەقاتی باڵادەست بوو دەم لە شاری شنۆ دیەکەیە کە مربوطە بە نەغەدە، وەلی چون کوردنشینە زۆرتر ئێمە هاتشەوان دەکرد شاری دەی ئاڵیاوەی پێ دەڵێن. لەو ئاڵیاوەیە ئەکسەریەتیان کە خەڵکێکی زەحمەتکێش بوون و فەقیر لە ئەنگلی کۆمەڵی بوون، ئاغایەکی لێبوو هەر وەختێک کە ئینقلاب کرا ئەو زەحمەتکێشانە چوون زەمینی ئەو ئاغایان تەقسیم کرد. وەختێک کە تەقسیمیان کرد حیزبی دموکرات وروژە هات زوو ئەوەڵێ چەندانە تەزەکورێکی داوەلی زۆر لەسەر تەزەکورەکانیان ڕانەوەستان بەو خەڵکێک کە دەبی زەمینی فڵان ئاغای بدەنەوە، چوو کارێکە کردی 4 یا 5 دانە بوون ئەو زەحمەتکێشانە و فەقیر بوون، ئێمە پامان دەکتن ڕەشایی دی، دەستگیریان کردن بردیان نە زیندان. کۆمەڵە کە ئیتفاقاً ئەو دەمی زۆر فعال بوو لە شنۆ، هێزی زۆر بوو و جالبتر ئەوەیە کە یا تاڵتر بڵم خالید عەزیزی کە ئێستا لەگەڵ حیزبی دموکراتە مەسئولی کۆمەڵی لە شنۆیە بوو و زۆر ڕادیکال بوو و زۆریش خۆشەویست بوو، کۆمەڵەش چوو لە ئاغایەکەی دەستگیر کرد. ئاغایەکەی دەستگیر کرد بەرحاڵ پێیتا دەبی ئەو کەسانە ئازاد بکرێن. دەرنەتیجە بوو بە مزاکراتێکی جدی و ئەولا کە ئیتفاقاً ئاخری سەر دوای 3 ڕۆژ یا 4 ڕۆژ من خەڵکی وێم و ئەوانم باش لەبیرە بە وەساتەتی شوڕای شار کە ئەو دەمی تەرکیبێک بوو لە ئەنواعی ئەفراد چەپ و ڕاست و مەذهبی و هەموو شتێک تێدا بوو، هاتن لە نێوەڕاستی شاری شنوێ دوای 3 ڕۆژ پێم وایە ئێمە ئاغامان هێنا، ئاغایەکەمان هێنا، حیزبی دموکراتیش 4 یا 5 هەوادارە زەحمەتکێشەکەی هێنا کە هەواداری کۆمەڵەش بوون، لەوێ مبادلەمان کردن. ئەوەی یەک. دوو، بۆ ئاگاداریتان لە مەنتەقەی شنوێڕا بەرەو شمال، یعنی بەرەو مەناتقی دەوروبەری ئورومیە و شاپور وانە کە دەبیتە مەرگەوەر، تەرگەوەر، برادۆر، سۆما، ئەنزەلی، هەمووی ئەو مەناتقە حیزبی دموکرات لە ڕۆژی ئەوەڵڕا هەتا ئاخرین ڕۆژ کە ئەو مەناتقەمان داگیر کرا دەستیان بەسەرداگرەوە تەرەف دەوڵەتیەوە بە هەمکاری قیادی موقت کە ئێستا نییە پارتی دموکراتە لە کوردستانی عێراق. حیزبی دموکرات تەنها و تەنها فقط نقطە ئیتکا و کەسی قابلی قبوڵی ئۆتۆریتەی قابلی قبوڵیان سەرۆکی عەشایری مەنتەقەی بوون کە من هەمویان دەناسم، هەمویان وەبیرە و مشەخەسەن مەسەلەن سەنار مامەدی بوو لە شمالی کوردستان کە دەبیتە مەنتەقەیەکی نزیک بینی ئورومیە و شاپور، ئەو بوو بە کۆمیتەی ناوەندی حیزبی دموکرات و ئەفرادەکانیشیان بوون بە ئیسلاح پێشمەرگەی حیزبی دموکرات هەتا ئەو دەستی هەڵگرت. مەزورم ئەوەیە حیزبی دموکرات نقطە ئیتکای ئیجتیماعیەکەی ئەوان بوو، ئەوە نەبوو کە ئەو سیاسەتی وا بوو کۆمەڵەش سیاسەتی وا بوو پەس بە شەڕ داهاتی. حیزبی دموکرات لە جێیەک کە پێی دەکرا، لە جێیەک کە دەیتوانی، لە جێیەک کە دەیویست و بۆیان دەچۆ پێشە بەنەوعێک نقطە ئیتکا ئەسلەکەی ئەو تەبەقاتی باڵادەست بوون لە کوردستان کە بەرحاڵ پێم خۆشە لەسەر ئەوەش ئەگە بتوانین وەختی خۆی قسە بکەین
لەسەر ئەو نقطە ئیتیکای ئیجتیماعیە کە زۆر مهمە کە سرفەن سیاسەتی ئەوان یا سیاسەتی کۆمەڵەی نەبوو یا فڵان ئیتلاعیە نەبوو کە باعیسی ئەو شەڕانە بی. سێوەمیشت کە پێم خۆشە باتان باس بکەم لە شاری مەهاباد کە پێشمەرگە بە ئیسلام ئازاد بوو، پێشمەرگەش حاکم بوو، کەسێک هەبوو کەسێکی زۆر زۆر مەشهور زۆر فعال و ڕەهبەرێکی سیاسی کە هەمشانی ئەو دەمی کاکوات بوو بە نێوی سەلاحی شەمس و بورهان. ئەوە عضوی ڕەهبەری ئیتحادیەی کۆمۆنیستا بوو کە لە مەهابادش بەتەما بوون، کەم کەم دەیانتوانی وەتوانی بوویان ئەوەتە نیرو کۆکەنەوە و فعالیت چاکیان دەکرد، وەلی وەختێک ئیتلاعیە و قسە ئەو دروشتانەیان دەنووسی بە توندیان دەنووسی. ئەوە پێم وایە ئەگەر ئیشتباه نەکەم نازانم لەسەر چه خەتایەک حیزب دموکرات بوو ئەوان ئیتلاعیەیەکیاندا یعنی بە نێوی ئیتحادیە کۆمۆنیستا کە سەلاح شەمسی بورهان نووسی بووی ئیتلاعیەکیاندا و تون بوو عەلەی حیزبی دموکرات. دوو شەو یا سێ شەو دوای ئەو ئیتلاعیە کە وەسیعەن بڵاو بووەوە لە تەرەف ئیتحادیە کۆمۆنیستا ئێوارێ کە تاریک و ڕوونی ئێوارە تازە دەرهات ئەم نەودەم محەسر بووم لە مەهابادی دەرسم دەخوێن چەند سێ چوار نەفەری موسەلح چوون لە دەرگایاندا و بانگی سەلاح شەمسی بورهانیان کردو لەبەر دەرگای خۆی تڕۆیان کرد و کوشتیان. متاسفانە قەت حیزب دموکرات ئەوڵا حیزب دموکرات تەواو بێدەنگ بوو، هیچی نەکرد ئەمە کردومانیان ئەمان کردو، وەلی باتەوە بە ئیتلاعیەکە و موقعیەتێک کە سەلاح کولەن هەیبوو حەدس و گومانی 99% ئەوە بوو کە حیزب دموکرات ئەوەی کرد. مەزروم ئەوەیە حیزب دموکرات لە هەر جێیەک توانی لە هەر جێیەک بۆی کرا، لە هەر شوێنێک بۆی ڕەخسا ئەو کەسانی بۆ بێدەنگکردنی جامعە، بێدەنگکردنی دەنجی ئازادی و بەرابەری سەرەبی لە جامعە کاری خۆی کرد. فقط داخلی داوەندە شتا پێ بڵم من لەسەر خودی فعالیتی کۆمەڵە دەزانم حیزب دموکرات لەخەرەوە موقعیەتەکەی بوو، وەلی لەسەر فعالیتی کۆمەڵی کە دەیتوانی شێوەیەکی دیکەبی و کە دەیتوانی تەئسیری مستەقیمیشی لەسەر حیزب دموکرات و یا هەر جێرانێکی دیکە هەبی بۆی کە بێدەنجیکەن قسەم هەیە. پێم وایە ئیشتباهاتی گەورەی کۆمەڵە و تاریخی کۆمەڵە باعث بوو کە مەیدانی ئەو زەربانە کە ئەو هەموو پێشمەرگێ و ئەو هەموو ڕەفیقە باشە دەستبردن کردیەوە. دیسانیش سڵاو بۆ هەمووتان، دەزانم شەوە لە ئوروپای شەوێکی خۆش بۆ هەمووتان و زۆر سپاس کە گوێتان دێت. زۆر سپاس بۆ تۆش مەمنون. ئاگرە بەڵێ زۆر سپاس بۆ کاک ڕەحمان و هاوڕانە کە قسان کرد. ڕاستیەکەی من بۆ خۆم ئەو تایتەڵەی کە نووسراوە لەسەرەوە شەڕی حیزبی دموکرات لە دژی کۆمەڵە پێم هەڵەیە. بۆچی پێم هەڵەیە؟ چونکی شەڕی حیزبی دموکرات تەنیا لە دژی کۆمەڵە نەبوو، بەڵکو لە دژی خەڵکی زەحمەتکێش، لە دژی سازمانهای سیاسی و بەتایبەت چەپەکان، هەروەها شەڕ لە دژی دموکراسی بوو. و بۆش کە ئێمە بین ئەو تایتڵە زەخکەینەوە کە گۆیا تەنیا حیزبی دموکرات دژی کۆمەڵە بووە، من پێم شتێکی هەڵەیە. ئەوەی کە باسی ئەوە دەکرێت لە ساڵی 59 دەستی پێکرد هەوڵینکەرەت حیزبی دموکرات، ئەوەش هەڵەیە. یەکێک لە هاوڕان باسی کردم پێم وایە هێرشکردن بۆ ئازادیهای سیاسی و زۆرەملیەکانی حیزبی دموکرات وەکو حیزبێکی پاوانخواست کە هەمیشە خۆی بە زۆرینەی خەڵکی کوردستان دادەناو دەیگوتە 5% خەڵکم لەگەڵ کۆمەڵە بە مەنزەڵک دۆڵمە تێر دەخوا. ئەو هێرشە بە دژی کۆمەڵە و خەڵکی زەحمەتکێش و سازمانهای سیاسی لە کوردستان بەتایبەت لە پاییزی ساڵی 58ەوە دەست پێ دەکا، یعنی ساڵی 59 نەبوو وە درێژشی دەبێت. و هەوڵینکەرەت کە ئەفرادی حیزبی دموکرات لە ئەنگرانی خۆیان کۆ دەکەنەوە و تحریکیان دەکەن بەتایبەت مەلای ئاوایی میراوێ لە ناوچەی سەردەشت کە دانەویش مەقەڕی کۆمەڵە لەوێ هەڵچنین لەو دێهاتە، کە دوای وەی کە دەبینن هەوادار لە ئەنگرانی کۆمەڵی ئامادەگیان هەیە و ئەو تحریکاتەی حیزبی دموکرات بە تەواوی پوچەڵ دەکەنەوە، دوای بڵاویان کرد ناتوانن هێرش بکەنە سەر مەقەڕی کۆمەڵە و ناتوانن مەقەڕی کۆمەڵ هەڵچن. یعنی مەبەستم لە ساڵی 58 دەست پێ دەکات، دوایی هەر درێژەی پێ دەبێ و
درێژەی دەبێتەوە لە ساڵی 59 دەبێت کە ئەوڵین هێرشی خۆی بۆ سەر یەکێک لە مەقەڕەکانی نظامی کۆمەڵە لە دێهاتی بێتوش لە ناوچەی ئالانی سەردەش ڕێک دەخات کە 17 نەفەر لە پێشمەرەکانی کۆمەڵی چەک دەکات و سلاحای قورس و سەبوک و سەنگین بەکاردێنە. یعنی ئەوە نمونەهەیە کە لە خودی هێرشەکانی حیزبی دموکرات ئێمە باسی زەحمەتکێشان دەکەین بە تایبەت کە حیزبی دموکرات وەکو حیزبێکی بورژوازی ماهیەتێکی بورژوازی دژی زەحمەتکێشان بووە. مەسەلەن بۆ نمونە دەچێت هێرش دەکاتە سەر تەزاوڕاتی زەحمەتکێشانی دیاتی تیکانتپا تەقەیان لێ دەکات، دەچێت ئەندامانی شوڕای زەحمەتکێشانی دیهاتەکانی حەمامیان و داربەستەر و خانەقا لە دەوروبەری بۆکان و دیهاتەکانی دیکە دەگرێت. ئەوانە دژی حیزبی دموکراتی تلاییاندا بوو؟ ئایا تووڕەیی پێشمەرەکانی حیزبی دموکراتیان هەڵخراند بوو؟ یعنی حیزبی دموکرات هەمیشە دەعای دەکرد کەەوە پێشمەرەکانی کۆمەڵی تووڕەیی پێشمەرەکانی حیزبی دموکرات هەڵدەخرێنن، بۆیە پێشمەرەکانی حیزبی دموکراتی شێرش دەکەن. بەڵام لەوێدا خۆوە هیچ کام لەوانە نەبوو، ئەو زەحمەتکێشانێک کە دەگیرێن و تەقەیان لێ دەکرێت. وە لە هەر شوێنە کە حیزبی دموکرات دەستی سەرەوەی هەبووە ئەو زەرفیەتە ارتجاعی زیدی دموکراتیکەی خۆی نیشان داوە. وەختێک ئێمە دەڵێن حیزبی دموکرات حیزبێکی چۆن بڵم بورژوازیە، یعنی بورژوازی زیار ماهیەتەن ارتجاعیە، داخۆ ناتوانین بڵێن غێری ارتجاعیە. بۆچی؟ بۆی کە ئەو حرەکاتەی کە نیشان داوە لە عملکردی خۆیدا حرەکاتێکی زیدی زەحمەتکێشانەوە حرەکاتێکی ارتجاعیە و دیفاع لە مالکان و لە کارفەرمایە لە ساحەبانی کورە پاسخانەکان وانە هەموو حرەکاتێکی ارتجاعی و دژی کرێکار و زەحمەتکێشە. بەڵام ئەوەی کە سەیرە مستفا هیزری کە دیارە پاکانە دەکات لە مساحەبەی خۆی لەگەڵ ژیار گوڵ لە تلڤیزیۆنی BBC دێنێ باسی ئەوە دەکات کە ئەو شەڕە لەسەرەوەی وەکە کۆمەڵە بیر و باوەڕی دژی حیزبی دموکراتی هەبوو و حیزبی دموکراتی بە بورژوازی دانا و حیزبی دموکراتیش دیارەوانەی تەحمل نەدەکرد کە لەو دەورانە ئەقاری و سیاسی بیر و باوەڕی کۆمەڵی تەحمل نەدەکرد. دەی باشە حیزبی دموکرات مەگەم لە بیری سوێتەوە هەرەوە حیزبی دموکرات کۆمەڵی بە ساواکی دادنا بە بەقایای فۆدالیسمی دادنا، هەر حیزبی دموکرات بوو کۆمەڵی بە زیدی ئینقلابی دادنا، بۆ ئەوانە باز ناکرێت. لە بەرنامەکانی ڕادیۆیی خۆی تحتی عنوانی کۆمەڵی زیدی ئینقلابی کۆمەڵە دژی ینی شەدیدترین حملاتی تەبلیغی پێدەکات لەو کاتە لە 28 فەروەردینی ساڵی 1360 دکومنتە و ئیدعا دەکات کە کۆمەڵە لە جوڵانەوەی مقاومەتدا نەماوە بۆ خەباتی چەکدارانەی وەلا ناوە و هەروەها باسی ئەوە دەکات کە شەڕ هەتا نابوودی کۆمەڵە. ئەوانە هەموو تەبلیغاتی حیزبی دموکرات بوون. ئەی بۆ مسفایزی سەواشە دەکات، بۆ نایە باسی ئەو شتانە بکات و یا ئەوەی کە باسی ئەوەی کردووە کە حیزبی دموکرات نوێنەری بەقای فۆدالیسمەوە دەبێت لە کوردستان پاک بکرێتەوە، یعنی بەو ڕادەیە دەچێتە پێش دەڵێت پاک بکرێتەوە. کۆمەڵە دژمنی نێوخۆیە و لە دژمنی خارجی یعنی کۆماری ئیسلامی خەتەرناکترە. ئەوە بۆچوونی حیزبی دموکرات بووە و بەو شێوە شعاری شەڕ هەتا فەوتانی کۆمەڵی دەدا. ینی کۆمەڵە دیارە هیچ کار نەیگوتووە ئەو شەڕی نێوان حیزب و دموکرات و کۆمەڵە شەڕی چینی کرێکار دژی بورژوازیە، چونکی ڕزگاری چینی کرێکار ئەمری خۆیەتی و کۆمەڵە تاینی ناکات، زاخۆ ناچێت تاین تەکلیفکا بۆ چینی کرێکار وەرن ئێوە ئەو کارە بکەن ئەو شەڕە بکەن. بۆش ئەو تەبلیغاتەی حیزبی دموکرات هەمووی چەواشەکارانەیە و هیچی ینی هیچی ڕاست و دروست نییە. بەڵێ کاتەکەوتەوە بۆ جەمبەندی بکە قسەکان. زۆر باشە. بەهەرحاڵ خودی ئەوەی کە حیزبی دموکرات لە خودی ئەو مساحەبەیەکدا عەبدوڵڵا حەسەنزادە کتێبێکی هەیە لە جڵدی دووەمی کتێبەکەیدا 50 ساڵ خەبات دەنووسێتی دەڵێ ئایەتوڵڵا ئیشراقی سەراحەتەن لەوانی دەیە کە تفەنگچی ببنە تفەنگچی جمهوری ئیسلامی. لەوێدا قاسم لوو بێدەنگی دەکات و ئەمیش دەڵێ بە قسە هاتم دەڵێمەوە جاشایەتیە کوتمەوە جاشایەتیانی عەبدوڵڵا حەسەنزادە دەڵێ. ینی ئەوە هەدەفی کۆماری ئیسلامی بوو کە کۆمەڵە چونگی جەریانێکی کۆمونیستی بوو بە تایبەتی دژی کۆماری ئیسلامی پێگیرانە شەڕی دەکرد
لە حیزبی دموکراتی دەویست کە بنە تفەنگچی زۆر جمهوری سپاس ئیسلامی. کاک بەڵێ ئاگرجی فەرموو. دەمت خۆش بێ ببەخشە لە مناو قسە کە تا بەڵامی کرد وەختەکە و تەوا بوو ڕەسوڵ فەرموو. دەنگم هەیە هەوڕێ بەڵێ بەڵێ دەنگ باشە فەرموو. هاوڕان سڵاوتان لێبێ شوێکی خۆش بۆ هەمووتان هەروە مادوونە بووی دەکەم لە ڕەحمان کە بەسێکی باشی ئێرادە منیش دەمێ لەسەر چەند نوکتە فقط تاکید بکەم. من پێم وا بێ خەڵک خارج لەو جەلسەی ئێمە یا خارج لە ئێمە زۆر کەس مشینەوەی بۆ پرسیار بێ و حەقیشیانە بۆ ئەم پرسیار بێ کە بلاخرەوە شەڕە لەسەر چی بە وجود هات مقصر چییە بوو و زەرەر و زیانەکانی ئەو شەڕە. ئەمە معموڵەن کەم لەسەرەوە قسە دەکەین بەڵام ئەگەر لەسەر زەرەر و زیانەکانی قسە بکەین بنزەم زەرەر و زیانی زۆر بوو بۆ مەقتا لە فعالیت دژی جمهوری ئیسلامی. ئەوڵان هەروە بەشێکی دیکە بەشێک لە ئاوڕیان باسییان کرد جەماعەتێکی زۆر لە حزبی دموکرات و جەماعەتێکی زۆر لە پێشمەرگەی کۆمەڵەکیانیان بەخت کرد و لەم ماجەرایەدا لە دەورانی ئەو شەڕەدا جمهوری ئیسلامی موفق بوو بەشێکی زۆر لە کوردستان بەڕاحەتی داگیر بکە. لە زۆر جێگا پێشمەرگەی کۆمەڵە لە هەمان کادا کە دەگەڵ جمهوری ئیسلامی دەرگیر بوو حزبی دموکرات لە پشتەوە لێی دەدات. بنابەرین ئەوەی کە دەسەڵاتی جمهوری ئیسلامی بەسەر کوردستاندا سریعتر کرد خۆ بۆ زەرێکی زۆر گەورە بوو، زەربەیەکی زۆر گەورە بوو. لە هەمان حاڵدا باعثیەوە بوو کە بەشێک لە خەڵکی کوردستان قەتعەن هەم پێی ناڕەحەت من و هەمەوە کە لە ڕاستیدا ئوران لەدەست بدەن ویا تووشی ئێحساساتیان بەرحەڵ جەریادار بێ. هەمووی ئەوانە حەقی خەڵکی کوردستان بوون کە ناڕەحەتی خۆیان لەو شەڕە هەبێ و ئێستاش کە دەگەڕێنەوە بۆ تاریخە هەر کەسێک حەقێتی کە بڵەو شەڕ نەدەبەوە ببێ. بەڵام بالاخرەوە شەڕێک بوو ئیتفاقکەوت بۆ ئیتفاقکەوت ئەوە بە ئەسڵی مەسەلەیە کە ڕەحمان بە درستی شارەی بە بنەماکانی دەستپێکردنی ئەو شەڕەوە دەلایلێک کە حیزبی دموکرات لە هەر جێگە ئەگەو شەڕی بەسەر ئێمەدا تەحمیل کرد. بەڵام نکاتێک لەوەدا هەیە یەکێکەوە کە حتا ئەو وەختەی کە کۆمەڵە ئامادە بوو کە جوابی حیزبی دموکرات بداتەوە تا شەڕی سەراسەری لە ساڵی 63دا حیزبی دموکرات یەکەم لە هەموو ئەو هێرشانەی کە کردی بۆ سەر کۆمەڵە بۆ سەر مقەڕەکانی کۆمەڵە پێشمەرگەی کۆمەڵی شەهید کرد نەیەک و دوودا یەکجار زۆر لە پێشمەرگەی کۆمەڵی شەهید کرد. کۆمەڵە هەموو جارێک دانیشتە پای میزی مزاکرە کە حیزبی دموکرات قانع کە بەوەی کە مقەڕراتی بازی و فعالیەتی سیاسی لە کوردستان حیزبی دموکرات ڕعایەتی بکە. حیزبی دموکرات قەولیدا بەڵام هیچ وەخت بە قەولەکانی خۆی عەمەلی نەکرد تا ئەو جەیە کە کۆمەڵە مەجبور بوو بالاخرە جواب بداتەوە بە حیزبی دموکرات و ئەوە لە ساڵی 63دا ئیتفاقکەوت. نکتەی دووەم لەو هەمووی ئەو ماجەرانەدا ئەوەیە کە حیزبی دموکرات هیچ وەخت لە هێرشێکە کردی لە منتەقەیەکدا هیچ بەخت بۆ خۆی مەحدود نەکرد بەتایبەت لەو مناتقەی کە دەسەڵاتی هەبوو کە دەگەڕێتەوە فەرزان مناتقی لە شنۆ بگرێت تا پیرانشار و سەردەشت و ڕەبەت و ئەوانە کە وەختە تەشکیلاتی کۆمەڵە بەرحاڵ بە نیسبەتی جێگاکانی دیکە زەعیف بوو. حیزبی دموکرات لە هەر جێگای شەڕ بوو بە لەو منتەقانە دەستی بەوە دەکرد کە پێشمەرگەی کۆمەڵە لە هەر جێگایەک بن دەستگیریان بکە و زۆر جاریش ئیتفاقکەوت کە ئێدامی کردن کەسێک کە لە نێو خانەوەدەیدا و سەردان شو بۆ دەیگرتن و هەر لەوێ ئەدامی دەکردن. یعنی ئەوە مەواردی زۆری هەیە گەبێ یەک باسییان بکەیت. بێجگە لە ئەوە کە حیزبی دموکرات ئەم شەڕەیانی ئەم تەمایلەی حیزبی دموکرات بەوەی کە ئەم شەڕانە مطلقاً لە ینی زۆر جار حیزبی دموکراوی داعی دەکردی کوت ئەوە چونکی کۆمەڵە تەبلیغات دەکەن من ناتوانین مەسئولینی خۆمان کۆنتڕۆڵ بکەین و کاکەوە دەبێت تەبلیغات نەکەن و فڵان و بێمانە و بەڵام واقعیەتەوە نەبوو.
واقعیەوە بوو کە حزبی دموکرات لەجێ کارێکی دیکە لە جێی دیکەش دووبارە هەر هەمان موقع ئەوی دووپات دەکردەوە، یعنی پێشمەرگەی کۆمەڵی لەوێ دەستگیر دەکرد. بۆچی حزبی دموکرات ئەوەی بوو کە قەتعانەوە بەشێک لە هاوڕیان لە باسی وشدا باسییان کرد لە پشت پەردەی ئەم زەرورەتە بۆ حزبی دموکرات ئەوەی کە تازە هێزی دەسەڵاتداری کوردستان بێوە تەنیا هێزی متقابل لەگەڵ جمهوری ئیسلامی کە بتوانێت سیاسەتی خۆی لەگەڵ جمهوری ئیسلامی بەفازت بەرێتە پێشێ، ئەوە تەنیا ئەنگیزەیەک بوو کە دەکرێت بە لەحاظی سیاسیەوە بڵێ حزبی دموکرات تاقیب دەکرد. بە تۆری واقعی حزبی دموکرات پێی وابوو کە هیچ حزبێک یا جەریانێکی سیاسی دیکە نابێ مزاحمی ئەو بێ کە حزبی دموکرات چۆن لەگەڵ جمهوری ئیسلامی بسازێ، و ئەو زەرورەتە لە دوای ئینقلابی 57 بۆ حزبی دموکرات هەمیشە بوو تا ئەو وەختەی کە حزبی دموکرات حتا لە مزاکراتی وەختە کوردستانی بەشی زۆری داگیر کرا و لە مزاکراتی خۆیدا لە پشتی پەردە دەگەڵ جمهوری ئیسلامی بردێ پێش و هەتا 2 نەفەر لە ڕاهبەرانی خۆشیدا فەدا کرد. بەنابەرین ئەو سیاسەتە ئەو زەرورەتەی پێک دێنا کە ئاوا هیندکە بە کۆمەڵە. نکتەیە کە زۆر جار باز دەکرێن پێم خۆشە لێرە تاکیدی لەسەر بکەم لەسەر ئەوە کە مەسەلەی ئینقلابی بوون و ضد ئینقلابی بوون و ئەوانە، من زۆر چاک لە بیرمە ئەو وەختانە بەحث لەسەر ئەوانە نەبوو. بەڕاستی کۆمەڵە هیچ وەخت نەیکوت حزبی دموکرات ضد ئینقلابیە. من لە بیرمە ئەو وەختە کە هێشتا بەحسی تئۆریکمان ئەوەندەش نەبوو، بەرحاڵ بەحثەوە بوو کە چی هەیە ئینقلاب. ئەو وەختە هیچ ئینقلابێک دەگۆڕە نەبوو کە ئێمە بڵێنەوە ئینقلابە دەبینێ پێش حزبی دموکرات تا تۆ پێشی بگرێت. هەموو لە کوردستان هەموو شتێک لە مقابلی جمهوری ئیسلامی بوو. بەنابەرین بەحسی ئینقلاب و ضد ئینقلاب ئەوەی کە عەبدوڵڵای موحتەدی لەکوێ باسی کردەوە بە لەحاظی تئۆریکە و لەنێو کۆمەڵەدا ئەو بەحسە مەطرح نەبوو. حتا بەحسیەوەی کە حزبی دموکرات ئینقلابی نییە، ئەمە مەسلەیەک بوو بە خودی خۆی مەربوط بوو. بەحسی ئێمە ئەوە بوو کە لە ئینقلابی ئێمەدا حزبی دموکرات نایە، چونکە ئێمە سوسیالیستی، حزبی دموکرات ئینقلابی سوسیالیستی ناکە، بۆ خۆشی عینی بەحسەکەی حزبی دموکراتی شەرەوە بوو. بەڵام ئەوەی کە حزبی دموکرات بە تۆری واقعی لازمی بوو ئەویش ئەوە بوو کە لە کوردستان ئەم ئاگاهی و ڕۆشنگەری سیاسی دقیقاً کە ئێمە دەماکرد حزبی دموکراتی قەتعاً لە مەقابلی سوالاتێک قەرار دەدا. هەرچەند ئەگەر کەسێک بڵێ پێی وابێ ئێستا ئەو دەختە کۆمەڵە 24 ساعت کاری ئەو بوو کە تەبلیغات عەلەیە حزبی دموکرات دەکات، مطلقاً شتی وا ئەو وەختە نەبوو. تەوابی فعالیەتی ئەو دەورەی لانی کەم تاوجێی وە بیرم دێ و حتا سوخانڕانیەکانی ئەو بەڵێ سوخانڕانیەکانی کە لە ناوچە مختەلیفەکانیش دەکرا بە تۆری واقعی لەسەر مەسایلێک بوو کە ئەو ڕۆژانە ئەو وەختانە ببوو، لەین لە جامادا مەطرح بوو. جمهوری ئیسلامی، سیاسەتەکانی جمهوری ئیسلامی و حزبی دموکرات عەمەلاً بە هەمخانی خۆی دەگەڵ ئەوان خۆی لە مەقابلی پرسیارەکانی ئێمە قەرار دەدا. دەست خۆشمە اینجا بەخشەکە ئەگە زیادی قسەم کرده بێت نەنا مشکلە نییە، دەمت خۆش بێت. هاوڕێ حەسەن و هاوڕێ نینا لەسەر ستێجەکە چوونە خوارەوە بەداخەوە کەوا بێت نەفەر ئاخرمان ئەمێنێ فقط هاوڕێ حەبیب سڵتانی فەرمو هاوڕێ حەبیب. نیکەکە و بەسراوە. بەڵێ یاکسە دەنگم تێ بەڵێ فەرمو. هەڵڕیان سڵامتان عەرز دەکەم، شەوتان باش، ماندوو نەبن لە باس و جەدەل و مەجموعان. حزب دموکرات هەروە هاوڕێ ڕەحمان باسی کرد هەر لە ئەو بڵە و کەمەر خۆی بەستوو بووە کە حزبێ تاقانە کە خۆی حاکم بێ لە مەنتەقا و هیچ کەسێکی بە ڕەسمیەت ناشناسی و ئەم قودرەت تەڵەبیە بۆ خۆی بە هێنانی بە ئێرستانیام کە ئەشی ئەم کارە بکە و دوایەوە ئەو دەستی ناو دەست تووە مرتەجایی نابوو، دەتە تووە مرتەجایی نا هاو کاسە بوو و هاو مەرام بوو بۆ ئەوەی کە ئەم جەوە ڕادیکاڵی کۆمەڵە لە مەنتەقا لەبێن بووە. ئەوەی کە متالباتێکە کرێکاران و زەحمەتکێشان کوردستان خاهانی بوون، حزب دموکرات مقابلی بوو. لەم ڕابطە تەرخ و بەرنامەکەیەوە بوو کە ئەم مەسەلە سەرکوتکە مثلا لە کامیان لە هادی هاشمی لە ڕزگاری لە تووە مرتەجعین منتەقە جەمە کردووە بۆ ئەوەی کە فقط نێڵی کۆمەڵە تەبلیغکە
وەختی تەبلیغکردنەکەی کۆمەڵی تحت فشار قرار بە کە بالاخره ئەم مەیانە نەدەریێ دفاع کردیە لە منافع کرێکار و زەحمەتکێشانە. شۆرامان تەشکیلەدا حملەی پێکرد، مەسەن لا ئێوەی هەموو لە بێسەرانە حملەی بە شۆراکان کرد. شۆرای ئێوە شۆرا ئاین بەنی سەر شۆرا مڕە ئێمە هین ڕسمی ناشناسی تاوجێ خۆی تانی کردی لەوە گەڕیاوە دۆر دوومی تەک خۆ مەدرەکان هەست و دکمنتەکەی هەست کە تەک بەنی سەردا دانیشتن و بەنی سەردش قەوڵیان پێیا کە بالاخره ئێوەگە کۆمەڵە لەبێن بوون ئێمە تانین خودگەردانی هەر شتێکتان گەرەکە لە کوردستانە ئێمەتانین یارمەتیتانکەین و پیادەیکرد. ئەمە هەر لە ئەوڵە بالاخره وەک حزبێک دفاعی لە منافع سەرمایەدارن ئاغا و بەگ و دەرەبەگە کرد و ئەمانە مشەخەص بوو. بەڵام لەو سەردەما مەردم کوردستان ئەم بە تواوی دەرک نەکرد و کە بالاخره بزانێ ئەم حزبە کام لایەنی گریەوەمانە منزورمەوە نیە بەتۆر مشەخەص بەتۆر عام بەتۆر مشەخەص لە قسمەتگەل مشەخەصە بۆ ئەوەیشە بوو لەو قسمەتە مشەخەصگەلا نەوار مەرزیە مەسەن پێشمەرگەی پرەی جەزبە کرد وەلی ئاهاتی بەرەو مناتەقی بەرەو ناو چۆن ئاگاییەکە بووتەوە هم نەبوو ڕوویان ناکرد لە حزمکاتی لە چێ زایب سەناو نیروی کە هاوردی لە کامیانە فرەتەی لە پاو نووسوە هاوردی و لە پاو نووسوە هاوردی و بەش ڕزگاری لە تەکیا بوو و هێز بێستون تقریبان ئەو هێزیە لێ ناوەردووە لە ناو حەزن و گوێچکە بن بە هین فەرمان و عەمەڵکردەکان حزمکات بەشێک لە پێشمەرگەکانیان حەزن نەبوو. ئەو وەختە ئەم پشارێک کۆمەڵە خستوویە سەری بالاخره بە حەقیش بوو پشارەکە بوو کە بالاخره دنیای تر بوو دنیای مۆدرن بوو مەشیان حقوقەکان بە ڕسمیت بشناسیە تەبلیغا کریا لە رادیۆنا تەبلیغی کەرابیش هەروە ڕەفیقەکان کە وتیان ناڕەحەت بوو عاجز بوو لەوەی کە تەبلیغەکەی بەرعەلێ کە لە تحت ئەم پشارە شتە سوسیالیزم 25 ساڵتر کورتەباسی لەسەر سوسیالیزم خۆت قاسم بنووسی کە تا 25 ساڵتر سوسیالیزم لە کوردستانە ئەتانێ پیادە بێ بەڵام ئێمڕۆ هینی نییە ڕۆژەوە نییە. ئەوە گەرەکم فقەتەوە بێژم چەندێک پشاری کۆمەڵە بە حەق پایداگە لەسەر منافقێک کار زەحمەتیش لە کوردستانە چەندێک پشاری بۆ حزب دیموکرات ئاور و درستیش بوو پرە بەجێ بوو پرە کاری دروست و انقلابی کرد کۆمەڵە لە وەخت خۆیان لەو سەردەما. بەڵام ئیسا ئەم مەجموعە ئێمانە کە بنینە بانیەکە و هیچ کە لەسەر ڕەشەکوژی حزب دیموکرات تەوهمی نییە. حزب دیموکرات ڕەشەکوژی کرد لە هەر کوێنێکا پێکریا هەوادار کۆمەڵە یەگەر بەدانەی تڵاعی و ئێعدامیە کرد لە هەر کوێنێکا پێکریا هەر کاری مەیلی بووە ئەیکرد ولی لە جێگەلێکای تر هێزی نەبوو قودرەتی نەبوو نێتانی و کارەکە. ئێمە ئەم مەسەلەتی بۆچە باسەکەین بۆ باسەکەین کە بالاخره لە ئایندا چۆن بەربەمبینە بگەین. ئایندەی کوردستانیش تەنیا حزب دیموکراتیش نییە وایە ئازاب پرەیاتیە و تەنیا ڕێعلاجی ئەوەسە کە شۆراکان تەقویەت کردێت شۆرا مسلح بێ شۆرا هێز مسلح خۆی بێ یعنی ئەرتەش مسلح شۆراکان ئەشێ بێت ئەو وەختە قانونیش دانەریە کە بالاخره هیچ هێزێک حەقی نییە ئەرتەشی بۆ خۆی تەشکیل بە و دوایەوە بەشێکە بالاخره تێتە سەرەوە کە ئەشێ ئێمە ئەم شتە لە کوردستانە دایرەت کوێنێکە پێمان نەکردیە بەڵام کوردستان دیارە سمەمان پڕهێزترە ئەتانێ ئەو کارەکە کە بالاخره بە چەک نابێ هیچ مەسەلەی حەل بکرێ. ئەگەر بە چەک حەل بکرێ هەر ئەو زەرەری کە لە ساڵ 57 بە ئێدامەی دریا لە مبارزەی کرێکار و زەحمەتکێشان ئەو زەربە بازێ مەخۆریێتەوە و ئەوانیش قەتعەن هەن لە بکرەوە بەرنامەیەکیان بی بۆ سەرکوتکردن ئەو شرایەتە و فعالین چەپ و کۆمۆنیزم یعنی ئەوە بێ بەرنامە نین بە تۆر غەریزەی بەرنامەیانەوێ بۆەوەی کە ئەوان بەرچاو خۆیان تواشاکەن مانعەکان سعیەکەن دەبێن بن و بینت وەوە کە
تان پێشڕەویکەن لەم زەمینە. بەنابەراین من چۆن ڕەفیقان قسەیان کرد گەرەک نییە وارد جزئیات بمەوە، بەڵام ئەو مقاومەتە وا کۆمەڵە کردی شایەنەوە سەر کرد لەخەرە ئیمڕۆ بە دروستی بنووسێت. نازانم منە کتێبکە هەم من نەخۆن، بەڵام هەرکا هەمەی لە تەکمەنە بوو لە 30 سال کوسماقانەوە دەرگیر بووین سعات 3 شەو تا 2 شەو دوایی ئێمە بۆەوەی کە تەبلیغات حیزب دیموکرات نەوێت لێنەوە گەڕیاینسە و هاتینسە بۆ کۆخەمامە نازانم ڕەفیقەکان بەڵێ ئەو مەسیرە تێکریا. گەرەکمەوە بێژم مقاومەتی کە کۆمەڵە کردی بە حەق بوو، بە دروست بوو کە لەخەر بەری بە ئەم هێزەگرت و لە ئایندا ئەرکێ پرەترەکە بێتە شەشانی و ئەوانەی وە لەو سەردەما لە تەکمانە بوون ئیمڕۆ مەوزعی تر ئەگرن و جۆرێکتر بەرخۆرد دەکەن بە فعالیت کۆمەڵە. بە نەزەر من هەلەژێر سوالە و ئیجازەیان نییە بەو جۆرە وارد بن واقعیت وارونە جلوە بن. سپاس بۆەوەی کە وەختدات من بەرحال لەسەر 5 دقیقە ناکردی قسەکرە کردیت وەمانە دەست خۆشی بۆ نۆبەتیدات. مەمنون، دەم تۆش خۆش بێت. هاوڕێنۆرەکان تەواو بوون، ئەوە ئیتر یەواشی واشەچین بۆ ئاخر بەرنامەکەمان میکەکەین بە هاوڕێ ڕەحمان هەم ئەگەر جوابی ئەم چەند نەفرە هەیە بیداتەوە یاخۆی ئەگەر جەمبەندی هەستە سەر بەحسەکە یا هەرچی نازانم چێنێ وەختی گەرەکە، بەڵام جۆرە بێکتر لە زۆر لە 11 نەداتە ئەولاوە ئەگەر ئەکرێ 15 دقیقە 20 دقیقە بە هەر حاڵ ئیتر میکەکە لە اختیار خۆیە و دوای هاوڕێ جەلیل پێمانێژێت کە تاقەکە چۆنە بەسێت. فەرموو. هەمایان یەک دقە با من ڕوونکردنەوەی بدەم لەسەر قسەکان ئاگرە سوورە وتی تایتڵی ئەم باسە غەڵەتە چونکە نووسیا تەنها شەڕی حزبی دیموکرات عەلەی کۆمەڵە، بەڵام لە ڕاستیە ئێمە هەفتەیەکە تەبلیغی بۆکەین ئەوە تایتڵەکەی نییە، شەڕی حزبی دیموکراتی کوردستان لە دژی بەرەی ئازادی خواز کۆمەڵە و لێکەوتەکانی. بەڵام لەناو ئەو شوێنەی تایتڵە بەس جێی 6 عنسرە بێتەوە، یانەکان جێگە هەمووی نابووە بۆ ئێمە ناچار بووین بەو شێوە بنووسین، بۆ یەک ڕەحمان تەوزیع نایە لەسەری ئەمە فقط لەم جەلسەیە کە ئێستا گرتمان تایتڵەکەوەی وەگەرنە لە تەبلیغاتەکە ئەمە نەبووە. سپاس. مەمنون، دەمت خۆش بێت. فەرموو هاوڕێ ڕەحمان. دەستت خۆش بێ هاوڕە جەلیل، بەڵێ یەک دقە کۆمەکی منت کرد. هاوڕە هەماین ئەوڵان دەستان خۆش بێ هاوڕێیان دۆستان، ئەزانم شەویش درەنگە، هەرە 15 تا 16 دقە هیوادارم وەختم بۆ لە نظر بگرن و چونکی جەمبەندی نهایی شەو یەک تیکەی بەحس کە بە تایبەت بە دروست هاوڕە ڕەسوڵ ئیشارەیەکی پێکرد قسەیەکی لەسەر بکەم. ئەوڵان با ئەمجارە لە ڕفەقەکانی ئاخرەوە دەست بکەین. هاوڕە حەبیب کاتێکی زۆر باشی باس کرد و قسەیەکم نییە لەگەڵی هاوڕایم و بە تایبەت ئەو نوکتەی کە وتی جەریاناتە تر کە بە نێوی کۆمەڵەوە فعالیت دەکەن و پەشیمانن لەو گوزەشتە ئەوەی ئەوڵە بەونەوە حەقیانەی خۆ بەداخەوە ساڵهای ساڵەواڵێن و بۆنەوەی کەن، بەڵام مهمەوەیە ئەو بەشە کە خۆمان بە چەپ بە کۆمۆنیست جا لە نێو کۆمەڵە و حیزب کۆمۆنیستین لە نێو حیزب کۆمۆنیست کارگەری حکومەتیستین خۆمان منفەردین بە ڕۆشنی و بە ئاگاهیەوە بزانین. من بەشێک لە هەدەفیشم بۆ جلسەی ئەمشەو اتفاقاً لە بەرابەر ڕەوایەت و تعبیر و تەفسیری ئەم بەشانە کە بە نێوی کۆمەڵەوە غەدرەکەن لەو خەبات و مبارزە پڕشنگداری کە ئەو وەختە کردومانە و ڕەوایەتی واقعاً کۆنەپەرستانە و بۆرژوایی لەو دەورادەن، هەرو ڕەوایەتادەن کە خودی حزبی دموکراتیدا حقەتەکەی ئەگەر ڕقابەتی سازمانی بنێ کەنار وانش هەرو ڕەوایەتادەن جسرەوە تەکی دەکەم. بەڵام وەختە باسی شەڕی کۆمەڵە و دموکرات دەکراگەری باسی یەک شت نەکرێ، باسی دوو نەزەریەی جیاواز کە لە نێو ڕەهبەری حزبی کۆمۆنیستی ئێرانە بەرابەر بەو شەڕە بووەوە دوو کەسیش ڕاستەکەی نوێنەرایەتی ئەو دوو نەزەرە جیاوازیان کردووە و ئەلبەتە واقعاً لە پرۆسەی مبارزەی سیاسی سالمی دەرون حزبی وەختی بە تەفاهم گەیشتن نەکەین ناقسەبی یەکیان لەم بەحسەی وا هاوڕێ ڕەسوڵ بناوەند باسی کرد، باسی
انقلابی بوون ضد انقلابی بوونی ماهیەتی حزب دموکرات و ئەوە چۆن مەطرح بووە لە سەطحی ئەو وەختەی مارکسیزمی شۆڕەجێر حزبی کۆمۆنیستی ئێرانەوە چونکە بە تۆری واقعی مەطرح بوو. منش ئەوەڵین شەدەوە بڵم نەزەریە هەر چۆنێ بوو بێت تئۆری هەر چۆنێ بوو بێ زەڕەیەک تەسیر ناکاتە سەرەوەی کە دەست پێشکەری ئەو شەڕە هەڵگرستێنەری ئەو شەڕە و عاملی ئەو شەڕە کە داسەپا بەسەر کۆمەلگای کوردستان کە منیش پێم وایە زۆر زەرەوری زیانی بوو و بەسەر بەتایبەت بەرێچە بووە حزب دموکرات بوو و بەتایبەت شەڕەکانی تازە هەوڕا ئاگرسوورە من لە ساڵی 57 وتم نازانم تۆ وادارە بەشی ئەوە قسەکانی من حضورت نەبوو نه لە 58 من باسم کرد هەر لە ئیسفەندی 57ەوە حزب دموکرات ڕاگەیاندنیدا دژ بە مسادرەی زەویەکان و خەڵکی زەحمەت کێش و بێکاران لە شارەکان و ئەوانە باڵان واردی و تاریخە نەبمەوە مەزورمە اتفاقاً کێشەکانی حزب دموکرات و شەڕەکانیشی لەگەڵ حتا کۆمەڵە مەسەڵەن تا ئەگەینە مەقتعی کۆنگرێ و دوای کۆنگرێ و واقعاً وەکو نەزەریەکی منسەجمی تئۆریک لە مەوردی خودی حزب دموکرات و شەڕەکانی و لە نێو ڕەهبەری کۆمەڵە شکلی نەگرت بوو نەبوو مەسەلە هەرەوە نەبوو لە عەرسەی حزب دموکراتە نەبوو خۆتان نەزانەوە کەسانی بووین لە کۆمەڵای لەو تاریخیا بووین واقعیتەکەوێ تا پێش کۆنگرێ دوو حتا ئێمە کۆمەڵە نەشری ڕەسمی دەرناچوو نشری عەلەمی دەرناچوو دەرنەچێت لەو بابەتەوە کەمبودهایەکی ئەساسی بوو چونکی دەرگیری مەباحثی دیدگای یەک و دووی خۆی بوو تا لە کۆنگرێ دوو ساغۆ بوو لە کۆنگرێ دووە و لە حاشەی کۆنگرێ دووە عەبدوڵڵا موحتەدی کە لەم نەپرسی ئەو وەختە ئۆتۆریتەی ئەوەڵی نێو ئەو کۆنگرا و تا دەورانێکی زۆر ئۆتۆریتەی ئەوەڵی نێو کۆمەڵە بوو بەرعکسی ئەو قسانەی کە لەم لەولا کرێ جاوە نەزەری شەخسی کاک عەبدوڵڵا بوو بابە نەزەری شەخسی ئەو وەختەی عەبدوڵڵا موحتەدی لەم نەپرسی نەزەری کۆمەڵە بوو ئەو نەی ئۆتۆریتە بوو نەیەتوانێ ئەمڕۆ من مخالفیم خۆ ناتوانم ئەو واقعیەتە بشارم بەڵێ ئێمە مخالفین بەداخەوەم ئەو سیاسەتە چەوتانە و دواکەوتوانە و فەدرالیستی ئێستا بریە هەر لەو سەفی چەپ و کۆمۆنیستیە بمایە نەماوە بەجێ خۆی بەڵام ئەو دەورە ئەو وەختەیە لە حاشەی کۆنگرێ دووە و بەحسێکی هەیە و دواتر لە نامەیەکە وەختێ شەڕی دێی تکانلوجە اتفاق کەوت لە نزیک شاری مەهاباد و بوو بە شەڕێکی یەک هەفتە دەڕۆژی بینی هێزەکانی پێشمەرگەی کۆمەڵە و دموکرات عەبدوڵڵا موحتەدی ئەو وەختە نامەیەکی بۆ چونکی شەڕەکە لە منتەقەی مەهاباد بوو هێزەکانی پێشمەرگەی کۆمەڵە لە منتەقەی مەهاباد و هێزی پێشڕە و هێزێکی زۆر جەنگەندەی پێشڕە و واقم نێوشی پێشڕە بوو بە وجود هاتبوون بە فەرماندەهی هاوڕە مینێ حسامی لەو شەڕەدا بەشدار بوون عەبدوڵڵا موحتەدی لە پەرتەوی ئەو بۆچوونانەی خۆی کە لە حاشەی کۆنگرێ دوو باسی کردبوو نامەیەکی بۆ کۆمیتەی شارستانی مەهاباد نووسی بۆ وەختەی ئێمە لە شاری بۆکان و شاری بۆکانمان بەدەستەوە بوو نامەیەکی بۆ نووسیبوون لەو نامەدا ئەو باسی ئەوەی کرد بوو حزب دموکرات حزبێکی ضد انقلابە ئەبێ حتا ئەتوانن و هەر چۆنێ عەقبەت زربیان لێدەن بەرحاڵ لەو نامەدا ئەوە نووسرا بوو ئەو نامە کەوتە دەست حزب دموکرات چۆن هاوڕەی پەیکمان یوسفی حەسەن خاڵی کە هەر لە شاری بۆکانەوە بە مۆتۆرسیکلێت ئەو نامەی برد ئەیبرد بۆ دێی حاجیاڵیکەن لە مەسیر لە دێیەک بنێوی ئیساکەن کەوتە کەمینی حزب دموکرات گرتیان بە زیندوی گرتیان هەر لەوێ ئەعدامیان کرد مەحموولەکانیان پێگرت نامەکەی عەبدوڵڵا موحتەدی کەوتە دەستیان بەڵێ لەو نامەدا ئەو کتووی حزب دموکرات حزبێکی ضد انقلابیۆنە و مدەتا وەختی هێشتا کۆمەڵە ڕادیۆ نەبوو مدەتا هەرە وەختە حزب دموکرات ئەو نامەی لە ڕادیۆکەیەوە ئەخوێندەوە وەوە لە شەرایطێکە خودی حزب دموکرات زووتر لە وتاری ڕادیۆی زۆر پێشەوە وتبی کۆمەڵە ضد انقلاب یعنی منزورم وەیە بڵێم خۆی زووترەوە وتبوو منزورم وەیە بڵێم ئەو بەحسەی عەبدوڵڵا موحتەدی وەختێکی بوو هیچ تەئسیرێکی لەسەر شەڕفرۆشی حزب دموکرات لە ساڵەکانی 57 58 59 یا ئەوەش نەبوو تازە ئەو نامەیەش دەرونی بوو بۆ کۆمیتەی ناوچەی مەهاباتی نووسی بوو ئێستا وانە بوو بە تەبلیغێکی ڕەسمی کۆمەڵە ئەو لەوێ ئەوەی وتبوو و ئەمە بۆچوونێک بوو ئەو بووی ئەو نامە کەوتە دەستیان باسییان کرد بەڵام پێدەنگەی لێکرا نەچووە سیاسەتی ڕەسمی کۆمەڵە بەڵام
خودی پەیکار سازمانی پەیکاریش ئەو بۆچوونەی بوو و لە نەشرەکانیان نووسی حزب دموکرات اتفاقاً ئەوەی کرد بە بەهانە حەملەی کرد بە مەقەڕەکەیان لە ئیسفەندی ساڵی وابزانم 59 باڵا لە ئیسفەندی 59 حەملەی کرد مەقەڕەکەیان پەنای مەقەڕی کۆمەڵە بوو وە سێ کادری یان گیانی بەرکرد جام لەمە لێرە ئەو قسە بڵێم ئەمە بۆچوونێک بوو چەندە بە تەواوەتی جێکەوتبووی جێ نەکەوتوو گوتم تاسی لەسەر شەڕەکان نەبوو پەیکاریش ئەو بۆچوونەی بوو بە عەلەنی دەری بڕی بوو لە زستانی 61 سمیناری مقدماتی شمار گیرە بۆ کادرەکانی کۆمەڵەوە اتحادی مبارزان پرۆسەی تەدارک بەرەو ئیجادی حزبی کۆمونیست بوو بە سمینارهای سەرکردکاری کۆمونیستی مەشهور بوو 70-80 کەس شرکەتمان بوو لەوێنە لەسەر ئەم بەحسی ماهیەتی حزب دموکرات چیە ئایا ضد انقلابە یا انقلابیە بوو بە بەحسێکی تند بینی کێ بینی مێرداد دەرویشپور کە ئەڵئان ئوستادی دانشگایە لەم شاری ستۆکۆڵمە زۆرێک لە ڕفەکان ئەیناسن ئەو وەختە ئەو نوێنەری فراکسیۆنی مارکسیزمی انقلابی سازمانی پەیکار بوو لەو سمیناری شمالە تیمێکی 3-4 نەفەری بوو نیچان ڕەحمان سپێری بوو کە دوای جزوی ڕابەری حزب کۆمونیستی ئێران بوو تا ساڵانێکی زۆر هاوڕێیان نەزانن تا ساڵی 91 بەرحاڵ ئەو وەختە اتفاقاً هەیەت ڕئیسەی خۆی سمینارەیەکیان عەبدوڵڵا موحتەدی باسی نەکرد تەسەووری خۆمەوەیە ئەو وەختە ڕاهبەری اتحادی مبارزان و کۆمەڵەکە یەک کەوتبوون ئەم بەحسانەیان کردبوو و شاید خودی عەبدوڵڵا بۆ قەناعەتە گەیشتبوو کە ئیتر ئەم بەحسی وتنی ضد انقلاب دقیق نییە بەلحاظ تێوەری دروست نییە لەوێنە ئەزغەری پەیکاریان پێوت یا ئەزغەر 110یان پێوت مێرداد دەرویشپور ئەو بە توندی هەستا ئەم بەحسی ماهیەتی ضد انقلابی حزب دموکراتی کرد ئەوڕە مەسوول حکومەت جوابی دا و کتێ و بەحسە بەلحاظی تێوەری بەلحاظ نەزەری بەلحاظ پراتیکی هەرچی بڵێ غەڵەتە ئەوەڵە هەر سوالەوە ڕەسوو بناو وتی کام انقلاب وەڵام انقلابی ساڵی 57 وەڵام ساڵی 61 و بە شکستیان کێشاوە انقلابێ لە مەیدانانەیە تا بڵێن ئەنا حزب دموکرات دژایەتیەکە یەک دوو عەقبە لە کوردستانە جونبشی مقاومەتێک شکڵی گرتووە ئەم جونبشی مقاومەتە جونبشێکی هەمەگانیە ڕاستیشی تایە چەپیشی تایە پێت خۆش بێ و پێت ناخۆش بێ ئەڵئان ئەویش لەو مقاومەتەدا شرکەتی هەیە خودێەوە سەهمێکە تۆ ناتوانانی هەر بە ئاسانی پێی بڵێ ضد انقلاب وە قسەی سێوەمی وتی ئەخر بۆ چەپی ئێمە بۆ وای لێ هاتووە من جوانە قسەم لەبێ یا ڕەش یا سپی یا انقلاب یا ضد انقلاب چونکی ئەو مێرداد دەرویشپورە گەڕاوە یا ئەزغەر پەیکاری گەڕاوی حەزەکە تۆڵی ضد انقلاب نین انقلابی وتی نەخەیر نە انقلابین نە ضد انقلاب ناکرێ بڵێن غێرە انقلابی ناکرێ بڵێن بورژوایی ناکرێ بڵێن ارتجاعی توانی بڵێن حزبی بورژوایی ارتجاعی کۆنەپارێز کۆنەپەرست هەرچێکە بەڵام تو ئەلئان ئەگەر بەحسەکە بەیە سەطحی ضد انقلابی بوون ئیتر بە شەڕی سەرماڵی لەگەڵ بکەی ئیتر حەوانەوە و هەماهەنگێک نێو جونبشی مقاومەتە ناتوانانی بەوجود بێت مەنزوورمەیە بڵێم ئەم بەحسە ئەو وەختە کۆتایی پێهات من نازانم ئەزغەر پەیکار و مێرداد دەرویشپور قانع بوو یا قانع نەبوو بەڵام لە سەطحی کۆمەڵە و حزب کۆمونیست پەرەی نەگرت و ادعاهای حزب دموکرات دوای هەربی کا و بڵێ عەبدوڵڵا موحتەدی گوایە ئەو شەڕەی تئۆریزە کرد و کەوە ضد انقلاب و ئەوانە ئەمە دروست نییە لەم نەپرسی لەو دەورانەدا عەلا ڕەغمی ئەم نەسەنجیدگی تئۆریکە یا ئەم نامەوزونیە مەجموعان عەبدوڵڵا موحتەدی من بۆ خۆم شەخسەن وەختە لە ساڵەکانی 58 59 60 61 لە منتەقەی بۆکان بووین و دەستڕەسی شەو ڕۆژیمان بە ناوەندی کۆمەڵەوە ئەجملە شەخسی ئەویش بوو نەقشێکی موسبەتی ئیفا کرد لە حتا تەقابل و بەربەرەکانە لە بەرابەر سەرڕۆیەکانی حزب دموکراتە ئینسان لە ئەرزیابی ڕابردوودا ناتوانێت بێ ئینساف بێ طبعا بەڵام بەلحاظی بۆچوونەوە بەلحاظی نەزەرەوە جاری وابوو بۆچوون و نەزەری غەڵەتی بوو ئەجملە ئەم مەوردە وابوو و لەو سمینارەش ئەو دیفاعی لێ نەکرد تەسەوری خۆمەوەیە هەر وەختە لە دیالۆگای مشتەرەکی بینی ڕاهبەری اتحادی مبارزان و کۆمەڵە ئەم بەحسە حەل بوو ئەمە ممکن پێیان بێ ئەم بەحسە وەختە زۆر دەقیق بوو ئیتر لەخۆوە نەچێ سەر تئۆری ضد انقلاب چونکی ئەوە کۆمەکێک کرد بە درێژە کێشانی شەڕ بە هەڵگیرسانی شەڕ حتا بە بەهانەدانی زیاتر بەدەست حزب دموکراتەوە بۆ بەهانەگیری عەلەیهی کۆمەڵە ئەمە بەم شکڵە جوابی کردەوە
مەرحەلەیەکی دیکەەوە مەرحەلەی ئەتوانم بڵێم پایانی بەرەو کۆنگرەی شەڕ ڕۆین بەرەو کۆنگرەی شەشە ڕۆین دووبارە لە سەتی ڕاهبەری حیزبی کۆمونیستە دەقیقاً بەهێنی عەبدوڵڵا موتەدی و مەنسوور حکومەت دووبارە دوو نەزەری جیاواز مەترەحە بێت ئەوش ئەوەیە عەبدوڵڵا موتەدی تێوری نەزەرێکی بوو کە شەڕی ئێمە و حیزب دموکرات شەڕ لەسەر ڕاهبەری جونبشە لە کوردستان شەڕی هێژمۆنیە شەڕی ڕاهبەریە و بەو معنایە تا لایەکمان بە تەسلیم نەکێشێ بە تەمکین نەکێشێ بە شکست نەکێشێ ئەم شەڕابێ ئیدامە پەیدا بکەن و ئەو وەختە دووبارە مەنسوور حکومەت کوتی ئەم بۆچوونە غەڵەتە بە لەحاظی سیاسی ڕاستڕەوانەیە چونکی تۆ عاقبەت جونبش لە کوردستان بە یەک جونبشە بینی جونبش لە کوردستان یەک جونبش نییە دوو جونبشە جونبشی ملی و ناسیۆنالیستی هەیە و ڕاستی جامعەیە جونبشی سۆسیالیستی و چەپ هەیە چەپی جامعەیە وەکۆ ڕاستەکە حیزب دموکرات ڕاهبەری ئەو یەکە چەپەکەش کۆمەڵە ڕاهبەریەکە تۆ وەختێ یەک جونبشیە بینی و وەڵی شەڕمان لەسەر ڕاهبەری ئاوانسی سیاسیە دەی بە جەریانی ملی و ناسیۆنالیست وەلەعینە حاڵات بەلحاظ عەمەلی چەبڕەویەکەی چەبڕەوی نەزامی جەنگ تا پیرۆزی تۆڵی عاقبەکە شەڕ لەسەر ڕاهبەریە تا لایەک شکست نەدادە ئێمە شەڕە جەنگ تا پیرۆزی سۆرەتەکە وانییە ئێمە دوو جونبشین دوو سەفی جیاوازین حزبی دموکراتی کوردستان وەکو حزبێکی بۆرژوایی خەریکە مانع لە بەرابەر فعالیەتی ئێمەیان دروستەکان مانع لە بەرابەر فعالیەتی کۆمونیستی سۆسیالیستی ئازادیهای سیاسی محدود دەکاتەوە مانع بۆ کرێکار و زەحمەت چێژ دروست دەکات ئێمە ئەگەر بتوانین لەم شەڕەدا چ دو فاکتۆ ئەو شەڕە حاشیەیی بکەینەوە و نەتوانێت بەری ئێمەی فعالیەتی کۆمونیستەکان بگرێت ئەبێ بڕۆینە پای ئەوەی ئاتەشبەسی لەگەڵ ئەعلام بکەین کە هەرواشی پێشنهاد کرد چیانە لە قەراردادی ڕسمیە دوو تەرەف بۆ نەتیجە بگەن شەڕەکە تەواو بوو ئەو ڕاهبەری جونبشی خۆیەتی ئێمەش ڕاهبەری جونبشی خۆمانین و ئەمە بەحسێکی جێکەوتووی نێو کۆنگرەی شەشی کۆمەڵەش بوو دوایی تەسبیت بوو هەر بەر ئەساسی ئەم دیدگاهە عەبدوڵڵا موتەدیان شەڕی ڕاهبەری هەبوو کە دواتر ئەوتە بێدەنگەی لێکرد قانع بوو دواتر لەم دەورانەیە کە گەڕاوە سەر دەندەی فێدرالیزم و ئەوانە مستەوەباتەکانی کۆنگرەی شەشی بردەژێر سوالەوە هاوڕانی دیکە کە لێرەن زیاتر شارەزات بەڵام بەر ئەساسی ئەم دیدگایە بوو مەنسوور حکومەت پێشنهادی ئاتەشبەسی یەکجانبەی دروست 3 هەفتە پێش کۆنگرەی شەشی کۆمەڵە مەترح کرد عەبدوڵڵا موتەدی جەواد دمشقی و عومەری ئەلخانیزادە مخالفەتیان لەگەڵ کرد لەنێو خودی کۆنگرەی شەشیش تەنیا عومەری ئەلخانیزادە لەوان لەوێ بوو مخالفەتی کرد لەگەڵ ئاتەشبەسی یەکجانبە بەڵام خۆشبەختانە وەختە ئەکسەریەتی ڕاهبەری کۆمەڵەوە بە تایبەت لە ڕاستیانە سەی ئیبراهیم کە دەویرەوە بوو زۆر موافق بوون و بەرەو ئاگربەسی یەکجانبە ڕۆشتین و ئەوە شەرایطێک بوو ڕابەری ئینقلابیش کە جیاب بۆ لە حیزب دموکرات ئەویش ئاگربەسی یەکنایەنەی ئێعلام کرد کە 2 ساڵ دواتر جناحەکەی قاسملو و شەرەفکەندی ئاگربەسیان قبول کرد کە من لەو دوو ئیتلاعیە باسم کرد ئەمەش بەشێک لە واقعیەتی ئەو مەسەلەیە هاوڕایانی دیکە کە قسەتان کرد هاوڕە ڕەسوول بناوەند زۆر نکاتی درستی باس کرد منیش پێم وایە لە زاوی دەرەوەی جامات تەماشای بکەی ئەو شەڕە زەروری زیانی زۆری بوو بۆ کۆمەلگای کوردستان بۆ خەباتێکی سیاسی و مبارزاتی وەختەمان بردە پێشێ و بەتایبەت بە نەزەرم مشکلی زۆری دروست کرد بۆ ئێمەی کۆمونیستەکان دروستە سەر بڵندەی هاتینە دەرێ مەسەلە ئەوەیە ئەگەر کۆمەڵە و چەپ و کۆمونیزم وەختە ڕانەوەستاین مقاومەتمان نەکردایە و حزب دموکراتمان بەو جێگایە نەگەیەنێ عاقبەت مەجبور بێ دەست لە شەڕفرۆشی ئەو وەختە هەڵبگرێت بە نەزەرم بەرەی یعنی ئازادی خوازی بەرابەری خوازی حەق تەڵەبی لەو کۆمەلگایە زۆر ئەکەوتە حاشیەوە وەکو ئێستای کوردستانی عێراقی لێ هات خۆڵانیش لە کوردستانی عێراق ئێمەی کۆمونیزم کاریگەری بووین شوڕاکان بوون ساڵی 91 زۆرش قەوی بوو عەلاڕەغمی هەر کەم بوو دێخۆمان بەڵام بەشێکی زەربەوەشاندنی یەکێتی نیشتمانی و 5 ڕەفیقمان لە شاری سلێمانیە بە قەتڵ گەیاندن و کۆکردنەوەی بارگا و مەقەڕەکانی و گرتنی لایەنگر و هەوادارانی و یەکێتی بڵام پارتی لە منتەقەی خۆی لە منتەقەی سمێڵ و دهۆک ترۆری نەزیر عومەر و لەولاوە لە خودی سلێمانیە بەکر عەلی هەمووانە کۆمەکی کرد کە
بەداخەوە کۆمۆنیزم و ئازادیخوازیان خستە حاشیەی جامعە و ئێستاش لە حاشیەی جامعەیە. لەنچە هاوڕێیان من پێم وابێ وەک بەشێک لە نەتیجەگیریم ئەرزشی مبارزە و مقاومەتێک کە ئەو وەختە کۆمەڵەی کۆمۆنیستی و ئێمە هەموو کۆمۆنیستەکان لەو سەفایە کردمان هەر لە جێی خۆیەتی و زۆر جگای افتخار و شانازیمانە کاژ اتفاق نەکەوتایە، بەڵام ئەوە بەدەست من و تۆ نییە. عاقبەت حیزبێکی بۆرژوایی بووە بۆ ئەهداف و سیاسەتی خۆی ئەو شەڕەی تەحمیلە کرد، چارەیەک نەبوو غێر ئەز مقاومەت، چارەیەک نەبوو غێر ئەز ڕاوەستان. لە ئایندەشدا ئەحزابی بۆرژوایی و ناسیۆنالیزم بیانەوێت تکراری بکەنەوە، هەر دەبێ هێزمان بێ، هەر دەبێ نیروی کۆمەڵایەتی سیاسی ڕێکخراوەی و حتا نظامیمان بێ کە نەیەڵێن مەیدان بێتە مەیدانی ڕەنبازێنی فقط ئەحزابی بۆرژوایی و ئەحزابی ناسیۆنالیست و ئەحزابی کۆنەپەرست وەکو ئەمڕۆی کوردستانی عێراقی لێ نەیە. بتێونە توی ئەڵان دەستباڵا بە پارتیە بە یەکێتی نیشتمانیە لە پەلایانەوە ئیجازەیان داوە ڕەوتە ئیسلامیەکان پەرە بگرن، هەتا توانیویانە ئازادی خوازی و بەرابەری خوازی و چەپیان زەعیف کردووە، خستویانەتە حاشیە. ئەمە شتێک نییە لە ئایندەی ئێران و لە ئایندەی کوردستانە ئێمەی چەپ و کۆمۆنیستەکانی بە تەجروبەی ئەو دەورە بمانەوێت. دەنەچێت بە وشیاریەوە بەرەوە ئەو دەورانە بڕۆین. من بەش بە حاڵی خۆم پێم باش بوو و دیارە ئەم مشکلە فەنی با بڵام حقیقەتەکە بە هەموو ئەو هەدەفی شخصن لەم جەلسەیە ویست نەگەیشتم بۆ پێم باش بوو لەم ئەم شەو ئەم جەلسەیە ئەکسەران هاوجەهەت بووی، هاوڕێی بووی، هاو قسە بووی، دەستان خۆش بێت، دەوڵەمەندتان کرد بەحسەکە. من بەش بە حاڵی خۆم بەحسەکەی خۆم حتمەن پیاداکەم، بەڵام واقعان بەش بە حاڵی خۆم دام نابوو لە کۆڕی ئەم شەومانە لە ئەنگرانی حیزبی دموکرات بن، لە ئەنگرانی جەریانەکەی موحتەدی و ئێلخانی زادە بن، بێن مخالفەت بکەن، بێن قسە بکەن، با ئێمەش فرسەتمان بێ عاقبەت شەفافتر ڕۆشنتر جوابی واقعی بدەینەوە. من قسەی ئاخرم ئەوەیە بەرحاش شەڕی حیزبی دموکرات دەتژی بەرەی ئازادی خواز و کۆمەڵە تەجروبەیەکی تاڵە بە کۆمەلگای کوردستانی ئێران تەحمیل بوو، لەلایەن ئەوانە تەحمیل بوو. تەنیا سەرە دەرزیە چەپ و کۆمۆنیستەکان و کۆمەڵە تیا مقەسر نەبوون بە هەر دەلیلێ ئیدعای ئەوەی کۆمەڵە ساری پەشیمانی بکە و معزەرەت خوا بە شدەت غەڵەتە و داواکردنی حتا معزەرەت خوایش لە حیزب دموکراتیش ئەوەش ئیشتباه و ئەخلاقیە. حیزب دموکرات ئەگەر قسەیان لەگەڵ کرێ، ئەگەر قسەیان لەگەڵ دێ، ئەگەر ڕاستەکەن دەرستان لەو دەورەیە وەرگرتووە بیسەلمێنن کۆمەلگای کوردستان کۆمەلگای هەمە جۆرە، چین و توێژی جۆرا و جۆرە، جنبش و ئەحزابی سیاسی جۆرا و جۆرە، سبەینە و لە ئایندەی کوردستان و تەحولاتی ئێرانە هەموو ئەوانە نوێنەرایەتیە کرێن، نمایەندەیانە بێ برن پابەند بن، حزبی سیاسی بن، حزبی ئەمڕۆیی بن، حزبێک بن کە حقوقی ئەوەڵیەی ئینسانەکان لەوێنە بە ڕەسمیەت بناسن، ئازادی سیاسەتەکان بە ڕەسمیەت بناسن. ئەگەر ئەو کارە ناکەن ئەبێ بزانن چەپ و کۆمۆنیزمی جامعەی کوردستانی ئێرانیش تەجروبەی هەیە، پوختگی هەیە، هێزکەوە کاتەوە نیرکۆکە شەڕی پێفرۆشن دووبارە جوابتان بداتەوە. بنزمە بێ خۆ بۆ ئەوە ئامادە بکەین فقط حزب دموکراتیش نییەوە سەلەفیەکانیشە کۆنەپەرستی و جامعە خۆ کەم نین. هاوڕێ هەژیر باسی کرد، من پێم وابێ جەریانی سەر بە عەبدوڵڵا موحتەدی ئەوانیش بەداخەوە سێ جارە ئەچێ لە کەناری حزبی دموکرات ڕاوەستێ لە دژی چەپ و کۆمۆنیستەکان. بۆیە هاوڕێیان دۆستان بۆ تەواویەکەم لە دەورێکی حەساسا بەسەرەبەین، دروست ئەوەیە ڕەوایەتێکی دروست لەو تەجروبە تاریخیەی ئەو وەختی خۆمان بدرێت بەدەستەوە بە هەموو تاڵیەکانیەوە، لە ئین حاڵە خۆمان ئامادە بکەین بۆ دەورەیەکی پڕ ئاڵوگۆڕ پڕ تەحەول لە ئایندەی ئێران و کوردستان. جمهوری ئیسلامی بڕوخێ تازە سەحنەی سیاسی کۆمەلگای کوردستانە بێتە مەیدانی کێشمکێشی بزوتنەوە جۆرا و جۆرەکان، حزبە سیاسی جۆرا و جۆرەکان، و هیوادارم بەرەی کرێکار، بەرەی زەحمەتکێش، بەرەی ئازادی خواز و بەرابەری خواز، ژنانی ئازادی خواز، نەسڵی تازە ئەوەندە بەهێز بین، ئەوەندە قەوی بین، بەرەی چەپ و کۆمۆنیست قەوی بین کە جەریاناتی بورژوایی ڕاست چ لە سەطحی سەراسەری ئێران و بەتایبەت لە کوردستان بزانن ئەگەر دەست لە خەتا بکەن، ئەگەر دەست بەرزکەنەوە لە بەرەی چەپ و کۆمۆنیزم زەرەرەکەن، ئەبێ متەوەجە بن زەرەرەکەن، لەگەڵ هێزێکی قەوی ڕوبەڕۆ بن. ئەگەر مانوێ ئەو هێزە قەوی بین ئەبێ دەست لە ناو دەستی یەک بەرەی چەپ و کۆمۆنیست و ئازادی خوازی بەهێزترکەین، قەویترکەین. واقعان ئەگەر بمانوێ لەو کۆمەلگایە مەدەنیەت ببێ، ئازادی خوازی بێ، ئارامش بێ، ڕەفاه بێ، سەعادەت بێ، ئەوەی وا
هاوڕە حەمێد دەرزیوەریاڵێ ئەبێ کارە بکەین سەرۆک عەشیرەتەکان چەک بنێنە کار و مبارزەی ئارە ئەبێ هێزی چەپ و کۆمۆنیزم و ئازادی خواز بەهێز بێت. ئێمە بەهێز بین، مطمئینین پابەندی ئازادی سیاسیەکانین، مطمئینین پابەندی مافی کۆمەڵانی خەڵکین، مطمئینین مدافعی کرێکار و زەحمەتکێشین، مطمئینین فەزاکەینەوە بۆ ئەوەی ئەحزابی سیاسی مخالیفیشمان ئەو جۆرەی پیان خۆشە با فعالیت بکەن، با لە عەلەی ئێمە تەبلیغات بکەن، قسە بکەن، حەقی خۆیانە. ئازادی سیاسی بێ قەید و شەرت بەڕەسمیت ناسین، یعنی ئازادی بێ قەید و شەرتی مخالفینت بەڕەسمیت ناسین. دەناخۆ هاونەزەرەکانە دەوەختە مشکلێکیان نییە. دەستان خۆش بێ، زۆر سپاس، زۆر مەمنون. ببورن دووبارە لەو مشکلە فەنیەی بە وجود هات، واقعاً بەشێکی تەسیری کردە سەر ڕەوتی بەحسەکەی من. هیوادارم لە ئایندەدا تکرار نەبێتەوە. من بەش بە حاڵی خۆم قەولی شەدەم و بەسانیام شەو کردم پیادەیکەم بینوسمەوە و لە دەستڕەسا بێت جارێکی دیکەش ئەڵێم لانەکەم هاوڕێنەڵان ئەو کتێبی هاوڕە حمەسوور هەیە مراجعەی پێ بکەن، ڕەنگە کەسانی دیکەش نووسی بێت یان من بێخەبەر بم ڕاستی بکەیت. هیوادارم ڕفەقای دیکە لەبەری چەپ و کۆمۆنیزم لەم دوو حیزبە لەنێو ئەفرادی مستەقل نووسی بێت یان منیش پێم وایە ئەو تەجروبەیە بێ بنووسرێتەوە، زیاترش بنووسرێتەوە. ئەو جۆرەوە هاوڕێیانێک وتیان هاوڕە ئەفشین بوو، هاوڕە لوقمان بوو، پێشنیاتیان کرد سایت ببێ، کتێب بێ لەو بابەتەوە. منیش پێم وایە بێ زۆر پێویستە ئەو شتانە بنووسرێتەوە. شەوتان خۆش، زۆرتان سوپاسەکەم.